کتێبخانەی دەنجی هاوکاری. ناوی کتێب هێزی بیرکردنەوە و گەورەی دەروون. تۆ گەورەتری لەوەی کە بیری لێ دەکەیتەوە. مەلا نەسرەدین، ژیان و بەرهەمی. بابەت دەروونزانی و دروستکردنی کەسایەتی. نووسینی مەسعود لەعەلی. وەرگێڕانی جەبار تەنیا. چاپی یەکەم ساڵی 2013. شوێنی چاپ چاپەمەنی سایە. نەخشەسازی ناوەندی سایە. نرخ 5000 دینار. تیراژ 3000 دانە. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپارنی 1452 ساڵی 2010 پێدراوە. ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی سایە. تۆمارکردن و خوێندنەوەی بارزان محەممەد ڕەماوێژی. مۆنتاژکردنی ڕێبین کازم. سەرپەرشتیاری پڕۆژە خەیڕوڵڵا نیعمەت. بەرواری تۆمارکردن 10/01/2017. تێبینی هەموو جۆرە بازرگانیکردنێک بەم کتێبە و سەرجەم کتێبەکانی تری کتێبخانەی دەنجی هاوکاری قەدەغەیە. پێرست ئەم کتێبە پێک دێ لە 3 بەش. پێشەکی لە لاپەڕە 5 تاکو لاپەڕە 11. بەشی یەکەم لە لاپەڕە 15 تاوەکو لاپەڕە 39. بەشی دووەم لاپەڕە 43 تاوەکو لاپەڕە 102. بەشی سێم کە پێک دێت لە 2 تەوەر. تەوەری یەکەم لاپەڕە 109 تاوەکو لاپەڕە 164. تەوەری دووەم لاپەڕە 167 تاوەکو لاپەڕە 254 کۆتایی کتێب. ناخی مرۆڤ وەک چەتر وایە، تەنها کاتێک سوودی هەیە هەڵدڕابێت. پێشەکی کچەکەی مەلا بەگریانەوە هاتە لای مەلا وتی: مێردەکەم لێی داوم. مەلادارێکی لە کچەکەی هەڵگرت و فەلاقەیەکی باشی کرد. وتی: ئێستا بڕۆرەوە بە مێردەکەت بڵێ ئەگەر ئەم جارە لە کچەکەم بدەیت منیش ژنەکەت فەلاقە دەکەمەوە. تەنها ناوبردنی مەلا نەسڕەدین بەسە بۆ قسەی خۆش و گاڵتە و گەپ. نمونەی ئەو تەنز و قسە خۆشانەی بە ناوی مەلاوە بڵاو بوونەتەوە بەرهەمی ژیانی نوێی سەردەمن و یان هی سەردەمانێکن زۆر لە ئێمەوە دوور نین. ژمارەیەکی زۆری ئەو تەنز و قسە نەستەقانەی کە لە ئەدەبیاتی کلاسیکیەوە هەڵێنجراون لە نێو ئەدەبی گەلانی تریشدا بەهایان بۆ خۆیان دروست کردووە. کەم نین و بۆ هەتایە دەمێننەوە. لە وڵاتی تورکیا و عێراق و ئەفغانستان و ڕۆمان و سڕبستان و قەوقاز و چەندێک لە کیشوەرەکان دیکە تەنانەت لە ویلایەتەکانی ئەمریکاش سەر و سەدای تایبەتی خۆی هەیە. تورکەکان بە خواجە ناوی دەبەن و بە موڵکی خۆیانی دەزانن. عەرەبەکانیش بە جوحا خۆیان بە خاوەنی دەزانن. جوحا ناوی پیاوێکی عەرەبە لە زەمانی مەهدی خەلیفەی عەباسیدا لە کوفە ژیاوە. زۆرێک لە پەند و بەسەرهاتەکانی دەدرێتەوە پاڵ ئەو. لەلایەکی دیکەشەوە دەڵێ تورکە و لە سەردەمی تەیموری لەنگ بە جوحای ڕۆمی ناوی دەرکردو و چەندین تەنز و حیکایەتی خۆشی لێ دەگێڕنەوە. فارسەکانیش بە مەلا نەسڕەدین ناوی دەبەن و دەڵێن ئێرانیە و باس و بابەتی مەلا نەسڕەدین بۆتە جێگای مشت و مڕی زۆرێک لە توێژەران. زۆرێک دەڵێن لە سەردەمی هاڕونە ڕەشید بووە و هەندێکی دیکە بە هاوچەرخی سەڵجوقیەکانی دەزانن. ئەم هەویرەش ئاوێکی زۆر دەکێشێت. لە دەرەوەی جیهانی ئیسلامی تەنزەکانی جوحا بە ناوی نزیکی مەلا نەسڕەدین یان چەند ناوێکی دیکەوە شۆرەتی هەیە. بۆ نمونە مەلا لە خۆرهەڵاتی ئەفریقیا لە سیسیلی ئیتاڵیا جویوفا یەکێک لە شارەکانی تورکیا ئاقشەهر ساڵانە یادێک بە ناوی جەژنی مەلا نەسڕەدینەوە ساز دەکرێت. چونکە خەڵکی ئەو شارە پێیان وایە لە شارەکەی ئەواندا بۆ بە دیواری مزگەوتەکەیانەوە نووسراوە. ساڵی 1392 زاینی کۆچی دوایی کردووە. بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکی ئەمەی ساغ نەکردوێتەوە. ئەبوو حەیانی تەوحیدی لە کتێبی ئەلئیمتاع والمؤانەسە زۆرێک قسەی خۆش و قۆشمەی داوەتە پاڵ جوحا. عەتاری نەیشاپووری و مەولاناش هەر بە جوحا ناویان بردووە. عوبەیدی زاکانی شاعیری ناودار و تەنزپەروەری ئێرانی سەدەی 8ەم لە نامە دڵگو شاکەیدا کە نیوەی عەرەبی و نیوەی فارسیە بەشێکی زۆری تا ئێستا هەر بە نێوی مەلا نەسڕەدینەوە دەماودەم دەکات. عوبەید لە نامە دڵگو شاکەیدا زۆرێک تەنز و قسەی قۆشمەی هەیە. جاری وا هەیە دەیداتە پاڵ قەوزینی و ئەردەبیلی و رازی یان تەلحەق و ئەیبی نەواس و یان جوحایان دەدات.
عوبەیدیزاکانی قسەی خۆش و قۆشمەکانی داوەتە پاڵ کەسانێکی خەیاڵی وەک جوحا، سوڵتان، مەحموود، تەڵحەک، موزەبەد، حاکمی نەیشاپور، خواجە شەمسەدین غەنجەڕۆیی و زەریفی و واعیزی بوخاری. لە کولیاتی عوبەیدیزاکانیدا بەشێکی بەناوی ڕیسالە دڵگشا بەم جۆرە قسە و خۆش و قۆشمەکان دەکات. جوحا بە مناڵی شاگردی خەیات دەبێت. ڕۆژێک وەستاکەی قاپێک هەنگوین دەێنێت و بۆ دوکان و وەستاکە خۆی دوکانە بەجێ نایەت دێڵێت بە جوحا دەڵێت تخوونی ئەو قاپە نەکەویت، هەموو ژەهرە، بێت و لێی بخۆیت دەست بەجێ دەمریت. جوحا دەڵێت خەمت نەبێت، ئەو کاری من نییە. هەرکە وەستا پشت پێ هەڵدەکات جوحا پارچە قماشێک دەفرۆشێت و دەچێت نانی پێدەکڕێت. دەگەڕێتەوە سەر قاپە هەنگوین و بە نانی گەرمەوە نۆشی دیانی دەکات. کاتێ وەستاکەی گەڕایەوە بە شوێن قماشەکەدا دەگەڕێت. دەکەوێتە گیانی جوحا، ئەویش دەڵێت دەست لەسەرم هەڵگرە و ڕاستیەکەت پێ دەڵێم کە تۆ ڕۆیشتیت سەر خەوێکم شکاند و دز هاتبوو پارچە قماشەکەی دزی بوو. منیش لەوە ترسام تۆ هاتبیتەوە و لێم بدەیت. وتم باشتر وایە تا تۆ دەگەڕێیتەوە من مردبم. ئەو ژەهرەی لە قاپەکەدا بوو هەموویم خوارد، کەچی هێشتا زیندوم و ئەمە ڕاستیەکەیە و چیتر کەیفی خۆتە. مەولانا قوتبەدین چووە سەردانی گەورە پیاوێکی نەخۆش و لێی پرسی قوربان چ خێرتە؟ وتی تایەکی بەتینم هێوشان و ملیشم ژان دەکات. بەڵام سوپاس بۆ خوا یەک دوو ڕۆژێکە تاکەم شکاوە بەڵام ملم کۆلەواری کردووم. مەولانا قوتبەدین وتی گوێمە دەرێ ئینشاءالله بەم زوانە ملیشت دەشتێت. قەوزینی لە چلەی هاویندا لە سەفەری بەغدا دەگەڕایە. وتیان لە بەغدا چیت دەکرد؟ وتی تەنها ئارەق. تەڵحەک هێسترەکەیان دزی بوو. یەکێک پێی وت جەناب خەتای خۆتە باش نەتبەستۆتەوە، خەمسارد بوویت. یەکێکی دیکە وتی نەخێر خەتای مەیتەرە دەرگای تەویلەکەی باشدا نەخستووە. تەڵحەک وتی بەپێی قسەی جەنابتان دزەکە چ خەتایەکی هەبووە؟ دەروێشێک بەنیاز بوو بە کەوشەکانیەوە نوێژ بکات. دزێک تەماحی تێکرد و پێی وت لەخوا بترسە چۆن نوێژ بە کەوشەوە دەبێت. دەروێشەکە هەستی پێکرد وتی خۆ ئەگەر نوێژەکە نەبێت کەوشەکان دەبێت. مەسعود لە عەلی. بەشی یەکەم متمانە بەخۆبوون و عیززەتی نەفس لە تیۆری هێزدا. هێز چییە؟ دەمێکە بابەتی هێزتەواوی بیر و هۆشی منی بەخۆیەوە خەریک کردووە. هێز چییە؟ کاریگەریەکانی چین؟ کەسی بەهێز چێیە؟ چ مانە و تایبەتمەندی ڕەفتاری هەستیاری هەیە؟ چۆن دەتوانین بگەینە هێز؟ بەدەستهێنانی هێز چ دەستکەوت و ئاکام و بەرووبوومێکی هەیە؟ ئایا پەیوەندیەک لە نێوان چەمکی هێز لە سیاسەتدا و فەلسەفە و کۆمەڵناسی و مەزهەب و دەروونناسی دابوونی هەیە؟ لەم ماوەیەدا هەوڵمدا بیرۆکەیەک دەربڕم بە ڕاوێژی دەوروبەر، بەڵام بەڕەچاوکردنی ئەم بابەتەی بیر و هۆشی داگیر کردوم تەواوی بابەتەکانی دیکەم لەم جغزەدا مشت و ماڵ دەکەم. بە پێویستیشی دەزانم بەر لە هەر شتێک ڕوونکردنەوەی بیرۆکەی هێز بڵێم. عیززەتی نەفس و متمانە بەخۆبوون و دوو تەوەری سەرەکین و تان و پۆی ئەم کتێبە پێک دێنن. لە زانستی کۆمەڵناسیدا چەمکی بنەڕەتی بریتیە لە هێز، بە هەمان شێوە لە زانستی فیزیکدا چەمکی بنەڕەتی بریتیە لە وزە. برتراند راسێل. شاراوەکان بە دژ دەردەکەون. لێرەوە لەسەر بنەچەی یاسای دژ هەر شتێک بە دژەکەی دەتوانرێت بناسرێتەوە. دەرەکی چەمکی هێز بە ڕووماڵکردنی بابەتی نیاز و لاوازی دەست پێ دەکەین. بەناسینی نیازەکانی مرۆڤ دەتوانرێت بە قوڵبوونەوە لە دەسەڵاتی مانایەکی بنەڕەتی بدۆزرێتەوە. زانستی دەروونناسی شیکارکردن و ڕەفتارە لەوانەیە گەورەترین گێرە و کێشەی ئەم زانستە دۆزینەوە و توێژینەوەی شەقڵگیری ڕەفتاری مرۆیی بێت. ئایا ئێمە بوونەوەرێکی ڕەهاو لە خاوەنداریەتی ئیرادەی خۆمان سەر پشتین؟ یان دیلی دەستی وزە پەنامەکیە دەرونی و ناخود ئاگاکانین؟ پرسیاری بنەڕەتی و ڕوژێنەر لە دەروونناسیدا ئەمەیە کە چ هێز و وزەیەک بەرەو ئاکامی کارێکمان دەبات و ئەو هەمیشە لە هەوڵی ئەوەدایە ئامانجەکە بپێکێت. کلیلی دەرەکی چۆنیەتی ڕەفتاری مرۆڤ دەرەکی نیازی و ڕەفتارەکانی ئەوە. کاتێک بزاوی مرۆڤ بۆ بنیاتی نیازەکانی خۆ دەگرێت و تۆکمە دەبێت، پرسیاری گرنگ ئەمەیە نیازەکان چین؟ پۆلینکردنی پێویستیەکان. هەموو پێویستیەکانی مرۆڤ لە دوو بنەمای سەرەکیدا چڕ دەبێتەوە. یەکەم پێویستیە مادیەکان فیسیۆلۆژی، دووەم پێویستیە دەرونیەکان. یەکەمیان پێویستە فیسیۆلۆژیەکان مرۆڤ وەکو زیندەوەر ئۆرگانێک خاوەنی بۆتەیەکی جستەیە کۆمەڵێک پێویستی هەیە. پێویستی بە خۆراک، ئاو، ئۆکسجین و تا بەهۆی ئەمانەوە پارێزگاری لە مانەوەی خۆی بکات و ئەم جۆرە پێویستیانە پێویستی ژیان و زیندەیی و نێوان مرۆڤ و ئاژەڵ خاڵگەلێکی هاوبەش هەیە.
ژیان لە ناوچەی هەبوون یان نەبوون بابەتی ئەمەیە. بەو قۆناغەی هەوڵی مرۆڤ کە بە مسۆگەرکردنی پێویستیەکانی ژیانی و مادە گەمارۆ دەدرێت قۆناغی هەبوونی پێ دەڵێن، چونکە لەم بەشەدا تەواوی هەوڵ و کۆششەکانی لە پێناو مسۆگەرکردنی بووندا بەخەرج دەدات. هەموو خۆراک، پۆشاک، سەرپەنا، هاوبەشی، جنسی، پێویستیە سێکسیەکان بەشێکی سەرەکی پێویستیە جەستەییەکان و هەبوونی دارایی و پارە لەو ڕۆوە گرنگی هەیە وەک گرنگترین فاکتەر بۆ دەستەبەرکردنی پێویستیەکانی ژیان دەناسرێت. لەم قۆناغەدا ژیانی مرۆڤ لە چوارچێوەی دەستەبەرکردنی پێویستیە جەستەییەکانی مانا دەدات و بەدەستەوە. بە قسەی کەسانێک کە لە قۆناغی بووندا دەسەڵات واتە خاوەنداریەتی دەستکەوتنی هەرچی زیاتر سەروەت و سامان ئارامی دێنێتە کایەوە. ئارامیش لێرەدا بە شێوەیەکی مادی و فیزیکی پاراستنی گیان و سەلامەتی دێتە باس. بەختەوەری بە مانای زیاتر هەبوونە بە جۆرێک تاکس هەست و بەوە دەکات هەرچەند زێدەتری هەبێت بەختەوەرترە. لەم قۆناغەشدا سەرنجی مرۆڤ بە جەستەوە ژیانی جەستەیی کەمترین ڕووبەر داگیر دەکات. دووەمیان پێویستیە دەرونیەکان. ڕۆژێک مەلا خۆی ساز کرد بچێت بۆ حەمام. کاتێک گەشتە حەمام حەمامی پێیوت ئەمڕۆ حەمام تایبەتە بە پیاوە گەورەکانی شار. مەلاوتی پیاوە گەورەکانی شار چێن؟ منیش یەکێکم لەم گەورانە. حەمامی وتی پیاوە گەورەکانی شار کەسانێکن کە کاتێ بە شاردا دەڕۆن هەموو خەڵک تەماشایان دەکەن، ئەوان شاپیاوی شارن. مەلا دەست بە جێگەڕایەوە بۆ ماڵەوە و زەنگۆڵە و مەنگۆڵەی بە پاڵانی کەرەکەیدا هەڵواسی و سواری بوو. بە کوچە و بازاڕدا ڕێی کرد. خەڵکەکە هەموو تەماشایان دەکرد و پێی پێدەکەنین. مەلا بە دەبدەبە و کەبکەبەوە نزیکی حەمام بوویەوە و لەبەر دەرگا وەستا و بە حەمامی وت کابرا بڕۆ هەموویان ئاگادار بکەرەوە کە گەورەترین پیاوی شار دێتە حەمامەوە. مرۆڤ سەرباری هەموو هەبوونی دەسەڵاتی مادی خاوەنی ڕەهەندی زەینی و دەرونی کە دەبێت بەوانەوە بەو پێویستیانەی پێویستن پێوە چڕ بێتەوە. گەورەترین پێویستی دەرونی مرۆڤ پێویستی قەدرزانی، خۆشویستن و گرنگیدانە. مرۆڤ حەز دەکات گرنگیەکی فرەی پێ بدرێت، لە دڵنەوایی بکرێت، پیا هەڵگوتن و مەدح و سەنای بکرێت. تینووی خۆشەویستی لە ژیژاکیان پرسی گەورەترین ئارەزووی تۆ چییە؟ لە وەڵامداوتی ڕۆژێک لە ئامێزم بگرن. مرۆڤ لە تەنیایی دەرکردن دوورەپەرێزی بێزارە. ئەو حەز دەکات لەگەڵ کەسانی تر هەستی پەیوەستی بوون و تێکەڵاوبوون بکات. نیاز و مەیل و بەڕێز و خۆشەویستی هەر لە یەکەم ساتی لەدایکبوونیەوە هاوشانیەتی لە تەواوی قۆناغەکانی گەشەکردن و هەراشبوون و جوانی و کاملبوون و پیریدا تێیدا دەمێنێتەوە. بەڵام چۆن دەتوانرێت بە خۆشەویستی سەرنج و پشتگیری کەسانی تر ئەم پشتگیری هەموو سەرچاوە و زەمینی و ئاسمانیەکانی مسۆگەر بکرێت؟ فێربووین بۆ کێشکردنی پارێزگاری و خۆشەویستی کەسانی تر خۆمان بگۆڕین بۆ کەسانی بە نرخ و کامل و خۆشەویست لەسەر باوەڕین کە دەبێت کەسانێک بین شایستەی ڕێز و بایەغ بین. قۆناغی هەبوون. بوونیان نەبوون بابەتی ئەمەیە. ئەم قۆناغە بەو هۆیەوە ناوەناوە قۆناغی بوون گەورەترین جەنجاڵی مرۆڤ بە کەس بوون. لەم قۆناغەدا ئامانجی ژیان بریتیە لە بەدەستهێنانی کەماڵات، سوودوەرگرتن لە بەرتواناییەکانی هەستی بەها و هەیبەت لە ناخیدا. بەختەوەری واتە گرنگی بە بەها و بوون. ئەوەی کە مرۆڤ هەستی ئەوە بکات پەیوەستە بە خەڵکیەوە، تاکێتی ئەو بە فەرمی دەناسرێت. مسۆگەرکردنی بە نرخ بوون. ئەو کەسانەی خاوەنی مادە بە نرخەکانن ڕەوەندی بە کەسی بوونی خۆیان لە ڕێگەی هەبوونی داراییەکانەوە دەدۆزنەوە. بۆ نمونە هەبوونی سەرپەنایەک پێویستیەکی ژیانە، بەڵام مرۆڤ چۆن دوای هەبوونی ماڵێکی ئارام بکەوێت؟ چونکە ئەو بە هەبوونی ماڵێکی ئاوا لەوە سوپیا هەڵگوتنی خەڵکی مسۆگەر کردووە و توانای بوونی خۆی سەلماندووە. مرۆڤ پێویستی بە پۆشاکە. ئەو بەوەی دەیپۆشێت خۆی لە بەرامبەر سەرما و گەرما ڕادەگرێت، بەڵام ئەگەر بەدەستهێنانی پۆشاک بگۆڕێت بۆ خەمۆکی و وەسوەسە و تەواوی جەنجاڵیەکان بە شێوەیەکی بەردەوام دەکەوێتە بەرداوەری خەڵکیەوە. چیتر پۆشاک وەک پێویستیەکی ژیان دەرناکەوێت، بەڵکو دەبێت کەرسەیەک بۆ کێشکردنی سەرنج و پیا هەڵگوتنی خەڵکی. لەم ستراتیژیەدا هەبوون دەبێتە هۆی بەدەستهێنانی بەها و سەلماندنی خود بە کەسانی دیکە. بێبڕیاری لە سەرداوای بێبڕیاری تۆیە. هەوڵدان شتێک نییە بێجگە لە دژایەتی لە نێوان ئەوەی هەیە و ئەوەی دەبێت ببێت. کریشنا مۆرتی. بەڵام بوونە بێدەنگی و چەقبەستن هۆکاری ئەم چەقبەستنە نەبوونی و پێویستی و نیازە. چ کاتێ دەست لە هەوڵ و تەقەڵا بکێشیتەوە؟ کۆڵ نادەم تا پێت دەگەم. شیر بۆ شکار جوولە دەبزوێنێت و کاتێ خواردن لە پەنجەی ئەودا گیر دەخوات
ئیتر هەوڵ و تەقەڵا کۆتایی پێدێت. 11 یاریزانی فوتبۆڵ لە هەوڵی دەرکردنی تۆپدان بۆ هێڵی گۆڵ. کاتێک تۆپ چوویە هێڵی دەروازەوە ئیتر جوولە نامێنێت. ڕووبار دەڕوات لە هەوڵی گەیشتنە بە دەریا. کاتێک بە دەریا دەگات ئیتر ئارام دەگرێت. شێر کە تێربوو چیتر ئارەزووی ڕاو ناکات. دەریا واتە وەستان، واتە بێنیابوون، واتە بە دەریابوون. دواکەوتنی پێویستیەکان داواکردنەکان کاتێک پێویستیەکان کۆتاییان پێدێت وەستان و بوون بەدەست پێدەکات. بێنیازی ئەم ڕاستەقینە دەردەخات. شوێنێک بۆ گەیشتن، شتێک بۆ بەدەستهێنان و بوون، کەسێک بۆ بەکەسبوون وجودی نییە. چەمکی بێنیازی. 2 کووپی ئەلف و بێ بێنە بەرچاوی خۆت. کووپی ئەلف تەواو پڕە، کووپی بێ بەتاڵە. کەمێک ئاو دەکەمە کووپی ئەلفەوە چی ڕوودەدات؟ کووپی ئەلف هیچ ئاوێک ناگرێت، چونکە خۆی پڕ بووە، جێگەی نابێتەوە. هەرچەندە ئاویشی تێ بکەم سەرڕێژی دەکات. ئێستا ئاو با بکەمە کووپی بە، ئەویش هەتا پڕ دەبێت دەیگرێت، ئاوەکە دەگرێتە خۆی. لە ڕاستیدا نمونەی کووپە پڕەکە باشترین ڕێگەی تێگەیشتنی چەمکی بێنیازیە. کووپی پڕ بە هیچ جۆرێک هیچ شتێک ناگرێت. تەمەنا، مەیل، خواستن، نیشانەی کەمبوون و نەبوونیە. هێز بە مانای بێنیازی. هێز واتە سەرشانبوون، کامەڵبوون، پڕبوون، ئیستیغنا. کووپێکی پڕ دوو مانا لە خۆ دەگرێت. نەخواستن، نەویستن. تۆ کاتێک پێویست بە هیچ نییە بێگومان هیچ ناوێت. هێزی شتێک ناخوازێت، نایەوێت، چونکە لە هیچی کەم نییە. دامبەخشین. بەو کووپەی پڕ لە ئاوە هەر بڕە ئاوێک زیاد بکەین سەرڕێژی دەبێت. کووپەکە ئاوەکە دەڕێژێت و بە دەوروبەری خۆیدا. بەخشین نیشانەی بێنیازیە. بەخشین واتە عیشق. عیشق واتە هێز و دەسەڵات. دەسەڵاتیش بە مانای بێنیازیە. هەورە عادەتی وەهایە هەرچێک لە دەریا وەردەگرێت کۆی دەکاتەوە سەر لە نوێ بە دەریای دەبەخشێتەوە. سەعدی شیرازی. کلیلی ناسینی پەروەردیگار دەرککردنە بە سەمەدیەتی بێنیازی، چونکە ئەو یەکتاییە. قل هو الله ئەحەد. خوداوەند بێنیازی ڕەهایە، نە لە کەس بۆ نە کەسیش لێی دەبێت. لەم یەلید وەلەم یولد، گەورە و بێهاوتایە. وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد. پەروەردیگار میهرەبانە، محبەتی ئەو بێکۆتە و بەندە. ڕەحمان و ڕەحیم بوونی ئەو بەهۆی هێز و دەسەڵات و بێنیازیە. عەشق لە دەسەڵاتەوە دێتە بوون، عەشق لە ناوچەی دەسەڵاتەوە هەڵدەقوڵێت. لە قۆناغی بێنیازیدایە و جوامێری و خۆشەویستی لێ دەکەوێتەوە. کووپی بەتاڵیش دوو مانای لە خۆ دەگرێت. یەک خواستن. کووپی بەتاڵ نمونەی تەمەنا و خواستنە. کووپی بەتاڵ تا پڕ نەبێت لە خۆ دەگرێت، هەرچێکی تێ بکرێت و دەیەوێت قبوڵی دەکات. عەشق لە گریانی مناڵێکەوە تا عەشقی شۆخێک و کڕوزانەوەی عاشقێک هەموو جۆرێکی هەر خواستنە. ڤیکتۆر هۆگۆ. دووەم نەدان و بەخشین. هەرگیز پێویستی کووپە بەتاڵەکە ڕێگە نادات ئەوەی تێی دەکرێت و یانوەری دەگرێت و بیڕێژێت. کەسی بەتاڵ نیازمەند و خۆویستە و خۆویستیش گرنگترین نیشانەی لاوازی و کەسخوایی و باڵاترین بەڵگەی دەسەڵاتی کەسی نیازمەند هێندە خوازیار و نقومی تەمەناکانە کە ناتوانێت بیر لە کەمی کێشە و گرفتی کەسانی تر بکاتەوە یان کۆمەکیان بکات. پەندی نیاز و خۆویستن و کەت و مت بوو بۆ چرایەک بە ماڵ و ڕەوا بێت بۆ مزگەوت حرامە دەگرێتەوە. ناوچەی خۆناسین. ئەی ئەو کەسەی کە خودی خۆت دۆزیەوە، چیتر لە ئارامی سەرەمەدیدا کۆشکێک بۆ خۆت دروست بکە. مەولانە. خۆناسین کلیلی ئازادی و ڕەهایی و کلیلی چوونەناوەی ناوچەی دواترە. نێوانی بێنیازی و نیاز قۆناغی خۆناسین هەیە. کاتێک مرۆڤ بە معریفەتی نەفسی دەستکەوت دەتوانێت هەنگاو بەرەو هەبوون بنێت. بابەت گەلێکی هەمەجۆر لە خۆناسیندا هەیە، بەڵام گرنگترین بابەتیان وەڵامی دوو بابەتی بنەڕەتیە. یەکەم مرۆڤ چییە؟ ئاماژە بە ڕەهەندی سیانی و جوودی مرۆڤ دەستەی زەین ڕۆح. دووەم مرۆڤ کێیە؟ ئەم ڕۆحە بە تەنها بە جێگەیەکی لە جیهانی بووندا هەیە و بۆچی هاتۆتە دنیاوە؟ فەلسەفەی خیلقەت بابەتێک بە ئاگابوون لێی گەورەترین معریفەتە. نایابترین معریفەت ناسینی مرۆڤ بە خودی خۆیەتی. بابەتێک بێ ئاگابوون لێی گەورەترین نەفامیە. گەورەترین نەفامینە ناسینی مرۆڤ بە خودی خۆیەتی. لە ڕۆژێکی جوانی زێڕینی هاویندا کرمێکی خاکی لابەلایی دەنکەجۆیەکی پاڵدەنا. ئەو تەنها بوو، بەرەو پێش دەڕۆیشت. لە دڵی خۆی داوتی چی دەبوو ئەگەر هاوسەرێکم هەبوایە و بمتوانی با لەگەڵ ئەودا بەختەوەر بم.
لە پڕسەری هەڵبڕی و لە بەرامبەردا کرمێکی خاکی دیکەی بینی زۆر قەشەنگ بوو لە چاوتروکانێکا یەک دڵ ناهەزار دڵ حەیرانی بوو پێیوت دڵدارەکەم سەرنجام تۆم دۆزیە وەرە با پێکەوە پیر بی بەڵام ئەو کرمە پێیوت بێدەنگ بە ئەی گەمژەی نەفام من کلکی خۆتم خۆمان نیوەی ون بووی خۆمانی سەرچاوی ئەو عشق و ئارامیە کە لە خەڵکی دەخوازین هەمان ڕووناکین کە دەمانەوێت دنیای پێڕووناک بکەینەوە هەمان ئەو گەنجینە و گەوهەرەین بە دوایدا دەگەڕین هەمان ئەو مەبەستەین بۆ پێگەیشتنی هەنگاوەکانمان هەڵدەگەڕین ماندوێتی سەفەر بە گیانمان دەکرین دووبارە دەڵێم شتێک بۆ بەدەستهێنان جێیەک شتێک بۆ بەدەستهێنان بوون کەسێک بۆ بەکەسبوون وجودی نییە پەیوەندی خۆناسی و خواناسی بەرای خواناسی خۆناسیە لە خۆناسیندایە کە خوددا دەدۆزینەوە چونکە مرۆڤ بوونەوەرێکی سەربەخۆ نییە ئەو بەشێکە لە حەقیقەتێکی گەورەتر ئەو گرێدراوە بە کردگاری لایەزالی ئیلاهیەوە خۆناسی درکی ئەم حەقیقەتەیە کە ئێمە پەیوەستیەکی توند و تۆڵمان بە خودداوە هەیە ونحن أقرب إليه من حبل الوريد آية 16 سورة قاف ئێمە لە ڕەگی بناگوێوە نزیکترین ئێمە لەوێن ونفخ فيه من روحه سورة سجدة آية 9 لە ڕۆحی خۆی تێکرد بۆ لای ئەو دەگەڕێتەوە إنا لله وإنا إليه راجعون آية 156 سورة بقرة ئێمە لەوێن بۆ لای ئەو دەگەڕێینەوە بە هاونرخی ئێمە لە لای باڵاترین سەرچاوی بوونە و هەڵدەقوڵێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم آية 7 سورة إسراء ڕێزمان لەنەوەکانی ئادەم گرتووە بۆ گەیاندنی پەیامێکی ئاسمانی هاتووینەتە سەر ئەم زەویە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة آية 30 سورة بقرة پەروەردیگار بە فریشتەکان دەفەرمێت من لە سەرزەویدا جێنشینم دروست کرد حەقیقەتی خودی ئێمە هێز کەمال جوانیە ژیان فەرسەتێکی بۆ کامڵبوون و کەمال گرنگبوونی بوونیە ژیان تاقیکردنەوەی کامڵ و دەسەڵاتە تاقیکردنەوەی بوون ئەوەی هەین نەهاتوین و تا گەورە و ئازیز بین هاتوین تاوەکو جوانی و گەورەی خۆمان بنوێنین بۆمان بوونی خۆمان بسەلمێنین ژیان فرسەتێکی بۆ هەبوون و بوون نییە زەمانێکە بۆ تاقیکردنەوەی تەواوی بەرزیش کۆمەندی کە لە ناخی خۆماندا بوونی هەیە مرۆڤ ئاوێنەی جوانی ئیلاهیە دانایان وەک ئاوێنەیەکن حەق و تەعالا خۆی تێدا دەبینێت محێدین عەرەبی مرۆڤ نیشانەی بەڵگەی بێکەم و کورتی پەروەردیگارە لە ڕێگوزەری تاقیکردنەوە و نواندنی ئەوەی کە هەین جوانی و نایابی ئیلاهی دەردەکەوێت من گەوهەرێکی شاراوە بووم ویستم ئاشکرا ببم حەدیسی قودسی ئێمە ئەوەی خۆمان پێمان وایە ئەوە نین ئەوەی پێمان دەڵێن ئەوەش نین ئێمە ئازیزتر و گەورەتر لەوەین کە بیری لێ دەکەینەوە فەلسەفەی ژیانتان لە هەبوون و بوون بە ئەزموونی بوون بگۆڕن عزەتی نەفس و متمانە بەخۆبوون و تیۆری دەسەڵات عزەتی نەفس مەلا نەسڕەدین عاشقی کچێک بوو ڕۆژێک بە شەیداییەکی زۆرەوە بە کچەکەی وت تۆ جوانترین کچیت تا ئێستا من دیبێتم ناتوانم بێتەوە بژیم بە بیستنی ئەم قسەیە کچەکە لە خۆشیدا دەستی کردە گریان و پاشان مەلا گەڕایە وتی بەڵام من جاران ئەم قسەیەم بۆ زۆر ژن وتومە من بێ ئێوە ناتوانم بژیم کەچی درێژە بە ژیان دەدەم و دەمەوێت زۆرێک بژیم کاتێ زیاترم هەبێت تا ئەو قسەیە بە ژنانی دیکەش بڵێمەوە ئەم قسەیە کچەکەی زۆر تووڕە کرد ئینجا مەلاوتی من گاڵتەم کرد بەڕاستی بەبێت تۆ ناتوانم بژیم کچەکە دووبارە دڵی خۆش بوویەوە کلیلترین دەستەواژە بۆ دەرکی چەمکی عزەتی نەفس ئەمەیە عزەتی نەفس بە پێوەری بەها احتیبار و ڕێزێک کە تاکە بە شایستەی خۆی دەزانێت باڵاترین هەستی عزەتی نەفس دوای قۆناغی خۆناسین دێتە گۆڕێ ئەو قۆناغی کە تێیدا مرۆڤ بە ئاگایی لە چیەتی خۆی وەکو ڕوحێکی جاویدان بە یاری بە کەس بوون کۆتایی پێدێنێت چیتر بەلایەوە گرنگ نییە کە بە گرنگی هەژمار دەکەن یان نا کەسی خاوەن ڕێز و هەیبەت لە هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی خەڵک بەتاڵە و چیتر نیگەرانی دادوانی نییە لەلایەن کەسانی ترەوە بکرێت با متمانە بەخۆبوون ئەلەم تەڕەو ئەن الله سەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض ئاەتی 20 سوورەتی لوقمان ئایا نازانیت هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە و خوای گەورە بۆ تۆی دەستەبەر و ملکەت کردووە گرنگترین دەستەواژە بۆ دەرکی چەمکی متمانە بەخۆبوون توانایە باوەڕ بە توانایی کارامەیی تاک بۆ دیاریکردنی چارەنووس
دەستکەوتنی گۆڕانکاری خوازرا و دروستکردنی ژیانێکی بادڵ. متمانە بەخۆبوون پەیوەندی بە قۆناغی هەبوونەوە هەیە، قۆناغێکی کە مرۆڤ بە ئیمان و تواناییەکانی خۆی و یاساکانی ژیان خۆی بەدەسەڵاتداری ژیان دەزانێت. عیززەتی نەفس بەها چەند بەنرخم. متمانە بەخۆبوون توانایی چەندە بەتوانە. مانای بێنیازی مادی لە بێنیازی دەرونیە کە تاک بەڕەهایی کامڵی تەواوی ڕۆحی دەگات، بە جۆرێک هیچ فاکتەرێکی دەرەکی پەیوەست نابێت پێیەوە. ئەو هەیبەت و نرخەی کە بۆ خۆتی بە شایستە دەزانیت دەبێتە هۆی ئەوەی بەڕێز ئەرباب سارار بداتە قەڵەم. گەر تۆم هەبێت دەتوانم 100 ساڵ بژیم، بێتۆ گەر 100 گیان هەبێت 1 سات ناتوانم بژیم. بەڵام بێنیازی لە قۆناغی هەبووندا بە چ مانایەک و چۆن مرۆڤ دەتوانێت لە ڕێگەی خۆناسینەوە لە ڕووبەری مادیدا بێکەم و کورتی و ڕەهایی دەستەبەر بکات. ڕاستی ئەمەیە کە جەستە بەناوی بەشێک لە سیانە چێتی ئێمە ڕۆح زەین جەستە خاوەنی نیازگەلێکی نکوڵی لێ نەکراوە. هیچ کەسێک تەنانەت باڵاترین قۆناغی هەبووندا ناتوانێت جەستەی خۆی لە پێویستیە مادیەکان ڕەها بکات. بێنیازی لە قۆناغی بووندا ڕێژەییە و ڕەهایی نییە. بێنیازی مادی بە مانای لە بەرچاو نەگرتنی خواست و پێویستی جەستەییەکان نییە، بەڵگە بە مانای بەتەوەر دانەنانی ئەوانە لە ژیاندا ڕەهایی لە حەریسی و تەماعە. فەرمانبەرداری بۆ تێگەیشتنی باشترین ڕۆڵی پارە و پوڵ لە ژیاندا من سوود لە ڕۆڵبینینێکی فەرمانبەرداری دەبینم. گریمان پاشایەک کەسێک بۆ فەرمانبەرداری ڕاستپاردە دەکات و دەینێرێت بۆ شوێنێکی دوور. ئەو دەبێت پەیامێکی گرنگ بە خەڵکی ئەو شارە بگەێنێت. نێراوەکە بۆ ئەنجام گەیاندنی فەرمانبەرداریەکە ئامادە دەبێت. توێشوە هەڵدەگرێت و بۆ هەڵگری بەردەستی دایە لە سەفەرەکەی دەست پێ دەکات. ئەم باوێزە شەو ڕۆژ لە حاڵی بزاف و بە خێرایی لە حاڵی ڕێکردندایە بەرەو مەبەستەکەی خۆی. هەر کاتێک ماندوێتی و تینوێتی بەسەر خۆی و ئەسپەکەیدا زاڵ دەبێت وەچان دەگرێت. ئەسپەکەی تیمار دەکات و ئاو و ئالیکی دەداتێ و بەردەوامی بە سەفەرەکەی دەداتەوە. ڕۆژان و هەفتەکان بەم جۆرە بەسەر دەبات تا دەگاتە شوێنی مەبەست. لەو شارە و سەرنجدەدات بازرگانێک کاڵاکانی هەڕاج کردووە. نێراوەکە بیرێک دەکاتەوە بە کڕینی ئەو کاڵایە و فرۆشتنەوەی لەو شارە بۆی دەچێت دەتوانێت سوودێکی فرەی دەستگیر بێت. ئەو نیگەرانی ئەسپەکەیەتی بە خۆی دەڵێت بەو قازانجە دەستم دەکەوێت دەتوانم تەنانەت ئەسپێکی بە گوڕوتری لێ بکڕم. نێراوەکە لە شارێکی دیکەدا بەهۆی فرۆشتنی کاڵاکانەوە قازانجێکی فرە دەکات. دووبارە کاڵای نوێ بکڕێتەوە بیفرۆشێتەوە بێتە خاوەنی سەروەت و سامانێکی زۆر. ئەم بێنە و بەردێش هیچ پەیوەندیەکی بەکاری ئەوە نییە، بەڵام بۆ خۆی دەڵێت بەو پارە زۆرەی دەستی کەوتووە هەڵ و مەرجێکی گونجاوتر بۆ فەرمانبەرداریەکەی دەستەبەر دەکات و چ بگات بەوەی ئەمیش کۆمەڵێکی بەکرێ بگیرێت و کاری بۆ مەیسەر بکەن. داستانەکە بەم جۆرە درێژە دەکێشێت و کە نێراوەکە لە سەروەت و سامانێک کە بە مامەڵەیەکی زۆر دەستی کەوتووە لە درێژی سەفەرەکەیدا لە کاری فەرمانبەرداریەوە گۆڕاوە بۆ بازرگانێکی دەوڵەمەند. چیتر فەرمانبەرداری بیرچەوت و نازانێت و مەبەست و پەیامی بنەڕەتی خۆی چی بووە. خواردن بۆ ژیان زیکر کردنە، وا مەزانە ژیان تەنها بۆ خواردنە. سعدی هەم دەسەڵات و هەم لاوازی ژیانێکی مادی هەیە، بەڵام بە دوو تێبینی دوو ئەنجامی جیاواز هەردووکیان بە دوای پارە و سوود و قازانجەوەن. بەڵام لاوازی دەژی بۆ ئەوەی پارە بەدەست بێنیت و هێزیش پارە بەدەست دێنێت تاوەکو بژی و بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرێت. ئەو چونکە هەستی بەختەوەری ئارامی دەکات و ژیانیشی پڕ بێت و فرە دەبێت. مەولانا لەسەر دوو جۆرە ئاسک نمونە دێنێتەوە: ئاسکی موشکین کە لە ناوەکەیدا مادەیەکی بۆ نخۆش و دروست دەکات و لە تورکستان دەژی. ئاسکی ئاسایی هەردووکیان ئاسکن و گژوگیا دەخۆن، بەڵام یەکێکیان بۆنی خۆش و بەرهەم دێنێت و ئەوتریان پیسی و پاشەڕۆ. قامیشی شەکر و قامیشی ئاسایی هەردووکیان لە یەک سەرچاوە تێراو دەبن، بەڵام یەکێک لە ناخەوە بەتاڵ و ئەوتریان پڕ لە شەکر. هەبوونی پارە لە ژیانی مرۆڤدا شتێکی سەرەکی و پێویستە، بەڵام دەبێت لەو خۆمان بپرسین کە چ ڕێو شوێنێکی بۆ دانێن، بە چ ناوێکەوە لە ژیاندا لەی سوودمەند بین. مرۆڤ هەتاوەکو پێگەی خۆی لە جیهانی بووندا هەست پێ نەکات، ناتوانێت جێگەی پارە و ژیانی مادی خۆی دەستنیشان بکات. تەواوی کێشەکان و نەهامەتیەکان و غەفڵەتەکان، زیان و سەرگەردانیەکان لە هەرلێرەوە سەرچاوە دەگرن. ئەنجام مرۆڤ ڕۆحێکە کە جەستەی هەیە، نەک جەستەیەک ڕخاوەنی ڕۆح بێت. ڕۆح بۆ ئەنجامدانی فەرمانبەرداریەکی پیرۆز هاتۆتە دنیاوە. ڕۆح بۆ ئامادەبوونی لەم دنیایەدا پێویستی بە بۆتۆ کەرەسەیەکی جەستەیی مادی نییە. بەشی دووەم:
کەمبوونەوەی عیزەتی نەفس. ئاڵۆزی ئەو ڕەفتارانە سەرچاوە دەگرن لە یەکەم خۆبەکەمزانین، دووەم خۆویستی، سێم خۆبەزلزانی و خۆنواندن، چارەم خۆسەری، ئارەزوو، هەوەس. یەکەمیان خۆبەکەمبینی. سەحەر ئادەم بە کویت ڕەفتە بوودی، تو کە سەگ نەبردە بوودی، بە چ کار ڕەفتە بوودی. ئەگەر ئارامی لە ناخی خۆتدا نەدۆزیتەوە، لە هیچ جێگەیەکی دیکە نایدۆزیتەوە. ماورین گای. خۆبەکەمزانی مەلا بۆ کڕینی جووتێک کەوش بەرەو شار ڕۆیشت. لە گوزەری پێڵاوفرۆشان چەندین جووت پێڵاوی جۆراوجۆری بینی. هەر جووتێکی بیویستایە دەیتوانی هەڵی بژێرێت. فرۆشیارەکە تەنانەت چەند جووتێک لە ئەمبەر بۆ هێنا، مەلا هەر دڵی لەسەر جووتێک ساغ نەدەبوویەوە. مەلایەکە بەیەکە کەوشەکانی تاقی کردەوە، بەڵام هیچیانی بەدڵ نەبوو. هەر جووتێکی لە پێدەکرد کەم و کورتێکی لێ دەدۆزیەوە. زیاتر لە 10 جووتی لە دەوری خۆی کۆ کردبوو. فرۆشیارەکە بە حەوسەڵەیەکی زۆرەوە سەرگەرمی کاری خۆی بوو. مەلا وای لێهات لە کڕینی کەوش نائومێد بوو. لەپڕ سەرنجی چوویە سەر جووتێک کەوش نایاب، بە پەلە دەستی بۆ برد و لە پێی کرد. بەڕاستی پڕ بە پێی خۆی بوو. چەند هەنگاوێک ئەم سەر و ئەو سەری کۆگاکەی کرد، هەستی ڕازیبوونی دەربڕی. سەرنجام بڕیاری خۆیدا، دەیزانی حتمەن دەبێت ئەم کەوشانە بکڕێت. لە فرۆشیارەکەی پرسی نرخی ئەم کەوشانە چەندە؟ فرۆشیارەکە وتی ئەم کەوشانە هیچ نرخێکیان نییە. مەلاوتی چۆن شتی وا دەبێت؟ ئەڵەی گاڵتەم پێ دەکەی؟ فرۆشیارەکە وتی بەڕاستی هیچ نرخێکیان نییە، چونکە ئەوانە کەوشەکانی خۆتن. کاتێ هاتیتە ئەم دوکانەوە لە پێی خۆت دابوون. سەرنج. ئەم داستانە ژیانی زۆرێک لە ئێمەی مرۆڤ هەمیشە نیگامان لە دنیای دەرەوەیە. ئایدیا و جوانیەکان لە دنیای دەرەوەدا بە دوایدا دەگەڕین. بەختەوەری و ئارامیمان لە خەڵکی دەوێت و وا دەزانین مریشک هاوسەی قازە. خۆبەکەمبینی زیاتر خۆنەبینی دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ خۆی نەهێتە ژمار، هیچ شتێک بە شایستەی خۆی نەزانێت. مەتەڵ. دایکی تۆ ڕۆڵەیەکی هێناوەتە دنیاوە، ئەو ڕۆڵەیە نەبرا و نەخوشکی تۆیە، ئایا کێیە؟ وەڵامەکەی خۆمانی. ئەوەی بە شوێنی دادەگەڕین خۆمانین. خۆشبەختی ڕێک لەو شوێنەدایە کە وەستاوین. زۆرێک لە خەڵکی بە دوای بەختەوەریدا دەگەڕن، وەک ئەوەی کڵاو لەسەری خۆیان دابێت و بە دوایدا بگەڕێن. مەلا کوڕەکەی بانگ کرد و وتی بڕۆ بۆ ماڵی هاوسەیەکەمان، شەکر شکێنەکەیان بێنە. کوڕەکە ڕۆیشت و گەڕایە، وتی نایدەن. مەلا وتی تکات لێکردن؟ کوڕەکە وتی بەڵێ تکام لێکردن، نێیان دامێ. مەلا وتی لێیان پاڕایتەوە؟ کوڕەکە وتی لێشیان پاڕامەوە، نێیان دامێ. مەلا واق بوو، وتی بەڕاستی خەڵکێکی ڕەزیلن، بڕۆ شەکر شکێنەکەی خۆمان لە ئەمبارەکە بێنە. بۆچی ئەوەی خۆمان هەمانە لە خەڵکی گەدای دەکەین؟ بە نرخ و بەتوانا و گەورەین، کەچی هەموو ئەمانە لە خەڵکی دەخوازین. ئەوەی خۆت خاوەنیەتی لە بێگانە دەیخوازی. حافز. هەر کەس لێمان بپرسێت ئایا تۆ نیازمەند و گەدایت، بە توندی بەرپەرچی دەدەینەوە، کەچی ڕاستیش ئەمەیە. ئێمە ڕۆژانە لە حاڵەتی گەدایی، سۆزداری، هانایی کەسانی ترداین. تەنها جیاوازیمان لەگەڵ گەدایەکی دیکەدا ئەمەیە، ئەو کە دەم دەستە و نیەتی و داوا دەکات، ئێمە هەمانە و داوا دەکەین و دەستپان دەکەینەوە. عەشق و دڵنەوایی و دەستخۆشی خەڵکیمان پێویستە و چێژی لێ دەبینین، کەچی هیچ کات کارێک ناکەین بۆ دڵنەوایی و دەستخۆشی خەڵکی. گەورەی دەسەڵات بەرەو هەپاڵ هەڵگرتن و دەستخۆشیمان دەبات، بەڵام دەسەڵات هەرگیز و بەرەو کێشکردنی سەرنجی خەڵکی کارێک ئەنجام نادات. خواستنی دەستخۆشیکردن لە دەرەوەی خۆت واتە شادمانی خۆت بخەیتە دەستی کەسێکی ترەوە. کلۆدیۆس کلۆدیۆناس. کەسی بێکەسان بە. دایکە تریزا. قارەمانی ژیانی کەسێک بە. مەلا ڕۆژێک لە دەرەوەی شار سەرگەرمی ڕێکردن بوو. لە ناکاو خەیاڵێک هات بەسەریدا، وای زانی مردووە. درێژ لێی ڕاکشا، ماوەیەک چاوەڕوان بوو، بەڵام کەس نەهات بەهانایەوە. برسێتی زۆری بۆ هێنا و هەستایەوە و ڕۆشتەوە بۆ ماڵەوە. بەژنەکەی وت کە من مردوم و لە فڵانە شوێن کەوتوم. ماڵاواییم لە دنیای بێوەفایی کردووە. پاشان گەڕایە بۆ شوێنی مردنەکەی. ژنی مەلا بە بیستنی ئەم هەواڵە دەستی کردە گریان و لە خۆدان و قژی خۆی ڕنیەوە. هاوسێکانی کۆبوونەوە لیان پرسی چی ڕوویداوە، پێی وتن مەلا لە بیابان مردووە و تەرمەکەی بێکەس لەوێ کەوتووە.
هاوسێکان غەمگین بوون پرسیاریان لە کات و شوێنی مردنەکەی ئەو کەسەی کە هەواڵەکەی هێناوە کرد. ژن وتی مەلا بەدبەخت چونکە بێکەس و بێدار بوو خۆی هاتەوە بۆ ماڵ و هەواڵی مردنەکەی هێنا و گەڕایەوە بۆ شوێنی مردنەکەی. سەرنج بەلاوازی هەستی بێکەسی تەنیایی و بەدبەختی دەکەیت. هەمیشە چاوەڕوانی کەسێک دەکەیت پارێزگاریت لێ بکات و دڵنەوایت بکات. هەمیشە چاوەڕوانی فریاد ڕەسێکی. هەستی بێکەسی و خواستی میهرەبانی. هەموو زانیان مەلا نەخۆشیەکی قورسی گرتووە. ڕۆژێک مەلا لە حەوشە پیاسەی دەکرد، ژنەکانی هاوسەی هاتن و بۆ دیدەنی. مەلا بە پەلە گەڕایەوە سەر تەختی نووستنەکەی و لێی درێژ بوو. ژنەکان هاتن و پرسیان خوا نەکردە زمانمان لاڵ بێت، ئەگەر تۆ بمریت ئێمە چی بکەین؟ مەلاوتی ئێوە تەنها ئەوەم بۆ بکەن تا ئەتوانن بگرین. ملوانکەی لاوازی هەمیشەیی تابلۆیەکی نادیارە لێی نووسراوە. کەس منی خۆش ناوێت. کەسێک گەدای محیبەت بکات لە ڕەهەندی بەزەیی پێدا هاتنەوەی خەڵکیدایە و هەمیشە حەز دەکات خەڵکی دڵیان بۆ حاڵی ئەو بسووتێت و ئەو خۆی بە هیچ نازانێت. ئەو تۆزەی حیسابی بۆ ناکرێت منم. پەندی فارسی. ئەم خۆ بە هیچ زانینە هەستی تەنیایی و بێکەسی دەوروژێنێت. خۆیە گیان کە نیگاری منت کێشا زۆر جوان نیگارت کێشاوم. بێکەم و کورتی دروستت کردوم منەتبارم، بەڵام ئاخر بۆچی تاکو تەنیا نیگارت کێشام؟ دەردە دڵی مناڵێک. ئەو وا دەزانێت تەنانەت ئەگەر کەسێکیش بۆی پەیدا بێت کە گوێی پێ بدات و ڕێزی لێ بگرێت هێشتا بەس نییە بۆ شایستەی ئەو. لە بەزەیی و میهرەبانی کەسانی تر کە دوور دەکەوتمەوە کەسی خۆم دۆزیەوە. ئەو نەک تەنها هەستی بێکەسی و تەنهایی ناکات کە هەمیشە بیری لێ دەکاتەوە. پەنای بێ پەنایان و فریادڕەسی نیازمەندان و کەسی بێکەسان بێت. لەوەی کە خەڵکی سەبارەت بە تۆ بیر دەکەنەوە ناڕەحەت مەبە. ئەوانیش نیگەرانی ئەوەن کە تۆ سەبارەت بەوان چۆن بیر دەکەیتەوە. نەخۆشی. دەڵێن دوو کەس دەچنە لای مەلا بۆ داوەری. کەسی یەکەم من داوای پارەی لێ دەکەمەوە، ئەویش نامداتەوە. دەڵێم هیچت بەدەستەوە نییە، ئایا ئەمە ڕەوای حەقە؟ مەلاوتی تۆ لەسەر حەقیت. دووەم وتی فڵانی لە کۆڵم نابێتەوە، بەڵام من هیچم نییە، ئەویش هەر زۆرم لێ دەکات. مەلاوتی تۆش لەسەر حەقیت. قوتابیەکەی مەلا کە گوێی لەم مشتومڕە دەبێت دەڵێت مەلا تۆ چۆن بە هەردووکیانت وت لەسەر حەقیت؟ مەلاوتی تۆش لەسەر حەقیت. سەرنج لاوازی حەز دەکات خۆش بویستێت. باشترین ڕێگەش ئەمەیە وەک ئەوە بیت خەڵکی دەخوازن. دەبێت زۆرێک ڕەفتار بکەیت کە هیچ کەس نەڕەنجێت. دەبێت ڕازی بوونی دڵی هەموو لایەک بەدەست بێنیت. دەبێت بە سازی هەموو لایەک سەما بکەیت. لاوازی لەوەیە کە کەسێک لە دەستی ئەو نیگەران و ناڕەحەت بێت و زۆر دەستترسێت. لاوازی هەمیشە نیگەرانە لەوەی خەڵکی لەبارەیەوە چۆن دادڤانی دەکەن. هیچ گوێ بە پەیویستی و سەلیقەی خۆی نادات، بەڵکو بە پەلەیە لەوەی بزانێت خەڵکی چاوەڕوانی چی لێ دەکەن و ئەو خەڵکی نەک لەبەر ئەوەی خەڵکی خۆشیان بوێت بەلایاندا دەتاشێت، بەڵکو بێمایایی وای لێ دەکات وا بکات ئەو دەیەوێت کەسێک بێت خەڵکی پێیان پەسەند بێت. بۆیە جۆرێک ڕەفتار دەکات کەس لێی ناڕەنجێت. هەر ئەو دەخوات کە خەڵکی دەیانەوێت، پۆشاکێک دەپۆشێت کە خەڵکی عەزی لێ دەکەن، جۆرێک دەدوێت بە دڵی خەڵکی بێت. لە بازنەی قیسمەتدا ئێمەی پەنتی ڕگاڵین. لوتف هەر ئەوێ تۆ بیری لێ دەکەیتەوە، حکم هەر ئەوێ تۆ دەری دەکەیت. شازادە ئەمیر ئەعزەم کوڕی وەجیهوڵڵا میرزای سوپاسالار بەندەیەکی قۆڵە ڕەشی هەبوو. ڕۆژێک بینی ناڕەحەت و دەگری، لێی پرسی بۆچی دەگریت؟ قوڵە ڕەش سەیری هەڵبڕی و بە پێداگریەوە وتی عاشقم. ئەمیر وتی بەکێ؟ قوڵە ڕەش دوای بیرکردنەوەیەکی زۆر وتی بە هەر کەسێک تۆ بە باشی بزانیت. ئێستا کە نەوبەی لاوازیە تا دەربڕینی بیر و بۆچوونی خۆت، هەمیشە هەر ئەو دەبیستین کە هەرچی تۆ پێت باش بێت، هەرچی تۆ بفەرموویت. قسە قسەی تۆیە، مەیل مەیلی تۆیە. لاوازی بە هیچ زۆرێک نایەوێت خاتری هیچ کەسێک بشکێنێت. کاتی کوشتنم ئاخێک ناکەم، لەوە دەترسم غوبارێک بکەوێتە سەر بریسکەی چەقۆکەت. بۆیە هیچ کات ناڵێت، ڕەخنەیەک ناگریت، ڕێک و ڕەوان قسە ناکات. گەورەترین گرفتی ئەو قبوڵکردنە. ئەم جۆرە ژیانەش سەر بۆ ئەوەی دەکێشێت تا لاوازی ناسنامەی خۆی لەدەست بدات و ئەو بگۆڕێت بە کەرەسەیەکی دڵخۆشکردنی خەڵکی. سەرنجام ئەوەی تاقی دەکاتەوە هەستی قوربانیەکەیە. بە ئاشکرا دەدوێم و لە قسەی خۆشم دڵشادم. حافزی شیرازی. قسەی بێتوێ کڵ مەلا نەسڕەدین بۆ ئێوارە خوانێک بانگهێشت
کرا کاتێ بینی خانەخوێ هیچ پەلەیەک ناکات بۆ نان خواردن و بەردەوام خەریکی قسەکردنە، مەلا حەوسەلەی لەبەر بڕاو دەستی کرد بە باوێشکدان. خانەخوێ وتی جەنابی مەلا چییە وا دەکات باوێشک بدەیت؟ مەلا وتی بێخەوی، بەڵام ئەوەش بزانە من بێخەو نەبووم، ئەم دوانیوەڕۆیە تا ئێوارە خەوتوم. سەرنج لاوازی ناتوانێت بە ڕاشکاوی بدوێت، بۆ چوونی خۆی دەربڕێت. ئەگەر ڕەخنەیەکی هەبێت ڕاشکاوانە دەری بڕێت. لاوازی بۆ دەربڕینی مەبەستەکەی ئازار دەچێژێت، هەمیشە پەنامەکیە، نیگەرانی کاردانەوەی کەسی بەرامبەرە، سەرنجامیش هەرچی بڵێت توێکڵدارە، بەڵام دەسەڵات بێپەردەیە، بەڵام ڕاستگۆیانە هەست و بۆچوونەکانی دەردەبڕێت. دەسەڵات هێز کاتێک ناقوڵایی ببینێت ڕاشکاوانە دەیدات و بەگوێی هەموواندا. شەوێک ژنەکەی مەلا بە مەلا دەڵێت چیتر کوڕەکەیان گەورە بووە و وەختی ژنی هاتووە، بەڵام مەلا دەست کورتی کردە بیان و ژنەکە پێشنیاری بۆ کرد بۆ خەرجی زاوایەتی کوڕەکەیان مەلا کەرەکەی بفرۆشێت، بۆیە پێکەوە میاوەیەک مشتومڕیان لەسەر ئەم پێشنیارە کرد. سەرنجام باس و بابەتی دیکە هاتە گۆڕێ، ئەو باسە بە تەواوی گۆڕا. کوڕی مەلا تا ئەو کاتە لەژێر لێفەوە بە دیقەتەوە گوێی لە قسەکانی باوک و دایکی گرتبوو بۆ ئەوی بیانگێڕێنێتەوە سەر بابەتی ژن هێنانەکەی خۆی. سەری لەژێر لێفەکە دەرهێناوتی بابە بۆ باسی کەرەکە ناکەی، بەتانە و تەشەر زۆر جار قسەی زبر نیشانەی ڕێز لە خۆنەگرتنە. هێز واتە خۆنواندنی ڕاستگۆیانە و دەربڕینی بیر و ڕای تەواو. گەر دەتەوێت ژن بێنیت دەری بڕە، گەر ڕەخنەیەکت هەیە پێشنیار بکە، ئەگەر پرسیارێکت هەیە بپرسە، ئەگەر شتێکت پێخۆش نییە ڕای بگەێنە. خۆت خۆش بوێت، ڕێزی تەواو لە خۆت بگرە. خزمایەتی مەلا لە منداڵیدا هاوڕێی قوتابی کوڕی حاکم دەبێت و لە ڕاستیدا حاکم بڕیاریدا بوو کوڕەکەی هەر لە مناڵیەوە وا فێر بکات تێکەڵی خەڵکی ئاسایی بێت. ڕۆژێک مەلا شەقێکی قایمی لە کوڕەکەی حاکم هەڵدەدات و لە بەرچاوی هاوڕێکانی سووکی دەکات. کوڕی حاکم چاوەڕوانی شتێکی ئاوای نەدەکرد. لای مامۆستا شکایەتی لێکرد. مامۆستا بەسەر سوڕمانەوە لە مەلا دەپرسێت کوڕی خۆم بۆ ئەم کارت کرد؟ مەگەر نازانێت ئەم شازادەیە لە ئایندەدا دەبێتە جێنشینی حاکم؟ مەلاوتی ئەوە چاک دەزانم، هەر بۆیە شەقم تێ هەڵداوە، لە داهاتوودا گەر بوویە حاکم بە هەمووان بڵێم کە لە منداڵیدا شەقم تێ هەڵداوە. سەرنج لاوازی بە بۆنەی خۆ بەکەم بینینەوە دەیەوێت پێگە و ئێعتیبارێک بۆ خۆی دابنێت. یەکێکیش لەوانە خزمایەتیە بەهۆی بەخۆ هەڵفشینە. من هەمان ئەو کەسەم بە مناڵی شەقم لە حاکم هەڵداوە. من هەمان ئەو کەسەم لەگەڵ فڵانی داوێنەی یادگاریم گرتووە. من هەمان ئەو کەسەم کە باوکم فڵانیە. من هەمان ئەو کەسەم کوڕی خاڵی هاوسێکەمان کوڕی مامی فڵان کەسە. من هەمان ئەو کەسەم وەک فڵانی جڵ دەپۆشم و ڕێ دەکەم و ئارایش دەکەم. من هەمان ئەو کەسەم کە دەڵێن فڵان لە فڵانی دەچیت. هەر جۆرە هەوڵێک بۆ خۆدانە پانایی لە خۆمان باشتر نیشانەی داماوی خۆ بەکەمبینی خۆدۆڕاندنە. هەر کەس بە باوک و باپیری خۆیەوە بنازێت ناتوانایی و بێدەسەڵاتی خۆی دەربڕیوە. کاتی مەراسیمی ژن مارەکردنی نەسڕوڵڵا میرزا کوڕی نادرشا لەگەڵ کچی محەممەدشا گورگەکانی پاشای هیند بە پەیڕەوی ئاینی هاوسەرگیری خانەدان سەڵتەنەتی ناوی حەوت پشتی بۆ بووک و زاوایان دەپرسی. وەزیر محەممەدشا لە نادرشا ناوی باوان و ئەژدادی کوڕەکەی نەسڕوڵڵا میرزای پرسی تا لە قەواڵەکەدا بینووسێت. نادرشا لەو پرسیارە زۆر تووڕە بوو. نیگایەکی ڕقاوی لە وەزیر کرد و وتی بنووسە نەسڕوڵڵای کوڕی نادر، نادری کوڕی شمشێر. نادر نەوەی شمشێر و حەوت پشتی نەسڕوڵڵا لە شمشێرە و بە شمشێر دەگاتەوە. گرنگ نییە بزانم باوە گەورەم کێ بووە، ئەوە گەنگەنەوەکانی کێ دەبن. لە هەر سەردەمێکدا کەسانی بەدەسەڵات و بەتوانا دەژین. لە جیاتی ئەوەی خۆمان بدەینە پاڵ دەسەڵات و پێیانەوە بنازین، زۆرێک ژیان بەڕێ بکەین مای شانازی ئایندەکانمان بین. دەگەڕنەوە ئەو سەردەمەی حەزرەتی یوسف دەبرێت بۆ بازاڕی بەندەفرۆشان. ڕێزێکی درێژ لە کڕیاران ڕیزیان بەستە بوو. پیرەژنێکی بێنەوە کە لە شێرێکی لە بن هەنگڵیدا بوو لەو ڕیزەدا وەستا بوون. لێیان پرسی بە چ ماڵ و سەروەتێک دەتەوێت یوسف بکڕیت؟ وتی هەر هێندەی ناوم لە ڕێزی کڕیارانی یوسف داوێت بەسە. کڕیار مەبە کڕیاری بە، لە دیتنی بەندەی کەسانی تردا مەبە بە دیدەنی بە. گوێ مەگرە بیسەر بە، چونکە تۆ هەمان ئەوەیت کە دەویسترێت بکڕدرێیت، ببینرێیت، ببیسترێیت. تۆ گەورەیت،
جوانیت قەشەنگیت بە ویقاریت کە جگە لە خۆت بە دوایدا دەگەڕێیت. حەسەنی بەسڕی کۆمەڵێکی بینی لەسەر جەنازەی یەکێک لە پیاوچاکان کۆبوونەوە وتی بۆ لەسەر ئەم جەنازەیە کۆبوونەوەتەوە وەک ئەو کار و کردەوە بکەن باوەک ئەوتان لێبێت. خۆدۆڕاندن ڕۆژێک مەلا دەچێت بۆ شار لە ڕێگە لا دەدات و ئاشێک لەوێ پشوو دەدات و ئاشەوانەکە دەڵێت دەمە و بەیان لە خەو بێدارم بکەرەوە ڕێگەی شارم لەبەرە. شەو کە مەلا دەخەوێت ئاشەوانەکە بۆ قەشمەری کڵاوەکەی خۆی دەکاتە سەری مەلا و کڵاوەکەی مەلا دەکاتە سەری خۆی و بەیانی بێداری دەکاتەوە. مەلا دەکەوێتە ڕێو کەمێک دەڕوات و پاشان تەواو دنیا ڕووناک دەبێتەوە. لە کەناری جۆگەیەکدا چانێک دەگرێت و لە ئاوەکەدا خۆی دەبینێت کڵاوی ئاشەوانەکەی لەسەریدایە. بە خۆی دەڵێت هەی ئاشەوانی نەفام من وتم من بێدار بکەرەوە کەچی ئەو خۆی بێدار کردوتەوە. سەرنج بە نەفامی مەلا پێدەکەنین کە بەهەڵە بۆتە کەسێکی دیکە وا دەزانین دەبێت دوو کەس لە یەکتر بگۆڕێن بەڵام خۆت بە کەسێکی دیکە هەرگیز. بەڵام ڕاستیەکە ئەمەیە نابێت هێندەش لە خۆمان دڵنیابین کێ ناڵێت ئەوەی بە خۆمان دەزانین ڕاستیەکەی و خودی خۆمان نەبین. گرنگترین پرسیارێک کە مرۆڤ دەبێت بە درێژایی ژیان لە خۆی بکات ئەمەیە ئایا من خودی خۆمم؟ پێدەچێت ئەم بابەتە گەلێک ئاڵۆز بێت بە خۆت بڵێیت من منم نەک کەسێکی دیکە. بەڵام ڕاستەقینەی تاڵی ژیانی ئێمە ئەمەیە کە خۆمان نین. ئێمە ئەو کەسە نین کە دەبێت بین. ئێمە ئەوەین کە پێمان وایە ئێمە ئەوین کە کەسانی تر پێیان وتوین. ئێمە ئیمان و باوەڕێکمان هەیە بەدی هێنان و مسۆگەرکردنی نەگەیشتوین بەڵکو شتانێکە بە قەرز لە کەسانی ترمان خواستووە. بە ئاوەزوو ئەزمموی کەسانی تر دەژین. خۆمان نین کەسانی ترین. خۆ بەکەمبینی دەبێتە هۆی کە توانای خۆمان بۆ بەدیهێنانی ڕاستیەکان و وەڵامی گونجاو بۆ پرسیارەکانی ژیان بەکەم ببینین. بە خۆمان دەڵێن من کێم تا بگەم بەڕاستی مەگەر دەکرێت کەسانی تر بەهەڵە بیر بکەنەوە من بەڕاستی بیر بکەمەوە. سەرنجامیش ئەوەی لێمانەوە دەبیسترێت دووپات بوونەوەی تووتی ئاسای کەسانی ترە وەک نێوانی دوو شاخ هەرچێک دەنگی تیا هەڵبڕێت دەنگێکی تر لە گوێدا دەزرەنگێتەوە. لە خۆ بێگانە بوون مەلا نەسڕەدین جووتە پێڵاوەکەی خۆی دەبات بۆ لای پینەدۆزی گوند. لەو کاتەدا پینەدۆز خەریکی داخستنی دوکانەکەی بوو. بە مەلای وت سبەینێ وەرەوە بۆ پێڵاوەکان. مەلا بە تووڕەیی وتی ئاخر من پێڵاوێکی دیکەم نییە تا سبەینێ دێمەوە چی بکەم. پینەدۆز شانەکانی هەڵتەکاند و وتی پەیوەندیەکی بە منەوە نییە بەڵام ئەتوانم جووتێ پێڵاوی بەکار هێنراوت بە قەرز بدەمێت تا پێڵاوەکانی خۆت تەواو دەبێت. مەلا هاواری کرد چی؟ تۆ ئەتەوێت من جووتێک پێڵاو بکەمە پێم پێشتر لە پێی کەسێکی دیکەدا بووە؟ پینەدۆز بە ساردیەکەوە وەڵامی دایەوە هەڵگرتنی بیر و ڕای خەڵکی ناڕەحەتت ناکەن بەڵام لە پێکردنی جووتێ پێڵاوی کەسێکی دیکە ناڕەحەتت دەکەن. دەستخۆشی بکە ئیرەیی بە کەس مەبە دوای خەڵک بکەوە بەڵام لاسایی مەبکەرەوە. لاساییکردنەوە وەستایە گڵەبانی بۆ سەربانی مەلا دەکردن کاتێک کارەکەی تەواو بوو ویستی بێتە خوارەوە بەڵام ڕێگەی نەبوو. وتی چی بکەم تاوەکو بە ئاسانی بێمە خوارەوە. مەلاوتی تەنافێکت بۆ دەهاوێژم لە قەدی خۆتی بئاڵێنە تاوەکو بتوانم ڕادکێشم. کاتێ وەستاکە تەنافەکەی لە قەدی خۆی ئاڵاند و مەلاو چەند کەسێک ڕایان کێشا. وەستای بێچارە کەوتە خوارەوە گیانی لەدەستدا. خەڵکی سەرزەنشتی زۆری مەلایان کرد و ئەمە چ جۆرە هێنانە خوارەوەیەک بوو. وتی باوکم هەمیشە بەم جۆرە خەڵکی لە چاڵ دەردێنا تەنافی بۆ شۆڕ دەکردنەوە ڕای دەکێشان و ڕزگاری دەکردن. ئەم پیاوە دیارە ڕۆژی تەواو بۆ ئەگینا نەدەمرد. سەرنج داستانێک دەربارەی چارلی چاپلن ئەستێرەی سینەمای ڕۆژێک ڕایان گەیان هەر کەسێک لە چارلی جوانتر ڕۆڵ ببینێت ئەوانەترین خەڵات دەکرێت. وا ڕێکەوت خودی چارلی چاپلن خۆی بەشداری ئەم پێشبڕکێی کرد و سێهەم دەرچوو. لاساییکردنەوەی کەسانی تردا زیاتر لەوان دەردەکەوین. بۆیە متمانە بە خۆنەبوون وا دەکات ڕێگەی لاساییکردنەوەی لە مەرامەکانی خەڵکی بگرینە بەر. کەسێک وا بیر دەکاتەوە کە هیچ بەهایەک بۆ خۆی دانەنێت ئەگینا کەسێک شایستەی بە خۆی ڕاوا ببینێت هەرگیز ڕێگە بە خۆی نادەت تا شێوە و ڕەفتاری کەسانی دیکە لاسایی بکاتەوە بێتە گاڵتەجاری خەڵکی. تەواوی پۆزشەکان لەبەر ئەم ڕستە ژەهراویە. بۆیە ئەم کارم ئەنجامدا چونکە کەسانی تر ئەنجامیان داوە. ئارتۆ گیتر من قسەی خەڵکی گرنگ نییە ئەوەی من
وەری دەگرم لە قسەکانی ئەوان گرنگە. ماکسوێل ماڵتز قسەی زلی دوو گەمژە بەڕێیەکدا دەڕۆیشتن لە پڕ یەکێکیان بەوی تریانی وت حەز دەکەم خودا مێگەلێکم پێ ببەخشێت لە 1000 سەر کەمتر نەبێت. ئەوی تریان وتی منیش حەز دەکەم خودا گەلە گورگێکم پێ ببەخشێت لە 100 دانە کەمتر نەبێت و بۆ ئەوی هەر یەکێکیان 10 سەر لەوەی تۆ بخوات. یەکەمیان کە مێگەلەکەی دەویست و ڕەبوو جنێوێکی زۆری دابەوەی حەزی لە گورگ بوو. دووەمیشیان وەڵامی جنێوەکانی دایەوە وردە وردە کارگەیشتە کوتەک وەشاندن. مەلا بەوێدا تێپەڕی و هۆکاری مشتومڕەکەیانی پرسی. ئەوانیش هەر لە سیر هەتا پیوازیان بۆ گێڕایەوە. مەلا چەند گۆزەیەک هەنگوینی پێبوو هەموویانی سەرە و ژێر کرد کە هەنگوینەکان ڕژانە سەر زەوی وتی خوێن وەکو ئەم هەنگوینە بڕژێتە سەر زەوی ئەگەر درۆ بکەم ئێوە نەفامترین کەسانی سەر زەوین. سەرنج بە نەفامی مەلا پێدەکەنین بۆ کەوتە ژێر کاریگەری ئەوانەوە هێندە تووڕەبوو بەڵام ڕاستیەکە ئەمەیە. لە ژیانی ڕۆژانەی ئێمەشدا ئەم ڕەوشە دووبارە دەبێتەوە. کاتێک خەڵکی هانمان دەدەن دەستخۆشیمان لێ دەکەن سەرمان دەگاتە هەک کەشان کاتێک دەکەوینە بەر ڕێژنەی ڕەخنە باناخی زەویدا ڕۆدەچین. هەڵبەتە شتێکی ئاساییە کەسێک خۆشنەویستراو بێت دەکەوێتە بەر ڕێژنەی ڕەخنە یان توانجی لێ بدرێت. تێگرتنی بەردێک بە قاپێکی بچووک دیارە ئاوەکەی دەشلەقێنێت بەڵام هەمان بەرد بگرینە دەریایەک هیچ شلەقاندن و شەپۆڵێک ڕووناڵێت. دەریا نمونەی ئارامی و ویقارە. دڵ دەریایی دەبێتە هۆی ئەوەی هیچ شتێک پەرێشان و بێزارمان نەکات. بەبێ ڕەزامەندی خۆتان هیچ شتێک ناتوانێت هەستی سووکی و کەمی لە ئێوەدا بەدی بێنێت. ئەلنۆر ڕۆزڤێڵت داستان گەلێکی فرە دەربارەی سوکایەتی دراونەتە پاڵ کەسانی مەزن و بەشکۆی وەک پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام، مەسیح، بوودا. بەڵام کاردانەوەی ئەم کەڵە پیاوانە بێجگە لە ویقار و نەجابات و ئارامی هیچی تر نەبوو. هێز واتە ئارامی، ئارامی واتە گەورەیی. هێز تووڕەبوونی لێ ناوەشێتەوە، هێز نەفرەتی لێ ناوەشێتەوە، هەرگیز بێزار نابێت. هێز لە بەرامبەر پڕوپوچیدا هەستی پەرێشانی ناکات. دەزانێت قسەی خەڵکی هیچ شتێک لە نرخی ئەو کەم ناکاتەوە. لاوازی دەیەوێت ڕێزی خەڵکی مڵکی ئەو بێت، بەڕێز بێت یان بە بێڕێزی ئێعتیباری لە خەڵکی دەوێت. لاوازی وا دەزانێت ئەگەر خەڵکی ڕێزی لێ بگرن نیشانەی ڕێزدار بوونە. ئەگەر کەسێک گوێی پێنەدات بە ناشایستە و بێڕێزی زانیوە. ناڕەحەتبوون لە جۆری ڕەفتار و گوفتاری کەسانی تر ڕاستیەکە. ئەمەیە کە ئێمە بەهایەک بۆ خۆمان دانانین و سەرچاوەی بە نرخی بوونمانە لە چاوی ئەوانەوە دەبینین. لە خەڵوەتگەیەکی کەڕ و لاڵەکاندا دوو کەس پێکەوە دەبێتە دەمەقاڵیەیان. کاتێ بەرپرسەکەیان دێت و دەوێت لە کێشەکەیان بپرسێتەوە دەبینێت یەکێکیان پشتی کردوتە ئەوی تر و زۆر بە خەستی پێدەکەنێت. بەرپرسەکە بە زمانی جەستە لی دەپرسێت چ نوکتەیەک بۆتە هۆی ئەم پێکەنینێت. ئەویش بە هەر بە زمانی جەستە وەڵامی دەداتەوە دەڵێت ئەو دەیەوێت جنێوم پێ بدات منیش سەیری ناکەم. سەرنج سوکایەتی و ڕەفتاری ناپەسەندی خەڵکی نەبیست و نەدید و وەربگرن. لە دنیایەکدا دەژین دەسەڵاتمان بەسەر ڕەفتاری خەڵکیدا نییە. کاتێک ئێمە خۆمان بێپەسەند بێت ئیدی لای خەڵکی نیگەرانی ناپەسەندبوون نابین. هەر لەمڕۆ لە هەمبەر هەر ڕەفتارێکی ناڕەوا هەوڵ بدە خوێن ساردی خۆت بپارێزی. ئەگەر خەڵکی بتوانن تووڕەمان بکەن ناتوانن زاڵ بن بەسەرماندا. بۆچی دەبێت ئەو دەسەڵاتە ببەخشین بە خەڵکی کە ژیانمان بخەنە ژێر کاریگەری خۆیانەوە؟ بنیامین کارلسۆن. چاولێکەری ڕۆژێک مەلا دەچێتە لای هاوڕێیەکی و دەڵێت ببینە فلانی زۆر بەزەیم بە تۆدا دێتەوە. پیاوەکە وتی بۆچی؟ وتی لەبەر ئەوەی دوای ماوەیەک شەڕ و ئاژاوە لەگەڵ مناڵەکانم ئەمڕۆ بردم بۆ بازاڕ و هەرچێکی ویست بۆم کڕی. هاوڕێکەی وتی باشە ئەم چ پەیوەندیەکی بەمنەوە هەیە؟ مەلاوتی پەیوەندیەکی زۆری بەتەوە هەیە، چونکە کاتێ ژنەکەت ببینێت من جل و پێڵاوم بۆ ژنەکەم کڕیوە لە داخی ئەوان ئەویش دەست دەکات بە شەڕ و ئاژاوە لەگەڵ تۆدا و تۆش تاوەکو داواکاریەکانی جێبەجێنەکەی دەست لە سەرت هەڵناگرێت. بۆیە دەڵێن پەیوەندی بەتەوە هەیە. سەرنج چاولێکەری و ئیرەیی بردن یەکێکە لە ئافات و بەڵاکانی خۆبەکەمبینی. کەسێک خاوەنی عیززەتی نەفس بێت ئەپێی پێوەری خۆی دەژی و هیچ گوێ بەوە نادات کە خەڵکی ئەنجامی دەدەن. بەڵام ژیانی کەسی خۆبەکەمبین لەژێر کاریگەری کەسانی تردایە. هەر هەنگاوێک کەسانی تر بینێن پەیوەندی بەوانەوە هەیە. ئەگەر ئەوان فلانە خانوو و ئۆتۆمبیلیان هەبێت ئەویش دەبێت هەیبێت.
ئەگەر خەڵکی لە پشوودا بچن بۆ سەردانی شوێنێک دەبێت ئەویش بچێت بۆ هەمان شوێن. ئەگەر خەڵکی مەراسیمی زەماوەند و لەدایک بوون ساز بکەن دەبێت ئەویش هەمان شێوە و هیچی لەوان کەمتر نەبێت. ئەگەر خەڵکی مناڵەکانیان بنێرنە فڵانە قوتابخانە دەبێت ئەمیش هەمان ئیش بکات هەمان شێوە بێت. ئەم لیستە بەم جۆرە کۆتایی نایەت. ژیان بۆ کەسی چاوچنۆک وەک پێشبڕکێ وایە. پێشبڕکەیەک هەمیشە چاوی لەسەر خەڵکی بێت تاوەکو لەوان دوانەکەوێت و دەبێت کارێک بکات تا شایستەی خۆی بسەلمێنێت. هێز دەبێتە مای هاوڕێیەتی لاوازیش چاوچنۆکی. لە بەشی دووەم لە بابەتی کەمبوونەوەی عیززەتی نەفس باسی خاڵی یەکەممان کرد خۆ بەکەم زانین. ئێستا بابەینە سەر خاڵی دووەم خۆویستی. لە ئەبوو عوسمانی حەریریان پرسی پێیان وت جوامێران چ جۆرە کەسانێکن؟ وتی کەسانێکن خۆیان نابینن. خۆویستی ڕۆژێک مەلا ئامۆژگاری کوڕە گەورەکەی دەکات و دەڵێت کوڕی باش دەبێت گوێڕایەڵ بیت لە هەموو شتێکدا بە تایبەت خواردن و پۆشاکی زیاتر بۆ براکەی خۆی بوێت. کوڕەکەی وتی بە چاوان بەڵێن دەدەم گوێگر بم بەو مەرجەی براکەم من لە خۆی بە باشتر بزانێت. سەرنج دووەمین ئاکامی لاوازی بریتیە لە خۆویستی خۆ بە زیاتر زانین باوەشکردن بە بەرژەوەندیە کەسیەتیەکاندا. مرۆڤ چۆن دەبێتە کەسێکی خۆویست؟ ڕیشەی خۆویستی چییە؟ ئەگەر جارێکی دیکە بگەڕێینەوە لای کوپە ئاوەکان بیرمان دێتەوە کە کوپی بەتاڵ تا پڕ نەبێت لە بیری پڕبوون و هەبووندایە. کوپی بەتاڵ ناتوانێت لە دەوروبەری خۆیدا بیر لە کوپی بەتاڵی دیکە بکاتەوە. کەسی خۆویستیش هەمان شێوەیە. بەهۆی نەبوونی و پێویستیە مادیەکانەوە ناتوانێت بێجگە لە خۆی کەسی دیکە ببینێت. مرۆڤ کاتێک گەشتە قۆناغی کەماڵ و بێنیازی دەتوانێت لە خۆبینی و منەکانی خۆی هەڵبوێرێت. کاتێک نیاز دەکاتە کۆتایی کەماڵ دەست پێ دەکات. لە ڕاستیدا سەرنج بە کەسانی دەوروبەر و دەرد و ئازارەکانیان هەوڵ بۆ تێگەیشتن لە خەڵکی یەکەمین نیشانە و ئاکامی کەماڵ و دەسەڵاتە. ڕەزیلی مەلا لەگەڵ هاوڕێکانیدا سەرگەرمی گەڕان و سەیران بوو. دوای نان خواردن هاتنە سەر گۆماوێک تا دەست و دەم و چاویان بشۆن. لە ناکاو مەلا قاچی خلیسکا و کەوتە گۆماوەکە و هەر کەسە و هەوڵی ئەدا ڕزگاری بکات. پێیان دەوت دەستت بدە بە من و وەرە دەرەوە. بەڵام ئەو دەستی بە کەس نەدەدا و دەیویست نقوم بێت. لەم کاتەدا یەکێک لەو کەسانە کە مەلای بە چاکی دەناسی هاتە دواوە وتی ئێوە نازانن چۆن مەلا ڕزگار بکەن. مەلا عادەتی نییە هیچ شتێک بدات پاشان بە مەلای وت ها دەستم بگرە و وەرە دەرەوە. مەلا بە خێرایی دەستی ئەو کەسەی گرت و هاتە دەرەوە. سەرنج لاوەز خۆویستە و خۆویستیش چاوچنۆکی و ڕەزیلی دێنێتە گۆڕێ. لە دەستی ڕەزیل تەنانەت تنۆکە ئاوێک ناتکێت. درەختی ڕەزیل نەبەری هێو سێبەری شتێک بە ناوی خێر و پیت و فڕە لە فەرهەنگی ڕەزیلیدا نییە. ئەو دەستوەرگرتنی هەیە نەک دەستگرتن. هێز بیر لە بەهرەمەندکردن دەکاتەوە. لاوازیش لە بەهرەمەند بوون. هێز ژیان بۆ خزمەت گەیاندن دەبینێت. لاوازی ژیان بۆ خۆشی و چێژ وەرگرتن. لە ڕوبەڕووبوونەوەی خەڵکیدا پرسیاری هێز ئەمەیە چۆن دەتوانم هاوکاری بکەم؟ کەچی لاوازی ئەمە پرسیارەکەیەکی چۆن دەتوانم سوود لەم کەسە ببینم؟ هێز سەرکەوتن بۆ سوودگەیاندن بەکار دەبات بەڵام لاوازی بۆ سوودوەرگرتن. کەسێک هات بۆ لای مەلا تا کەرەکەی بە قەرز لێخواست. مەلاوتی کەرەکەی من ڕەشە. ئەو کەسەوتی مەگەر نابێت سواری کەری ڕەش بم؟ مەلاوتی چونکە نامەوێت بیدەم بۆیە بیانووی دەهێنمەوە. کەسانی مەزن وەکو کێو بەرزن. هەرچی لێیان نزیک بێتەوە زیاتر لە گەورەیان تێدەگات. بەڵام کەسانی بێهیمەت و سووک وەکو تراویلکەن. هەرچەند لێیان نزیک بیتەوە بچووک و ناڕەسەنیان زیاتر دەردەکەوێت. هێز کێوە؟ لاوازی تراویلکەیە. هاوسەرگیری مەلا نەسڕەدین لە کاتی ئاخاوتن لەگەڵ یەکێک لە هاوڕێکەی پێیوت مەلا تا ئێستا بیرت لە ژنهێنان کردوتەوە؟ مەلاوتی ئەی چۆن جارێک بیرم لێ کردەوە لە سەردەمی گەنجیدا ویستم ژنێک بێنم بەڵام دەر و دەشتێکی زۆری بۆ گەڕام تا گەشتمە شاری دیمەشق و لەوێ ژنێکی جوان و ئیماندارم دۆزیەوە بەڵام هیچ شتێکی سەبارەت بەم دنیایە نەدەزانی. درێژەم بە گەڕانەکەمدا تا گەشتمە شاری ئەسفەهان. لەوێ بە ژنێک ئاشنابووم کە هیچ شتێکی لەبارەی دنیای ڕۆح و ماددەوە نەدەزانی بەڵام جوان نەبوو. بۆیە بڕیارمدا بچمە شاری قاهیڕە. لەوێ ئاشنای ژنێکی جوان و قەشەنگ و دیندار و ئاشنای جیهانی مادی بووم. هاوڕێکەی وتی ئەی بۆچی هاوسەرگیریت لەگەڵ نەکرد؟ مەلاوتی بەداخەوە ئەوش بە دوای پیاوێکی کامڵدا دەگەڕا.
سەرنج خۆویستی دەبێتە هۆی ئەوەی مرۆڤ لە بەدەست هێنانی باشترینەکاندا بێت و بۆ خودی خۆی بێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکات ئایا ئامادەی شایستەی لێهاتووی ئەوەی هەیە یان نا. ئەم بابەتەش بە تایبەتی لە بواری هەڵبژاردننی هاوسەرداریدا ئاشکرا دەبێت. هەموو بە دوای کەسێکی دڵخوازی خۆیدا دەگەڕێت، بەڵام کەمتر کەسێک هەڵدەکەوێت بیر لەمە بکاتەوە لە خۆی بپرسێت ئایا من بۆ کەسی بەرامبەر گونجاوم یان نا. ئێمە بیرمان چۆتەوە کات سەرکەوتن لە هاوسەرگیریدا تەنها ئەمە نییە کەسی گونجاومان بۆ خۆمان دۆزی بێتەوە، بەڵکو زیاتر پەیوەستە بەوەی کە ئێمەش کەسێکی گونجاو بین. کەواتە با لە خۆمان بپرسین ئەگەر من لە جیاتی کەسی بەرامبەر بم بەو جۆرەش خۆم بناسم ئایا ئامادەم هاوسەرگیری لەگەڵ کەسێکی ئاوادا بکەم؟ چەند خاڵی لاواز و چەند کەم و کورتیم هەیە دەبێت بۆم سۆگەرکردنی کەسی دڵخواز بیگۆڕم. لایەک بە هاوڕێکەی وت ئەو ژنەی من دەمەوێت دەبێت جوان و دەوڵەمەند و گەمژە بێت. هاوڕێکەی وتی جوانی و دەوڵەمەندی بەجێی خۆی بەڵام گەمژەیی بۆچی؟ وتی جوانی و دەوڵەمەندی بۆ ئەوەیە کە من لە هاوسەرگیریدا پێی ڕازی بم، گەمژەیی بۆ ئەوەیە ئەویش لە هاوسەرگیریدا بە من هیچ گوێ نەداتێ. نیگای خۆویستانە دەبێتە هۆی ئەوەی تاک بە شێوەی یەکلایەنە سەرنج بدات. دیوی دەرەوەی شتەکان گەورەترین جەنجاڵی ئەوەیە هاوسەرێکی کاملی هەبێت، بەو جۆرەی کە هەر کاتێک بیبینێت بتوانێت پێی بڵێت ئەو هەمووی لە باشەکاندا هەیە تۆ یەک پشکت بەرکەوتووە. بەڵام نیگای بە ویژدانانە ئەوەیە بەر لە هەموو شتێک سەرنجی خۆت بدەیت، لە خۆت بپرسیت ئایا هەموو ئەو شتانەی لە کەسێکدا بە دوایدا دەگەڕێم لە خۆشمدابوونی هەیە؟ چاوچنۆکەکان چێژ لە خواردن دەبینن، بەخشندەکان لە تێرکردنی خەڵکی. ئیمام عەلی. خۆشەویستی یان خۆویستن مەلا لە سەفەرێکدا بوو هاوڕێی پیاوێک لە ڕێگای گەیشتنە شوێنی حەوانەوە و پیاوەکە بە مەلای وت وەرە ئەم پارەیە بگرە و بڕۆ گۆشت بێنە. مەلاوتی خۆت بڕۆ من زۆر ماندووم. پیاوەکە ڕۆشت و گۆشتی کڕی، پاشان بە مەلای وت فەرموو هەستە و گۆشتەکە لێ بنێ. مەلاوتی من ناتوانم. پیاوەکە گۆشتەکەی لێ ناو خستێ بەردەمی مەلاوتی هیچ نەبێت بیکە بە پارە و بیخۆ. مەلاوتی بەخوا تاقەتم نییە. پیاوەکە وتی هیچ نەبێ بیکە بە تریت و بیخۆ. مەلاوتی ئەترسم ئاو گۆشتەکەم پیا بڕژێت و جلەکان پیس بێت. پیاوەکە خۆیانی هێنا و تریتی کرد و پاشان بە مەلای وت فەرموو ئێستا بیخۆ. مەلا هەستایە سەر سفرەکە و دانیشت وتی تاکەی بە قسەت نەکەم، بەخوا شەرمەزار دەم کە سەیرت دەکەم. ئەمەی وت و دەستی کرد بە خواردن. پێم بڵێ چێژ لە چی دەبینیت تا پێت بڵێم تۆ چ کەسێکی. ئیمام عەلی دەفەرمێت ڕەزیل چێژ لە خواردن دەبینێت و بەخشندە لە تێرکردنی خەڵکی. هێز چێژ لە بەخشین دەبینێت و لاوازی لە وەرگرتنی بەخشیش. هێز چێژ لە چاکەکردن دەبینێت و لاوازی لە وەرگرتنی چاکە. هێز چێژ لە موحیبەتکردن دەبینێت و لاوازی لە وەرگرتنی موحیبەت. هێز چێژ لە خۆشەویستی دەبینێت و لاوازی لە خۆشویستنی خۆی. لەوەی کە ئێوە لە چی چێژ دەبینن پەیوەستە بەوەی کە لە چ ناوچەیەکی ژیاندا هێزیان لاوازی دای. لەوەی لێت تێناگەن نیگەران مەبە، لەوەی تێناگەیت نیگەران بە. پندێکی چینی. لە خۆ ڕازی بوون. ڕۆژێک مەلا چوویە لای وەرزێڕێکی هاوسەیان و داسەکەی بە ئەمانەت لێوەرگرت. پاش ماوەیەک هاوسەکەی هاتەوە بۆ لای مەلا و داوای داسەکەی کردەوە، بەڵام مەلا هەرچەند گەڕا نەیدۆزیەوە. کابرا بە تووڕەیی وتی ئەگەر داسەکەم نەدەیتەوە هاوڕێکەکەمان ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. مەلاوتی ئایا تۆ کە دەتەوێت داسەکە وەرگریتەوە ئیتر هاوڕێکەکەمان ڕوبەڕووی مەترسی ناکەیتەوە؟ سەرنج کەسی خۆویست لە خۆڕازیە و چونکە ئەوەی لە خەڵکی دەخوازێت لە خۆی چاوەڕوان ناکات. ئەو دەیەوێ هەمیشە کەسانی دیکە بگەنە کۆتایی. هەنگاوی یەکەم هەڵناگرێت. حوسەڵە و ئارامی زیاتر لە خۆی نیشان دەدات. لاوازی بە هەموو داواکانیەوە ڕوبەڕوو دەکاتەوە، هەمیشە تۆپ دەخاتە زەوی خەڵکەوە. لەلایەکی دیکەوە هێز خۆدەست بەکار و چاوەڕوانی هیچ شتێک لە کەس ناکات. ئەو زیاتر لەوەی دەوروبەری چاوەڕوانی لێ دەکەن. هەستی لێپرسراویەتی زیاتریش دەنوێنێت. لە ڕاستیشدا مرۆڤ هەرچەندە زیاتر بەتوانا بێت چاوەڕوانی زیاتریشی لێ دەوەشێتەوە. زیاتر متمانەی بەخۆیەتی و تاکەسانی تر. کەسی بەتوانا هەرچی بخوازێت لە خۆی دەخوازێت، لاواز هەرچی بخوازێت لە خەڵکی دەوێت. ڕاستیەکان بەهۆی ئەوەی ئێوە لە بەرچاوی نوێن ناچن. ئالدۆس هاڵ کسی. بەدبینی. لە مەلایان پرسی فلانە کەس دەناسیت؟ وتی ئەی چۆن؟ وتیان چۆن پیاوێکە؟ وتی نیوەی باشە و نیوەی خراپ. وتیان یانی چی؟ وتی بە چاوەکانی ڕاستیەکان دەبینێت و بە قاچەکانی لێی ڕادەکات. سەرنج
کاتێک ئەرستۆ ڕەخنەی لە فەلسەفە گرت پێیان وت بۆ ڕێزی مامۆستاکەت لە بەرچاو نەگرت وتی من مامۆستاکەمم خۆش دەوێت بەڵام حەقیقەتم لەو خۆشتر دەوێت هێز حەقیقەتی زیاتر لە هەر شتێک خۆشتر دەوێت ڕێزێکی زۆریشی لێ دەگرێت خۆی بەڕاستی دەزانێت و ڕاستیش بەخۆی بەڵام کەسی خۆویست هیچ کاتێک ناتوانێت حەقیقەت بەو جۆرە کە هەیە هەست پێ بکات چونکە هەمیشە حەقیقەت لەو دیوی چاویلکەی خۆبینی و خۆویستی و خۆپەرستیەوە دەبینێت ڕۆژێک پیاوێک بە زۆر مامی دەبات بۆ کۆگایەک لێی دەپرسن بۆ لەگەڵ مامت ڕۆیشتیت دەڵێت ئاخر نووسرا بوو کڕین بۆ مامم ئازادە خۆویست لە ڕاستیەکان لادەدات و ئەو دنیا بەو جۆرە هەیە بە دڵی خۆیەتی دەبینێت خۆپەسەندی مەلا کێشەی لەگەڵ خەڵکی ئاواییدا دروست کرد بە نەفرەت و جنێوی ئەوەی بەجێهێشت و کاتێک خەڵکەکە لێیان پرسی بۆچی خەڵکی ئەم گوندە بەجێدێڕیت وتی لەبەر ئەو دەردونە ئازارەی ماوەیەکی زۆر بەسەر منتان هێناوە من ئەم گوندە بەجێدێڵم سبەینێ دەزانن دوای ڕۆیشتنی من چیتان بەسەرێت و فێری پەند و عیبرەتی ژیانتان دەکەم گوندیەکان لەم هەڕەشەی مەلاوەق مابوو وتیان ئەو پەند و عیبرەتەی فێرماندەکەی چییە وتی ئەو کە لە شێرەی من کە هەموو سبەینان بە خوێندنەکەی ڕۆژتان لەسەر هەڵدێت و لەگەڵ خۆم دەیبەم ئەو کات ڕۆژ لەسەر ئەم گوندەی سەر و هەڵدێت و کە من بۆی دەچم مەلا ڕۆشت و بۆ گوندی سەر و سبەینێکە لە شێرەکەی خوێندی ڕۆژ هەڵات مەلا بە خۆی وت ئەی نەفامەکانی گوندی خوار و دەبێت وەکو هەوری بەهار فرمێسک بڕێژن چونکە ئیتر لێرە ڕۆژ هەڵدێت و ئێوە تاماون دەبێت لە تاریکی دابن لە مەلایان پرسی چەقی زەوی لەکوێیە وتی هەر لەو شوێنەیە مێخی کەرەکەم لێدا کوتاوە کەسی خۆبین خۆی بە تابلۆ و دنیا بە چوارچێوەکەی دەزانێت ئێمە دەڵێن حەقیقەتمان خۆش دەوێت بەڵام زیاتر شتێکمان خۆش دەوێت بە حەقیقەتی دەزانین کلکی کەلەشێر یان سوێن بە حەزرەتی عەباس ڕۆژێک پیاوێک هاتە لای مەلا و داوای لێ کرد کەرەکەی بۆ سەعاتێک بە قەرز بداتێ مەلا کە نەیدەویست کەرەکەی بە قەرز بدات وتی کەرەکەم لێرە نییە کوڕەکەم بردوویەتی بۆ دەشت لەم کاتەدا دەنگی زەڕینی کەرەکەی بەرز بوویەوە پیاوی دراوسێ وتی تۆ وتت کەرەکەم لە ماڵ نییە ئەی ئەمە کێ دەزەڕێنێت مەلا بە تووڕەیی وتی پیاوێکی سەیری بڕوا بە پیرەمێردێکی ڕیشسپی وەک من ناکەیت بەڵام بڕوا بە زەڕێنی وڵاخێکی بێشعور ئەکەیت سەرنج باڵاترین جۆری خۆویستی ئەمەیە وابزانین ئەوەی ئێمە دەیڵێین ڕاستتر بێت لەوەی خەڵکی بە چاوی خۆی دەیبینێت چاوەڕوان دەکەین کاتی خەڵکی کلکی کە لە شێر بە چاوی خۆی دەبینێت گوێی پێنەدات و بە سوێندی حەزرەتی عەباس ئێمە بڕوا بکات پیاوێک کە لە شێرێکی لە ماڵێک دزی خاوەن ماڵ دوای دەکەوێت و تا دەیگرێت دەڵێت مامەگیان کە لە شێرەکەمان بۆ کوێ دەبین کابرا کە لە شێرەکەی لەژێر کراسەکەیدا شاردبوویە و بێ ئاگا لەوەی کلکی کە لە شێرەکە بە دەرەوەیە نکۆلی لێ دەکرد و دەستی کرد بە سوێند خواردن بە حەزرەتی عەباس کە من کە لە شێرم نەدزیوە ئەوەی تۆ دەیڵێیت من ئاگام لێ نییە خاوەنی کە لە شێرەکە ئاماژەی بۆ کلکی کە لە شێرەکە دەکرد و دەیوت برادەر نازانم بە کلکی کە لە شێرەکە بڕوا کەمیان بە سوێندەکانی بە حەزرەتی عەباس دەیخۆیت کاتێ مرۆڤ دەوێت پڵنگێک بکوژێت ناوی دەنێن ڕاو سەیران ئەگەر پڵنگێک بێوێت ئەو ڕاو بکات پێی دەڵێن دڕندەخۆیی ڕۆژێک پیاوێک دێتە لای مەلا و لێی دەپرسێت ئەگەر گایەکی تۆ شاخ بدات لە گایەکەی من برینداری بکات چی دەبێت مەلا دەڵێت ئاژەڵ هیچی لەسەر نییە دەبێت گوێی پێ نەدرێت کابراوتی ئەی ئەگەر گایەکەی من شاخ بدات لە گایەکەی تۆ برینداری بکات چی دەبێت مەلا بیرێکی کردەوە وتی هیچ جیاوازیەکی نییە بەڵام دەبێت چاوێک بە کتێبی یاسادا بخشێنمەوە سەرنج لە گرنگترین ئاکامی خۆویستی ڕەچاونەکردنی بنەمای دادوەری و پێشێلکردنی یاسای زێڕینەکەیە ئەوەی بۆ خۆی پێت پەسەندە بۆ خەڵکیش پێت پەسەند بێت ئەبوو سەعید ئەبوولخەیر دەڵێت تەسەوف دوو شتە یەکلا نەدیتن و یەکسان نەدیتن نیاز و خواستەکانمان دەبنە هۆی یەکسانی و بەرامبەر نێوان خۆمان و خەڵکی دادوەری نەکەین هەڵ و مەرج وابەستە و بەرژەوەندی بارودۆخی خۆمان نەکەین چونکە لە ڕاستیدا شرۆڤەی کاروباری پەیوەستی بە سوود و قازانجی خۆمانەوە من دادپەروەریەکانی هەڵنراوی خۆم خۆویستیم ناوناوە پەیوەستە بە یاسای بەخشین چاودێری یاسای یەکسانە بە پەیوەستە بەوەی کە بەرژەوەندی ئێمە چۆن زامن دەبێت ئەگەر ئێمە دووچاری هەڵە و تاوانێک بین دەبێت یاسای بەخشین پیادە بکرێت بەڵام ئەگەر خەڵکی هەڵە و تاوانێکمان لێ بۆشێتەوە دەبێت یاسای یەکسان بە ئەگەر گایەکی من شاخ بوەشێنێت دەبێت یاسای بەخشین پیادە بکرێت بەڵام ئەگەر گایەکەمان شاخی لێ درابێت
دەبێت چی یاسایەک پیادە بکرێت. کوڕێک لە باوکی پرسی جیاوازی نێوان کەسی بەقنیات و کەسی ڕەزیل چییە؟ باوکی وتی جیاوازیەکەی ئەمەیە: ئەگەر من پاڵتۆی 10 ساڵ لەمەوبەر لەبەر بکەم ئەوە کەسێکی بەقنیاتم، بەڵام ئەگەر بە دایکت بڵێم پاڵتۆکەی پارساڵ لەبەر بکە ئەوە کەسێکی ڕەزیلم. ئەگەر تیۆری نەسەبی من ڕاست بێت ئەڵمانیەکان دەڵێن من ئەڵمانیم، فەڕەنسیەکان دەڵێن من جیهان نیشتیمانمە. بەڵام ئەگەر تیۆرەکەم هەڵەبێت فەڕەنسیەکان دەڵێن من ئەڵمانیم، ئەڵمانیەکانیش بانگەشەی ئەوە دەکەن من جوولەکەم. دزێکی دەریاییان بردە بەر دەمی ئەسکەندەر. ئەسکەندەر پێی وت شەرمەزار نابیت دزی دەکەیت. دزە دەریاییەکە وتی لەبەر ئەوەی من خاوەنی یەک کەشتیم دزی دەکەم، بەڵام ئەگەر وەک ئێوە خاوەنی کەشتی گەلێکی بوومایە ئەوە بە فەتح و ئاوەدانکەرەوەی وڵاتان ناوبانگم دەردەکرد. کەسێک کە پارە دەدزێت لە سێدارە دەدرێت، کەسێک کە زەوی دەدزێت بە پاشایی دەگات. پندێکی چینی. گرنگ نییە چەندە دەبەخشین، گرنگ ئەوێت تا چ ئەندازەیەک عشق لەو بەخشینەدایە. دایکە تریزا. عشقی بێکۆت و مەرج. زەماوەند یەکێک لە ئەشرافەکانی شار بوو. مەلا دەعوەت کرابوو بۆ ئەو زەماوەندە. کاتێ مەلاویستی بچێتە ژوورەوە لە بەرامبەر خۆیدا دوو ڕێگەی بینی. دوو نووسراوی بەم زۆرەی پیا هەڵواسرا بوو. لەم دەرگایەوە بوو کوزاوا دەچنە ژوورەوە. لە دەرگاکەی دیکەش نووسرا بوو چوونە ژوورەوەی میوانەکان. مەلا لە دەرگای میوانەکانەوە چوویە ژوورەوە. لەوێش دوو دەرگا دوو نووسراوی دیکەی بینی. لە یەکەم نووسرا بوو چوونە ژوورەوەی ئەوانەی دیاریان هێناوە، لە دووەمیش نووسرا بوو چوونە ژوورەوەی ئەوانەی دیاریان پێنیە و دەستیان بەتاڵە. بێگومان مەلا لە دەرگای دووەمە چوویە ژوورەوە. لە ناکاو خۆی لەو کۆڵەنەدا بینیەوە کە یەکەم جار لێی چوویە ژوورەوە. سەرنج. ئەمە چیرۆکی ژیانی خۆمانە. کەسانێک بانگهێشتی ژیانی خۆمان دەکەین، پەیوەندیەکان دەست پێ دەکەین، بەڵام کاتێک بە خۆماندا دەینەوە لەوانەیەوە شتێکمان دەستگیر نابێت. پەیوەندیەکە دەبچڕێنین و کەسەکان بە حاڵی خۆیانەوە ڕەها دەکەین. عەشق لەسەر بنەمای ترس و لاوازی لێپرسینەوە دەکات. دەمانەوێت ئەوەی دەیبەخشین بە کەسانی دیکە خێر و بەرەکەتمان بۆ بگەڕێتەوە. ئەگەر محیبەتێک بنوێنین قەرەبوومان دەوێت. ئەگەر سەلامێک بکەین چاوەڕوانی عەلەیکە دەکەین. ئەگەر هەنگاوێک بنین دەمانەوێت لە دڵدا جێگیر بین. چەند ستەمکارە ئەوەی لە گیرفانیدا بە تۆی ببەخشێت تا شتێک لە دڵ دەربکات. جبران خەلیل جبران. خۆشەویستیەکانی ئێمە کۆت و مەرج و چاوەڕوانی دەوێت. سێب و کتێبی دەوێت. پەیوەندی لەسەر بنەمای ترس و کۆت و بەند و چاوەڕوانی قەرەبووی لە دوایە. ئەگەر کەسێکمان خۆش بوێت لەبەر ئەوەیە دەمانەوێت لێوانی نیازەکانمان سەر و ڕێژ بێت. ئەگەر پەیوەندیەکە تیکەی چاوری بە دوادانەیەت ئەوە ئێمەش بەردەوامی پێنادەین. تابەر لە هاوسەرگیری تەنها مەرگ دەتوانێت دوو دڵدار لێک جودا بکاتەوە، بەڵام دوای هاوسەرگیری تا ڕادەیەک هەموو شتێک دەتوانێت بێتە مایەی جودابوونەوەیان. بەڵام عەشق لەسەر بنەمای هێز لێپرسینەوە ناکات. تۆکمە و پتە و قڕس و سووک ناکات. عەشق ڕاستەقینەیە، بێخەوشە، بێڕیایە، بێچاوەڕوانی و پاداشت و قەرەبووکردنەوەیە. چاوەڕوانی بەرامبەر و پیا هەڵگوتن و دەستخۆشی نییە، بەخشندەیی و میهرەبانیە. هەر کات خوداوەند بیەوێت خێر ببەخشێت بە بەندەیەکی ئەوە دۆستێکی شایستە و بێخەوشی پێدەبەخشێت. پێوەری دۆستان و دەغڵی ڕۆژی ڕەش. مەلا و هاوڕێیەکی پێکەوە بە ڕێگایەکدا دەڕۆیشتن. لە پڕ مەلا چاوی بە کیسەیەک پارە کەوت و کە دیار بوو لە کەسێک ون بوو. هاواری کرد بزانە چیم دۆزیەوە، چەند گرانبەهایە دەبێت پڕ لە پارە بێت. بە پەلەدەمی کیسەکەی کردەوە. کاتێ بینی کیسەکە پڕ لە سکەی زێڕین، وتی وای من چەند بەخت و ئیقبالم هەیە. هاوڕێکەی وتی بڵێ ئێمە چەند بەخت و ئیقبالمان هەیە، مەگەر ئێمە پێکەوە نەبووین. هاوسەفەران دەبێت لە خۆشی و ناخۆشیدا شەریک بن. مەلاوتی نەخێوانیە، من پارەکەم دۆزیوەتەوە، مافی خۆشمە هەر بۆ خۆم بێت. هێشتا مەلا قسەکەی تەواو نەکردبوو لە ناکاو دەنگێکیان بیست. دەیوت بیانگرن دزە، بیانگرن. هەردووکیان ئاوڕێکیاندایەوە کۆمەڵێکیان بینی بە دوایانەوەن یەکێ گۆڵەپاڵێکیشیان پێیە. مەلا کیسە پارەکەی تون گرتبوو، ڕەنگی لە ڕوو پەڕی بوو. بە هاوڕێکەی وت ئەگەر ئەم پارەیەم پێ ببینن بەدبەخت دەبین، وا دەزانن دزیومانە. لەم کاتەدا هاوڕێکەی بە خەمساردیەکەوە وتی مەڵێ بەدبەخت دەبین، تۆزێک بەر لە ئێستات نەتدەوت ئێمە هەر بۆیە ئێستاش بڵێ ئێمە بەدبەخت دەبن. سەرنج. ئەگەر لە بەختەوەریدا لە کەسانی تردا شەریک نەبیت، چاوەڕوانی ئەوەش مەبە لە کەسانی تر لە بەدبەختیەکاندا شەریک بین. ئەبوو بەکری شیبلی
ڕۆژێک کۆمەڵێک چوونە لای و شەبەلی و ئەو بەندە بوو. لێی پرسین ئێوە کێن؟ وتیان دۆستانی تۆ. بەردبارانی کردن هەموو هەڵاتن. وتی ئەی درۆزنان، دۆستان بە چەند و پارچە و بەردێک چۆن لە دۆستی خۆی هەڵدێت؟ دەرکەوت دۆستی خۆتانن نەک دۆستی من. لە دەردی قسەکردن و لە دەردی گوێگرتن کەسانی بێدەر نازانن چ دەردێک لە گۆڕەیە. هاودڵی و تێگەیشتن. مەلا لە کەنار ڕووبارێک دانیشتبوو، کەسێک لەو بەرەوە هاواری لێ کرد: چۆن دەتوانم لەم ڕووبارە بپەڕمەوە؟ مەلاوتی تۆ کەی پەڕیتەوە؟ خۆبینی پەیوەندی تاک بە کەسانی ترەوە دەردەخات. بە جۆرێک چیتر ئەو توانای دەرکی کەسانی تر و هەستی نزیکی و دڵسۆزی بە کەسانی دەوروبەریەوە نییە. درک نەکردنی کەسانی دیکە بەو مانایە کە ناتوانین خۆمان بخەینە جێگەی ئەوانی لە پشت چاوی ئەوانەوە دنیا بینی بکەین. ناتوانین ئاڵۆزیەکان و کێشە و گرفتەکانیان هەست پێ بکەین. کەسێک کە لە تۆ تێدەگات لە براکەت نزیکترە، چونکە نزیکترین ئەندامی خێزانەکەت و تۆ ناناسێت و بە قەدری ڕاستەقینەی تۆ نازانێت. جوبران خەلیل جوبران. بانگەشەیەکی گەرم بۆ هەڵبژاردنەکان کرا. کاندیدێک لەسەری سەکۆی دوانگەیەک ڕایگەیاند: بەڕێزان، ئەوەی کۆمەڵگەی ئێمە پێویستی پێیەتی ڕەهابوونە. لە ڕادیکالیزم، سۆسیالیزم، کۆمۆنیزم پیرەمێردێک قیت بوویەوە وتی: ببوورە بیرێکیش لە ڕۆماتیزمەکەی من بکەرەوە. لە پەیوەندی سۆزداری کۆمەڵایەتیدا خۆمان بە پووکی بەتاڵ دنیایەک لە چاوەڕوانی لە کەسانی تر نزیک دەکەینەوە. وا دەزانین لە ڕێگەی بوونەوە پەیوەندیەکانەوە سوودمەند بین. ئەو کەسانەی پەیوەندیەکەیان لەسەر بنەمای لاوازی دامەزراون و بە دوای پڕکردنی کۆپە بەتاڵەکەی خۆیانەوەن. بۆیە ناتوانن خەڵکی بناسن. ئارەزوەکانی نیازیەکان دەردەکات. ئازارەکان بیرکردنەوەکان لایەنی بەرامبەر لە بەرچاو ناگرن. کەسێک کەوتوبوویە ئاوێکەوە، پەلەقاژەی دەکرد، خەریک بوو دەخنکا، هاواری دەکرد، بەڵکو کەسێک پەیدا بێت لە خنکان ڕزگاری بکات. مەلا بەوێدا تێپەڕی و پێیوت: بۆچی هاتوو هاوار دەکەیت؟ پیاوەکە وتی: مەلەکردن نازانم. مەلاوتی: خوا لە باوکت خۆش بێت، بەخوا منیش نایزانم، هاواریش ناکەم. یەکێک کەوتوبوویە چاڵێک و هاواری کرد: ئای کۆمەک کۆمەک، کۆمەکم بکەن. مەلا بەوێدا تێپەڕی، گوێی لە دەنگی بوو، لێی چوویە پێشەوە و جوان گوێی بۆ هەڵخست. کاتێک تێگەیشت کابرا لە چاڵەکەدا دەڵێت چی سکەیەکی بۆ دەرکرد و هەڵیدایە چاڵەکە. وتی: پیاوی باش، لە ناو چاڵدا گەدایی دەکرێت سەرنج. یەکێک لە بابەتە گرنگەکان لە هاودەردی هەستی هاوبەش لەگەڵ خەڵکی لە کاتی سەرهەڵدانی کێشەکان و ناڕەحەتیەکان سەرنجدان لە بارودۆخ و حاڵی ئەوانە. لە مێژوودا هاتووە کاتی سەرهەڵدانی قەیرانی ئابووری قات و قوڕی لە فەڕەنسادا برسەتی هەڕەشەیەکی گەورەی ئامێزی لە خەڵکی دەکرد. ماری ئانتواند شاهەنشای فەڕەنسا بە تێکەڵبوون لە گرفت و کێشەکانی خەڵکی بەم جۆرە لێی پرسینەوە: قەیناکات ئەگەر خەڵکی قوتی ڕۆژانە و نانیان نییە بیخۆن، باکێک بخۆن. کەواتە درککردن بە خەڵک هەڵ و مەرجی سەخت و ناقوڵە کلکی هاوکاریەکی کاریگەرە بۆ ئەوە. فەرەیدون مشیری دەڵێت: ژیانی گەرم و گوڕ لە دڵدانێکی پێکەوە گرێدرا و هەڵدەقوڵێت. تا ئەو دڵانە لە دۆست و خاڵی بن، هەموو دڵەکان ماندوون. کچەکەی مەلا بە گریانەوە هات بۆ لای باوکی وتی: مێردەکەم زۆری لێداوم. مەلاش دارێکی هەڵگرت و دارکاریەکی باشی کردووتی: ئێستا بڕۆ بە مێردەکەت بڵێ ئەگەر ئەمجارە لە کچەکەم بداتەوە، منیش دارکاریش نەکەی دەکەمەوە سەرنج. تێنەگەیشتنی گەورە و جیاوازی قایلبوونی نێوان خۆت و خەڵکی لە یاسای زمانی لاوازیدا. تۆ، ئێوە، ئێمە، ئەوان هەیە، بەڵام لە فەرهەنگی هێز عشق تەنها یەک شتە: ئێمە. چێژەکان هەمیشە شەقلی من و ئێستای دەگرێت، شادیەکان شەقلی ئێمە و هەمیشەیی. ئادەمیزاد ئەندامی یەک پەیکەرن، پەنجەکانی دەست لە یەک جیاوازن، بەڵام ئەم جیاوازیە مانای نابەرامبەری و جودایی و یەک نەچوون نییە. ئەم پەنجانە بە شێوەیەکی گشتی دەستێک پێکدێنن. هەرچەند دەستی چەپ وەک دەستی ڕاست نییە، بەڵام هەردووکیان بەشێکی گرنگی جەستەیەکن. جەستە کۆمەڵە ئەندامێکە پێکەوە، پەیوەستە بەو مامەڵەیەکی ئۆرگانیان پێکەوە هەیە، خاوەنی چارەنووسێکیشە. بەهۆی ئەم پەیوەندیەوە پەیوەستیەوە ئەگەر دەستی چەپ زەبرێک بە دەستی ڕاست بگەێنێت، لە ڕاستیداوە زەبری بەخۆی گەیاندووە. ئەگەر هەستمان بە نائاسوودەیی و نائارامی کرد، ئەوە هۆکارەکەی ئەوەیە بە یەکتریەوە پەیوەست نین. دایکە تریزیا بە مەلایان وت: دەربارەی ئەو کەسانە چەند جارێک ژن دەهێنن شتێکمان بۆ بڵێ.
وتی پیاوێک لە ژنە کۆنەکەی 4 مناڵی هەبوو، ژنێکی هێنا ئەویش لە مێردە کۆنەکەی 3 مناڵی هەبوو. پاش ماوەیەک ئەم ژن و مێردە بوونە خاوەنی 2 مناڵ. ڕۆژێک ژنەکەی بەپەلە بانگی پیاوەکەی کرد و پیاوەکە فریاکەوە مناڵەکانی من و مناڵەکانی تۆ خەریکن مناڵەکانمان دەکوژن. بە مەلایەت کچەکەت بکێ داوە بەشوو؟ وتی کەسێکی غەریب نییە، زاوامانە. غەریبەیەک لە گۆڕێ نییە، هەموو ئەندامانی خانەوادەیەکی گەورەین. خانەوادەی گەورەی مرۆیی هەر خۆڵێک هەڵپڕژێنین بەسەری خۆماندا دەکەین. غەریبە و ئاشنا خۆی و ناخۆی و ئێمە و ئەوان پلەبەندەکانی بناغەی ترسە. بەڵام عیشق واتە ڕووچوون بۆ ئەو دیوی ئەم دابەشبوونە. عیشق واتە یەکتایی، یەکبوون، یەکدیتن، هەستی یەکسانی و هاوسەنگی، پەیوەستبوون بە هاوشێوەکانی خود. من پێم وایە تەواوی ئەو شەڕ و شۆڕانەی بە درێژایی مێژوو ڕوویان داوە هەموویان شەڕی ناوخۆیی بوون. شتێک بە ناوی جەنگی جیهانی و نێودەوڵەتیوە بوونی نییە. شەڕی براکوژیە، شەڕێک لە نێوان خانەوادەیەکی گەورەدا ڕوویداوە و ڕوو دەدات. کاتێک شاڵاو بۆ کەسانی تر دەبین نکۆلی لە یەکتایی و یەکبوونی خۆمان لە مرۆییدا دەکەین. لە ڕاستیشدا بەشێک لە خودی خۆمان دەفەوتێنین. سوزان جیڤرز. هەستی پەیوەستبوون و هاوبەست بوون کە هێزی لە دەوروبەریدا هەستی پێدەکات تەنها بە بوونەوەرە مرۆییەکان ئابڵوقەنە دراوە. هێز چاک دەزانێت کە کۆمەڵگەی مرۆیی ڕەهانییە، بەڵکو ئێمە بەشێکی گەورەتر لە سروشت و بەرهەستین. ئەو خۆی پەیوەست بە هەموو بوونەوەر دەبینێتەوە. ئەم جوانبینینەش نامەیەکی سەرۆکی سوورپێستەکاندا هاتووە کە ئاراستەی سەرکۆماری ئەوسای ئەمریکای کردووە. چۆن دەتوانرێت ئاسمان یان گەرمای سەرزەمینێک بکڕدرێت یان بفرۆشرێت؟ وێناکردنی شتێکی بەم جۆرە بۆ ئێمە مەحاڵ و نامۆیە. ئێمە خاوەنی ئەو کەش و هەوایە نین. چۆن دەتوانین ئەوانەمان لێ بکڕین؟ هەر بستێک لە خاکی ئەم سەرزەویە بۆ گەلەکەی من پیرۆزە. هەر گەڵادارێک، هەر زەویەکی ڕووتەنگیانەوەرێک کە پاکی سروشتی ڕادەگرێت، هەر دەنگێک لە ژیان و یادەوەری گەلەکەمدا بێت پیرۆزە. ئێمە بەشێکین لەم خاکە و ئەم خاکەش بەشێکە لە ئێمە و گوڵ و دار و درەخت و دەستە خوشکمانن. ئاسکەکان و ئەسپەکان و بازە بەرزەفڕەکان برامانن. هەموو بوونەوەرانی ئەم خاکە پەیوەستن بە خانەوادەی ئێمەوە. ئاوی شڵێوی ڕووبارەکان نەک تەنها ئاو، بەڵکو خوێنی با و باپیرانمانە. ئەگەر ئەم خاکەمان لێ داگیر بکەیت دەبێت ئەوەش بزانین ئێرە شوێنێکی پیرۆزە. دەبێت ئەوەش لە ڕۆڵەکانت بگەێنیت ئێرە خاکێکی پیرۆزە. هەموو بستێکی لە ئاوی ڕەوان و دەریاچەی زوڵاڵ و ئاوێنەی ڕوودا و یادەوەری و گەلەکەمە و زەمزەمەی ئاوەکەی دەنگی باوانمانە. ئێمە دەبێت فێری ئەوە بین چۆن برایانە بژین. ئەگینا دەبێت وەکو نەفامەکان نابود بین. مارتین لوترینگ. ڕووبارەکان برامانن، تێراومان دەکەن، بەلەمەکان لەسەر پشتی خۆیان دەئاوژن، ڕۆڵەکانمان تێر دەکەن. ئەگەر ئێمە خاکی خۆمان بە ئێوە بفرۆشین دەبێت هەمیشە ئەوە بزانین ڕۆڵەکانیشت فێر بکەین کە ڕووبارەکان برامانن. لەمەش بەدواوە دەبێت وەک برای خۆتان لەگەڵیان میهرەبان بن. ئێمە دەزانین پیاوانی سپی پێست ئێمە ناناسن، چونکە بەشێک لە خاکێ لە باشەکانی دیکەی جیاوازی نییە. چونکە پیاوانی سپی پێست بێگانەیەکن، شەوانە هەرچێکیان گوێت بە تاڵان دەیبەن. بۆ ئەوان بە خاک وەک برا نییە، بەڵکو دوژمنی خوێن خۆرانێتی. کاتی ئەمەشیان کرد دیارە بێ حورمەتیان بە مەزاری با و باپیرانی خۆیان کردووە. مافی خستنەوەی وەچەی خۆشیان پێشێل کردووە. ئەو بە خاکی دایک و ئاسمانی برا وەک شتێک مامەڵە دەکەن. بە کڕینیان بە تاڵان بیبەن، ڕێگەی ئێمە جیاوازە لە ڕێگەی ئێوە. دیمەنی شارەکانی ئێوە چاوی سوورپێستەکان ئازار دەدات، بەڵام پێ دەچێت بەو هۆیشەوە بێت پیاوی سوورپێست دەشتەکی و ناشارستانی بێت و لە هیچ تێنەگات. لە شاری سپی پێستەکاندا هیچ جێیەکی ئارام و بێدەنگ نابینینەوە. جێیەک بتوانی لە بەهاردا شنەی گەڵاکان ببیستێت و جێیەک بتوانی شەقەی باڵی مەلەکان ببیستیت. من دەشتەکی و ناحاڵیم و هیچ شتێک تێناگەم. هەرا و هوریای شارەکان ئازاری گوێ دەدەن. ئەگەر مرۆڤ نەتوانێت ناڵەی نیوە شەوی مەلەکردن و قڕەقڕی بۆقەکان ببیستێت، ئەو کات ژیان ستامێکی دەبێت. من کەسێکی سوورپێستم، لە هیچ ناگەم. من و خەڵکی من دەنگی گڤەی با بەسەر گەڵاکانەوە بۆنی بایەکی ئاوێتە لە ناسکی و باران و بۆنی ئەو دەرەختانم خۆش دەوێت. مرۆڤ بەبێ گیانەوەران چ بکات؟ گەر هەموو گیانداران نەمێنن، ڕۆحی مرۆڤ لە تەنیاییدا قەتیس دەبێت و بۆ هەتایی خۆی بەدەستی دێوەزمەی مەرگ دەسپێرێت. هەرچی بەسەر گیانداراندا بێت و دەم و دەستیش بەسەر مرۆڤدا دێت،
هەموو شتێک پێکەوە پەیوەستن دەبێت ڕۆڵەکانت فێر بکەیت بەسەر چڵ و چێوی باوانی ئێمەدا هەنگاو دەنێن فێریان بکەیت ئێمە خاک دایکمانە ئێمە ئەمەمان بە نەوەکانی خۆمان وتووە تاکە فاکتەری ڕاستەقینەی ژیانی کەسێک ئەمەیە بزانیت دنیای لە باو باپیرانە وەرنەگرتووە بەڵکو لە نەوەکانی خۆی بە قەرز وەرگرتووە ڕوحی وەحیچی ئۆدووبوون هەرچی بۆ خاکی ڕەوا دەبینیت بۆ نەوەکانی خاکیش بە ڕەوای ببینە مرۆڤ تەقدیر ناژەنێت خۆی ڕشتەیەکی ژەنراوی تان و پۆی ژیانە هەرچی بۆ ئەو ڕشتەیە ڕەوابێت بۆ خۆشی ڕەوایە لەمەش بە دواوە هەمومان براین ئێمە شتێک دەزانین کە لەوانەیە سپی پێستەکانیش دواتر لەمە تێبگەن ئەویش ئەمەیە خودای ئێمە هەمان خودای ئێوەیە پێدەچێت وابزان کە خاوەنی خوددا بن هەمان شێو دەتانەوێت خاوەنی خاکی ئێمە بن بەڵام ناتوان خاوەنی ئەو ئێمە بن ئەو خودای هەموو مرۆڤەکانە بەزەی و میهرەبانیەکەی بەسور پێست و سپی پێستەکان بە یەکسانی جیهان نیشتیمانی منە و هەموو گرۆی بەشەریەت هۆز جبران خەلیل جبران خۆبەزلزانی و خۆنمایی خۆبەزلزانی لە شەوێکی مانگە شەودا مەلا لە چاڵە ئاوێکدا تەماشای مانگی دەکرد کە مانگی لە ئاوەکەدا بینی بەخۆی وت هەیداد و بێداد مانگ کەوتۆتە چاڵەوە باشترە بۆ دەرهێنانی مانگ کارێک بکەم قوڵاپێکی هێنا و خستیە ئاوەکەوە وارێک کەوت نووکی قوڵاپەکە لە بەردێکی گەورە گیر بوو هەرچی هەوڵیدا دەریبێنێت نەیتوانی لە ڕاکێشانێکی زۆردا پەتەکەی پچڕا و چەند هەنگاوێک بۆ دواوە بە پشتانە بە زەویدا کەوت کاتێ مانگ لە ئاسماندا بینی بە خۆشحاڵیەوە وتی هەرچەند من کەوتم و سەر و ملم ئازاری پێگەیشت ئەمە گرنگ نییە گرنگ ئەوێ مانگم دەرهێنایەوە سەرنج کارەکانی ڕزگارکردنی ئێمە بە سەرکەوتووی دەگاتە ئاکام مەلاش بابەتی ئەم کارە سەیرانە ڕزگاری ئێمە ڕزگاری زەوی ڕزگاری جیهان کاری محاڵی زۆر کەسی خۆ بە زلزان دەبێت خۆی بۆ ڕزگاری ئەمانە ئامادە بکات ئەو لە بینینی ڕۆڵی سوپەرمانێکدا بۆ بەڕێوەبردنی دنیا چەندین پلانی ئامادە کردووە ڕۆژێک هێربەرت فۆنکەریان ڕێبەری ئۆرگسترای بەناوبانگ خۆی هەڵدایە نێو تاکسیەک و هاواری بەسەر شوفێری تەکسیەکەدا کرد بە خێرایی بکەوێتە ڕێ شوفێرەکە وتی بەرەو کوێتان ببەم فۆنکاریان وتی جیاوازی نییە بۆ هەر کوێیەک بچیت پێویستیان بە منە لاوازی دووچاری خۆبەزلزانیە هێز خۆ بە گەورە بینە منسوور ئەنە الحەقی وت و فیرعەونیش بانگەشەی خودایی دەکرد بەڵام ئەم لە کوێ و ئەو لە کوێ چۆن لاوازی دووچاری خۆبەزلزانی دەبێت ڕیشی خۆبەزلزانی لە خودی خۆبەکەمبینیدایە و بەمەش لاوازی گەشە دەکات و خۆی بە ناسنامەیەکی درۆینەوە هەڵدەواسێت ناسنامەی ساختە مەودایەکی کورتی هەیە ئەمەیە لاوازی بە خۆی دادەتاشێت بەڵام لەبەر هەر شتێک سەرەتا خۆی فریو دەدات و درۆ ساختەکەی خۆی پێش هەر کەسێک باوەڕی پێ دەکات ئەو درۆیانەی خۆمان دروستی دەکەین و هێندە دووپاتی دەکەینەوە خۆشمان بڕوای پێدێنین ڕۆژێک مەلا بە کۆڵانێکدا ڕۆیشت و مناڵی چوختی ئەو گەڕەکە ڕێگەیان پێگرت مەلا کە دەیویست لەو مناڵە چوختانە دەربازی بێت پێی وتن ئایا دەزانن لەو کۆڵانە ئەودی و فلانە ماڵ قوربانی دەبەخشێتەوە مناڵەکان لە کۆڵ مەلابوونەوە هەرکەس بۆ ماڵی خۆی گەڕایەوە قاپێکی هەڵگرت و بەرەو ئەو ماڵە گۆشتی قوربانیان دەبەخشیەوە ڕۆشتن کاتێ مناڵەکان ڕۆشتن مەلاش وەک ئەوان ڕۆشتەوە بۆ ماڵەوە قاپێکی هەڵگرت تا ئەویش گۆشتی قوربانی بێنێتەوە پیاوێک کە شاهێدی ئەمە بووتی مەلا تۆ بۆ کوێ دەچیت مەلاوتی هەموو مناڵەکان چون گۆشتی قوربانی وەرگن منیش وەکو ئەوان دەچم گۆشت دێنم خۆفریودان بەم جۆرەیە وەک کەسێک لەسەر کێشانەیەک بێت و بیەوێت خۆی بکێشێت لە حاڵێکدا وەرگی خۆی دەرپەڕاند و کاتی کاری کەسی درۆزن دێتە کۆتا لاوازی بەوەی کە درستی کردووە دڵی دەست دەکات بە لەرزین شپرزە دەبێت چونکە ساختەچێتی گەورەترین مایەی دڵخۆشبوون و فریشتەی ڕزگاری ئەو بەم هۆیش خۆفریودان دەگۆڕێت بۆ شپرزەبوون و خۆپەرستی پندێکی هیندی هەیە دەڵێت هیچ سازێک نابێتە بتپەرست بەڵام مرۆڤ خۆپەرست بتێک لە خۆی دەتاشێت و پاشان دەبێتە دیل و ئەسیری دەستەپەروەری و خۆی خۆفریودان دەبێتە هۆی مرۆڤ بۆ خۆی نەنازێت و ئەوەی شایەدی بووە بەدەستی خۆی درستی کردەوە و وجودێکی درۆینە و ساختەی هەیە هاوسەرەکەی ساشا گیتری هونەرمەندی گەورەی فەڕەنسی دەڵێت لە یەکەمین مانگی ئاشناییم بە ساشا ڕۆژێک زۆر بەجددی پێی وتم خۆشەویستم من زۆر تۆم خۆش دەوێت ئەی تۆ وتی منیش وەکو تۆ خۆمم زۆر خۆش دەوێت
لە ژیاندا دەتوانیت تەنها کەسێک بخەیتە ژێر کاریگەری خۆتەوە، ئەویش تەنها خودی تۆیە. دایکە تریزا. خۆ دەرخستن. ڕۆژێک باوکی مەلا ئامۆژگاری مەلا دەکات: کوڕم، گەر چوویتە مەجلیسێکەوە لە لای سەرەوە دانیشە، قسەی زل بکە تا لە بەرچاوی خەڵکی دانا و زیرەک و گەورە دەرکەویت. ڕۆژێک چوویە مەجلیسێکەوە، مەلا ئامۆژگاریەکەی باوکی بیرکەوتەوە. هەرکە چوویە ژوورەوە یەکسەر لای سەرەوەی گرت و وتی: فیل کەرکردن زەڕافە سەرنج. خۆ بەکەمبینی و داماوی وا دەکات مرۆڤ ببێتە کەسێکی خۆبادەر. کەسی خۆ بەکەمبین لە هەوڵی خۆدەرخستن و خۆبەفریشە دایە. تەواوی ژیان لەسەر تەوەری کێشکردنی سەرنج دەخولێتەوە. کەسی خۆدەرخەر حەز دەکات هەموو شتێک لە ژێر کاریگەری خۆیدا بێت و هەموو دەست لە کار بکێشنەوە. سەرنجی ئەوە بدەن لە کاتێکدا ئەو چەند سەعاتێک قسە دەکات، تەنانەت کەسێک چاو نەتروکێنێت گوێ بۆ قسە و پند و حکمەتەکانی بگرێت. لە سەردەمی حکومەتی کۆمۆنیستی لە رووسیا ئێمە تەنها دوو کەناڵی تەلەڤیزیۆنیمان هەبوو. کەناڵی یەکەم وتە و قسەی سەرانی حیزبی کۆمۆنیستی پەخش دەکرد و کەناڵی دووەم ئەفسەری ئاسایش کە فەرمانی پێدەکردین تەماشای کەناڵی یەکەم یەک بکەین. یاکۆڤ ئەلمیر ئەسمیرتەڤ. منێتی مەلا نوقمی گفتوگۆی یەکێک لە دۆستەکانی بوو. لە پڕ وتی: بەداخەوە بمبورە، من دەمێکە قسە دەکەم. ئێستا نۆبەی تۆیە قسە بکەیت. ڕاستی و بۆچوونتان دەربارەی من چۆنە؟ لە دەرونی هەر کەسێک خۆدەرخەر و مەغرووردا نیدایەکی ناوەکی هەیە. بەردەوام پێی دەڵێن: من گرنگترین کەسی سەرزەمینم. لاوازی دەیەوێت خۆی بە گەورە بنوێنێت و هێز بەڵگەیەکی بۆ ئەم کارە نییە. لاف لێدان. مەلا عادەتی وابوو زۆر بە خۆیدا هەڵی دەگوت. ڕۆژێک لە مەجلیسێک دانیشتە بوو وتی: من کۆشکێکم دروست کردووە، درێژیەکەی 1000 مەترە. یەکێک وتی: پانیەکەی چەندە؟ مەلا وتی: 1 مەتر. خەڵکەکە هەمووی وتی: بۆ پانیەکەی ئەوەندەیە؟ مەلا وتی: خۆ ئەو کەسە بگرێت شوێنی لە تەسک کردووینەتەوە. سەرنج. لافلێدان و زیادەڕۆیی خۆراکی کەسانی گەمژەن. هێز خاوەنی ڕاستگۆیە و لاوازی خاوەنی لافلێدانە. بێدەنگی هێز. ڕۆژێک مەلا بە بازاڕدا دەڕۆیشت و چاوی بە ئاپۆڕایەک کەوت. لە دەوری باڵندەیەکی بچووک کۆبوونەوە و دەربارەی کڕینی مشتومڕیان دەکرد. سەرنجام نرخی باڵندەکە هێندە بەرز بوویەوە تا گەشتە دەستکەی زێڕین. مەلا بەخۆی و دیارە نرخی مریشک لەم ڕۆژانەدا بەرز بۆتەوە. باڵندەیەکی بچووک دەستکە بکات باشتر وایە بڕۆمەوە قەلەمونەکەم بێنم و بیفرۆشم. ئەو بەو گەورەیەی بێگومان 50 سکە دەکات. ئەوە بوو گەڕایەوە بۆ ماڵەوە. دوای گێرە و کێشەیەکی زۆر لەگەڵ مناڵەکانی قەلەمونەکەی خستە بن هەنگڵی و هێنایە بازاڕ بۆ فرۆشتن. جانبازەکانی بازاڕ دەوری قەلەمونەکەیاندا و نرخی 12 سکەی زیویان بۆ دانا. مەلا بە تووڕەیەوە وتی: خەڵکێکی بێویژدانن. نیو سەعات پێش ئێستا باڵندەیەکی بچووک هێندەی کۆترێک نەدەبوو 10 سکەی زێڕینتان بۆ دانا. یەکێک لە دەڵاڵەکان وتی: ئەو باڵندەی تۆ دەیبینیت تووتیەکی دانسقە بوو، نەک قەلەمونێکی ئاسایی. مەلا وتی: ئەو تووتیە چ هونەرێکی هەبوو وا نرخەکەی ئەوەندە گران بوو؟ کابرا وتی: ئەو تووتیە دەتوانێت 1 سەعات وەکو مرۆڤ قسە بکات. مەلا سەیرێکی قەلەمونەکەی کرد و قەلەمونی بێچارە لە بن هەنگڵی مەلادا چوو بوویەوە خەونی شیرینی خۆی. مەلا وتی: گەر تووتیەکەی ئێوە بتوانێت ماوەی سەعاتێک قسە بکات، ئەو قەلەمونەی من دەتوانێت 2 سەعات بێدەنگ بێت و بیر بکاتەوە. سەرنج. هێز دەتوانێت بێدەنگ بێت و لاوازی دەدوێت. خۆی بادەدات. زانیاری و جێگەی بەرزی خۆی ئاشکرا دەکات. جوستۆجۆکار توێژەر بەدەستهێنەرە، بەدەست هێنەریش خوامۆشە. خواجە عەبدوڵڵای ئەنساری. ناخۆشترین کار بەلای لاوازیەوە بێدەنگیە. ئەو ناتوانێت بێدەنگ بمێنێتەوە. دەیەوێت لە هەموو کاسەیەکدا کەوچک و لە هەموو ئاشێکدا خوێ بێت. هەر باس و خواسێک بێتە ئاراوە ئەو خۆی تێ فڕێدەدات. ئەگەر لەبارەی دوورگەی لانگەرهانسەوە بدوێت، ئەویش باسی کەش و هەوایەک دەکات و هیچ زانیاریەکیش لەو بارەیەوە نییە. کەسێک لە پشت پەردەی واژە زێڕینەکاندا خۆی پەنهان بکاتە ئافرەتێک، دەچڵێ و دی و پاردەی ئارایشتی خۆی حەشار دابێت تاکو و ناشرینەکانی بشارێتەوە. جبران خەلیل جبران. مەلا و کوڕەکەی بە شەقامێکدا دەڕۆیشتن. کوڕەکەی مەلاوتی: باوکە گیان باڵندەکان چۆن دەتوانن بفڕن؟ مەلاوتی پرسیارێکی باشت کرد، بەڵام چونکە وەڵامەکەی دوور و درێژە بوەستە، با بە جوانی بۆت ڕوون بکەمەوە. کوڕەکە وتی: باوکە هەورە تریشقە چۆن دروست دەبێت؟ مەلاوتی: کوڕم، تۆ هێشتا مناڵیت، هەرچی پێ بڵێم بێسوودە، با کەمێک گەورەتر بیت لەو بارەیەوە پێکەوە قسە دەکەین. کوڕەکەی وتی: باوکە هەورەکان چۆن بە ئاسماندا دێن و دەچن؟ مەلاوتی: بەخوا ئێستا لەسەر زمانم بوو کەچی بیرم چوویەوە.
دوای ئەوەی گەشتنە جێی خۆیان و کوڕەکەوتی ببوورە باوکە گیان کاتێکی زۆرم لێگرتیت بە پرسیارەکانم مەلاوتی کوڕی خۆم ئەوە چ قسەیەکە تۆ ئەگەر پرسیار نەکەیت چۆن فێر دەبیت سەرنج لەوتنی هەڵام کرد بمبوورە ناتوانم مەترسم ئەوانەی بۆ فێربوون هەوڵێک نادەن هەرگیز نابێت لە کۆڕی دانایاندا دەم بکەنەوە زۆر گمهێر مەلاو کۆمەڵێک لە هاوشاریەکانی سەفەریان کرد شەو داهاتوو هەموویان لە دەوری ئاگرێ کۆبوونەوە هەر کەسە و باسێکی دەکرد باسەکەشیان زیاتر لەبارەی حشتر بوو باسی هێز و توانە و بەرگە و گرتن و گێڕایەلی ئەو ئاژەڵەیان دەکرد یەکێک لە کاروانیەکە وتی وەرن با بەنووسینیان بە وێنە کێشان ئەم ئاژەڵە بەرزە بنرخێنین و ئەو لە کاتێکدا ئەم قسانەی دەکرد کاغەزێکی هەڵگرت و بەرەو چادرێک چوو کە ڕۆشناییەکی تیا بوو پاش چەند خولەکێک لە چادرەکە هاتە دەرەوە و کارەکەی خۆی نیشانی هاوڕێکانیدا ئەو وێنەی وشترێکی کێشا بوو لە حاڵەتی هەستاندا بوو هێندە بە جوانی وێنە کێشرا بوو وایان دەزانی ڕاستیە پاشان کەسێکی دیکە چوویە چادرەکە و زوو هاتە دەرەوە و باسێکی کورتی لەبارەی وشترەوە نووسی بوو کەسی سێم شعرێکی ڕەوان و جوانی بە باڵای وشتردا هەڵدا بوو سەرنجام نۆبەی مەلا هات و کە بچێتە ئەو چادرەوە داوای لە هاوڕێکانی کرد بۆ ماوەیەک لێی دوور بکەونەوە چەند سەعاتێک دواتر ئاگرەکە تەواو خامۆش بوو هاوڕێکانی لە چاوەڕوانیدا خەوتن بۆ ڕۆژی دواتر هەمویان چاوەڕوانی مەلا بوون ڕۆژی دووەم سێمیان بە بێهودەیی بەسەر برد سەرنجام لە ڕۆژی پێنجەمدا سەری چادریان لادا مەلایان بە ڕوخسارێکی شەکەت و ڕیش هاتوو هەنگاوی سستەوە بینی کتێبێکی شڕ و هەڵوەشاوی پڕ کردبوویەوە بینیان لە بەرگەکەی نووسرا بوو وشتر کامڵە و بێکەم و کورتی دەبێت چۆن بێت سەرنجام بانگەشەی خۆ بە گەورەبینی جاری وا هەیە دەگاتە پلەیەک ڕێ بەخۆی دەدات ڕەخنە لە دنیا و پەروەرێنەکەی بگرێت و پلانیشی بۆ دادەنێت گەر وەک یەزدان دەسەڵاتم ئەبوو چەرخی گەردوونم زوو هەڵگرتە بوو سەر لە نوێ ڕەنگی ڕەنگم ڕێژا ئازادی بە کامی دڵ بگەن هەموو خەیام ڕۆژێک مەلا لە بن دارگوێزێک ڕاکشا بوو لە بەرخۆیەوە وتی چ حیکمەتێکە خودا لەم دارە گەورەیە ئەم گوێزە بچووکەی دروست کردووە کەچی لەو بنە تەرزە بچووکە شووتی و کاڵەکی دروست کردووە باشتر وایە دارێک بەم گەورەیە میوەی وەکو شووتی بگرتبایە لەم بیر و خەیاڵەدا لە پڕ گوێزێک کەوتە خوارەوە کێشای بەسەریدا وتی خودایە گیان سوپاس بۆ تۆ بەری ئەم دارت بەو بچووکیە دروست کردووە ئەگینا ئێستا سرم دەشکا قەلاڕەشەکە و تووتی هەردووکیان بە ڕەشی و ناشرینی دروست کرابوون تووتی شکایەتی کرد و خوداوەندی ئەوی چۆن جوان کرد بەڵام قەلاڕەشەکەوتی هەرچی لای دۆستەوە بێت چاکە سەرنجام ئەوە دەرچوو کە دەبینێت تووتی هەمیشە لە قەفەسدایە و قەلاڕەشیش هەمیشە ئازادە هۆکاری ئەوەی کۆمەڵێکی گەورە دەردەکەون و ئەمەیە کەسانی بچووکیان لە دەوری کۆبوونەتەوە گەمژەیی ڕۆژێک حاکم لە کۆڕێکدا بۆ هەڵسەنگاندنی ژیری ئەوانەی لە دەوری بوون مەتەڵێکی لێداهێنان ئەو بە تەباشیرێک لەسەر تەختەڕەشەکە هێڵێکی بۆ کێشان و داوای لە ڕاوێژکارەکانی کرد بێ ئەوەی دەستکاری ئەو هێڵە بکەن کورتی بکەنەوە کەس نەیدەزانی چۆن بەبێ دەستکاریکردنی ئەو هێڵە بچووکی بکەنەوە مەلا لەو کۆڕەدا ئامادە بووتی ئامادەم ئەم مەتەڵە هەڵبێنم هەستا و هێڵێکی درێژتری کێشە بێ ئەوەی دەست لە هێڵ یەکەم بدرێت و بچووک بوویەوە سەرنج دوو جۆرە ڕووپۆشکردنی عیزەتی نەفس هەیە یەکەم خۆ دەرخستن و غرور دووەم بچووکردنەوە و سەرزەنشتی خەڵکی یان دەبێت خۆ بە گەورە نیشان بدەین یان خەڵک بە بچووک سیر بکەین هاتنەکایی لاوازی بەرامبەر بە دەرکەوتنی نەفامی سەرزەنشت و ڕەخنەی بێویژدانیە یان هەر جۆرە هەڵبەسراوێک یان سوکایەتیەک ڕەشبینیەک هەڵەنجراوی لاوازی و زەبوونیە خراپترین مرۆڤەکان کەسانێکن تەنها بەدیتنی کەم و کورتی و عەیبی کەسانی تر گرنگی دەدەن وەک مێش تەنها بەسەر برینەوە دەنیشنەوە مەلا دەیویست ژنەکەی خۆی تەلاق بدات پێیان وت ژنەکەت چ عەیبێکی هەیە وتی ئایا کەس عەیبی ژنی خۆی دەڵێت دوای ئەوەی ژنەکەی تەلاق دەدات لێی دەپرسن ژنەکەی پێشوو چ عەیبێکی هەبوو وتی ئایا کەس عەیبی ژنی خەڵکی باز دەکات مرۆڤ ئەوەی لەبارەی خەڵکیەوە دەیڵێت باشتر تێدەکات لەوەی لەبارەی خۆیەوە دەیڵێت پاشایەک بەدەست و پەیوەندەکانی خۆی وت گەر کەسێکتان بینی عەیب و کەم و کورتیەکی هەبوو دەبێت ئەو کەسە دەرهەمێک بدات حەقی ئەو عەیبەی کە هەیەتی یەکێک لە پاسەوانەکان پیاوێکی ڕەش و ڕووتی بینی وتی دەبێت بە پێی فرمانی پاشا درهەمێک بدەیت پیاوەکە وتی چاچا بۆ دەبێت بیدەم وتی دەبێت ئەم جارە 2 دەرهەم بدەیت چونکە تۆ زمانت لەنگە پاسان شاڵاوی برد و یەخەی کابرای گرت و دەرکەوت کابرا شەلە پاسەوان وتی ئەم جارە دەبێت 3 دەرهەم بدەیت چونکە تۆ شەلیت
لەم گێرە و کێشەیەدا کڵاو لەسەری کابرا کەوتە خوارە و دەرکەوت کە چەڵە. پاسەوان داوای 4 دەرهەمی لێکرد. سەرگروبان هات بەدەم کێشەکەیانەوە. پاسەوانەکە پێیوت لەجێی خۆت نەجوڵیت، تۆ گەوهەرێکی گرانیت، چونکە بە هەردوو لایدا دەشەلی. هەندێک لە دۆزینەوەی عەیب و کەم و کورتی خەڵکیدا هێندە شێلگیرن، وەک بڵێ بە دوای گەوهەری ئەنتیکیدا دەگەڕێن و یان بۆ هەر عەیبێک لە خەڵکی دەدۆزنەوە خەڵاتێک بەدەستدێنن. هێز داپۆشەری عەیب و کەم و کورتیانە. هێز نیوەی پڕ و لاوازی نیوەی بەتاڵی کەسایەتی کەسەکان بەدی دەکات. هێز حورمەتی خەڵکی دەگرێت، هەموو کەسێکی خۆش دەوێت. دەوێت خەڵکی بەشان و شەوکەتی خۆیاندا بنازن و بەڵام لاوازی بە دوای عەیب و دارمان و سوکایەتی خەڵکیدا دەگەڕێت، چونکە خۆی پەیوەستە پێیانەوە. ڕەخنەگرتن مەلا بۆ گۆڕینی بارودۆخی ژیانی خۆی قاوەخانەیەکی گەورەی بە ناوی قاوەخانەی ئەستێرەی زیوین لە شەقامێکی قەرەباڵغی ڕێگەی زۆرێک لە گەشتیار و ڕێبواران کردەوە. هەوڵیدا شوێنێکی ئارام و خزمەتگوزاریەکی چاک و نرخێکی گونجاو پێشکەش بکات. مشتریەکی زۆری ڕاکێشت، بەڵام بەو پەڕینا باوەڕیەوە هیچ کەسێک ڕووی تێنەکرد. مەلا بەو پەڕینا ئومێدیەوە چوویە لای کوێخا و گوندێک و ڕاوێژی پێکرد. کوێخا دوای دانانی چەند مەرجێک وتی من ڕێگە چارەیەکی باشت بۆ دادەنم، دەبێت نێوی قاوەخانەکە بگۆڕیت بۆ قاوەخانەی 5 ڕەنگ، پاشان 6 زەنگ و لەولاترەوە هەڵواسیت. مەلا بە سەرسامیەوەتی 6 زەنگ ئەمە کارە دەتوانێت چی بکات؟ کوێخاوتی تاقی بکەرەوە ئەنجامیشی دەبینیت. مەلا بە ناومێدیەوە ڕەش بینیەوە دەست بەکار بوو. ئەوە بوو هەر کەسێک بەوێدا تێدەپەڕی سەرنجی ئەو هەڵەیەی دەدا وای دەزانی تەنها خۆی هەستی پێکردەوە کەسی تر پێی نەزانیوە. بۆ باسکردنی دەچوویەوە قاوەخانەکە و دوای چوونە ژوورەوە دەکەوتە ژێر کاریگەری ئەو کەش و هەوە ئارامەوە. ئەمەش ئەو فرسەتە زێڕی نەبوو کە مەلا چاوەڕوانی دەکرد. سەرنج هەمومان هەلگری عەیبی خۆمانین، بۆچیتانە لە عەیبی خەڵکی بدەین؟ دیلکارنگی لە کتێبی هاوبیر و ڕاکردنی خەڵکیدا ئەم بابەتەی بە نایابی خستۆتە ڕوو. لە ئێوارەخوانێکدا ئامادەی میوانداریەک بووم. لە ناو بڕی نان خواردنەکەدا ئەو پیاوەی لە تەکمەوە دانیشتبوو نوکتەیەکی گێڕایەوە زۆر مکوڕی لە بنەمای نوکتەکە کرد. خوایەک هەیە لە کەم و کورتیەکانی ئێمەدا مەبەستی کۆتایی دەخاتە ڕوو. هەر کەس مافی خۆیەتی وابزانە شتێک ئەو دەیڵێت و حەقیقەتە. هەم مافی ئەوەشی هەیە وابزانێت ئەو کەسەی، هەرگیز مافی ئەوەی نییە ئەم جۆرە بیرکردنەوەی هەبێت. ڕاویەکە سوور بوو لەسەر ئەوەی ئەم نەقڵ و قەولە لە ئینجیلدا هاتووە و لە هەڵەدا بوو. من ئەمەم بە چاکی دەمزانی و بچووکترین گومانیشم نەبوو، بەڵام لێرەدا بە یەکجاری هەستی گرنگ بوون و خۆ بە باشنیشاندان لە مندا کینگڵی خواردە بوو. بێ ئەوەی هیچ کەسێک داوام لێ بکات خۆم کرد بە کوێخای ڕاستکردنەوەی قسەکانی ئەو بەجێ هەڵوێستی بەرگری لە خۆکردنی نوان. ها چیت وت؟ ئەمە لە وتەکانی شکسپیرە، هەرگیز شتی وا نابێت. سەیرە ئەم نەقلە لە ئینجیلدا هاتووە. هیچ شتێک لە دنیادا وەکو ڕاستکردنەوەی هەڵەی خەڵکی ناخی ئێمە تێراو ناکات. بۆیە بڕیارمدا لە فرانک گامونەی هاوڕێم کە تەمەنێکی لە متاڵا و خوێندنەوەی شکسپیردا بەسەر بردبوو پرسیاری لێ بکەم. ئەو بە وردی گوێی گرتبوو. پاشان لەژێر مێزەکەەوە پێیەکی نابە پێمدا وتی دیلکارنگی ئەڵەی هەڵە دەکەیت، ئەم بە ڕێزە ڕاست دەکات، ئەمە قەولە لە ئینجیلدا هاتووە. لە کۆتایی شەودا کە بەرەو ماڵ دەگەڕاینەوە بەڕێز گامونەم وت تۆ چۆن دەزانی نەقلی ئەم قەولە شکسپیرە؟ وتی هەڵبەت دەزانم لە هاملیت پەردەی 5 نمایشی دووەم، بەڵام لە دیلی خۆشەویستی ئەمەیان بۆ میوانی بام کردبوو چۆن دەبێت بەرپەرچی هەڵەی ئەو پیاوە بدەینەوە، هەمیشە لە ململانەی بێهودە دوورە پەرێز بە. ئەم پیاوانەیەکی وای پێدام هەرگیز بیرم ناچێتەوە. لە هەر ململانەیەکدا خۆت بە براوە بزانیت هێشتا هەر دۆڕاویت، چونکە هەستی کەسی بەرامبەر بریندار بۆ غیرورت ڕوشاندووە. پێدەچێت ئێوە لەسەر حەق بن و گیانی خۆتانی لە پێناو بەخت بکەن، بەڵام ئەگەر کارتان سەلماننی حەقانیەتی خودە، هەموو خەڵکیشتان بە گۆڕینی مەودای بیر و باوەڕی کەسی بەرامبەر ئەوە دڵنیابن کارەکەتان هێندەی ئەو بێهودەیەکە لەسەر عەق نەبن. دیلکارنگی دڵنزمی تکایە ڕێگەی گەیشتنە بە کەماڵ وەک سوارێک کە دەگاتە مەنزڵ پیادە بێت. سائیبی تەبرێزی دڵنزمی مەلا ئیدعای پێغەمبەری دەکرد. لێیان پرسی ئایا موعجیزەیەکت هەیە؟ وتی ئەی چۆن؟ ئەو دارە لەژێر فەرمانی مندایە، گەر فەرمانی پێ بکەم دێت بۆلام. وتیان زۆر باشە، ئەومان بۆ بکە. مەلا بەدەنگی بەرز وتی ئەی درەخت بەرەو لای من وەرە، بەڵام درەختەکە لە جێی خۆی نەجوولا. بە مەلایان وت تۆ بە فەرمانی من دەجوولێت ئەی کوا؟
مەلاوتی هیچ یەکێک لە ئەولیا و پیاوچاکان تەکەبوریان نەبوو. منیش تەکەبورم نییە، ئەو نایەت من بۆ لای ئەو دەچم. سەرنج لاوازی ناتوانێت لە خۆ بەدوور بێت، چونکە دڵنزمی و لە خۆبوردووی کارێکی گەورە و ساختەیە کە تەنها لە توانای هێزدایە لە خۆبەدووری و ترۆپکی هێزە. جۆرجی یەکەم دەڵێت تەواوی گیانداران یەکسانن، بەڵام هەندێک لە گیانداران یەکسانترن. بە لە خۆبوردن گەورە دەبیت، بە تەکەبور زەلیل دەبیت. سەنای غزنوی. شەوێک عومەری کوڕی عەبدولعەزیز میوانێکی دەبێت، خۆی سەرگەرمی نووسین دەبێت، چرای حوجرەکەی خەریکە دەکوژێتەوە. لە بێ نەوتیدا میوانەکە دەڵێت من هەڵدەستم و نەوتی دەکەمە چراکە. عومەر دەفەرموێت پیاوەتی نییە، خانەخوێ ئیش بە میوانەکەی بکات. میوانەکە دەڵێت کەواتە مۆڵەت بدە با غوڵامەکەت لە خەو بێدار بکەمەوە. عومەر دەڵێت ئێستا خەوتووە. پاشان خۆی هەستا و نەوتی کردە چراکە. میوان وتی ئەی ئەمیر، بۆچی خۆت ئەو زەحمەتت کێشا؟ عومەر وتی کاتێک ڕۆشتم عومەر بووم، کاتێک گەڕانەوەشم هەر عومەرم، خۆ هیچم لێکم نەبووتەوە. لە خۆبوردن و خۆبەزلزانی عاریفان دەڵێن ئیبن جەلا لە خۆبوردن شکر و عەزەمەتە. ئەبوو سولەیمانی دارانی دەڵێ لە خۆبوردن ئەمەیە لە کاری خۆتدا هیچ عوجەب و خۆویستیەک نەهێنیتە گۆڕێ. ئەحمەد ئەنتاکی دەڵێ گەورەترین لە خۆبوردن ئەمەیە کیبر و قین لە خۆتدا بمرێنیت. حەمدون قیساری هەر کەسێک وابزانێت نەفسی خۆی لە نەفسی فیرعەون باشترا، ئەوە کیبری خۆی دەربڕیوە. زەنونی میسری دەڵێ کەس بەکەم مەزانە ئەگەرچی موشریکیش بێت. فەزیل عەیاز دەڵێ حەق تەعالا وەحی بۆ کێوەکان کرد، من لەسەر یەکێک لە ئێوە لەگەڵ پێغەمبەراندا دێمە گۆ. هەموو کێوەکان بە خۆیان نازین و تەکەبوریان کرد، تەنها کێوی تووری سینا نەبێت کە سەری دانەوەند بێگومان شەرەف و کەرامەتەکە ئەو مسۆگەری کرد. مەنسووری کوڕی عەمار دەڵێت جوانترین پۆشاکی بەندە لە خۆبوردن و خۆبەکەمزانیە، هەتا کەوان چەماوەتر بێت دوورتر تیر دەهاوێژێت. بزنەکەی مەلا چوو بوویە سەر بەرزاییەک و گورگێک بەوێدا تێپەڕی. بزنەکە ئەوی بە دوژمنی خۆی دەزانی. گورگەکە وتی تۆ منت بە دوژمندا نەناوە، بەڵکو ئەو شوێنەی بەرزەی تۆ لە خۆی گرتووە منی کردۆتە دوژمن. هێزی دەرەکی و ناوەکی. ژیانی گاندی زۆرێک لە کەڵە پیاوانی مێژوو کەسانی وەک هیتلەر، مۆسۆلینی، ستالین، پینوشە، فڕانکۆ بە پشتبەستن بە هێزی ناوەکی توانیویانە دەمامک بدەن بەسەر ترس و کەم و کورتیەکاندا. لە سنووری باکووری ڕۆژئاوای هیند نێوان ئەو شاخ و کێوانەی سەریان لە ئاسمان توند کردبوو. ڕێبەرێک بە ناوی عەبدولقادرخان ڕێبەرایەتی ئەو کۆمەڵگەیەی دەکرد کە یاساکەیان چاو بە چاودان بەدان بوو. پاتانەکان خەڵکێکی بێباک و کەسانێکی چاونەترس و شەڕانگێز بوون. کاتێک گاندی بڕیاریدا بچێت بۆ سنووری باکوور، هەموو خەڵکی هیندستان پەرێشانی سەلامەتی ئەو بوون. دۆستەکانی پێیان وت ئەوانە خەڵکێکی ناحاڵی و شەڕانگێزن و دیداری ئەوان چ سوودێکی هەیە، ئەوان تەنها شتێک بیزانن شەڕکردنە. گاندی وتی منیش جەنگاوەرم، دەمەوێت فێریان بکەم چۆن بێترسود و دڵی بجەنگن. ئەو کەسە چەک بە شانانە بە خولیایەکی زۆرەوە لە دەوری ئەم پیاوە جەستە بچووکە گرت بوونەوە و تا بزانن چی دەڵێن. گاندی بە تامەزرەیەوە لێی پرسین ئایا دەترسن؟ گەر ناترسن ئەی بۆچی چەکتان هەڵگرتووە؟ چەکدارەکان مات و حەیران و واقبوو بوون. تا ئەو کاتە هیچ کەس نەیوێرا بوو لەو جۆرە قسەیە بدات بە گوێیاندا. گاندی بەردەوام بوو من هیچ ترسێک لە دڵم دانیە و هەر بۆیە چەکداریش نیم. عەبدولقادرخان چەکەکەی دانا و خوێن کەوتەکانیشی بە دوایدا بوونە دڵێرترین پەیڕەوانی ڕێگەی عشق. ئەو ڕێگەی عشقەی کە گاندی ڕێگەی بۆ خۆش کردبوون. هێزێک کە هەڵقوڵاوی کۆمەڵێک بێت مای شادمانی کەسانی مەزن. دڵ ئەوانەی ڕوحیان دلێرە تەنها لە نەفسی تێکۆشان چێژ دەبینن. پایە پەرستی. لە سەردەمی مەنسوور خەلیفەی عەباسی عەمار ئیبن حەمزە یەکێک بوو لە پیاوە دەسەڵاتدارەکان. پلە و پایەیەکی باڵای لای خەلیفە هەبوو. ڕۆژێک کە مەنسوور لە سەرتەختی حکم پاڵیدا بوو، حەماریش لە پلەی باڵای خۆیدا بوو. لە پڕ کەسێک لە ئامادەبووان هەستا وتی ئەی خەلیفە من ستەم لێکراوم. مەنسوور پرسی کێ ستەمی لێکردووی؟ کەسەکە وەڵامی دایە عەمار ستەمی لێکردووم، مڵکی لێ زەوت کردوم. مەنسوور ڕووی کردە عەمار وتی هەستە و لە تەنیشت سکاڵاکارەوە بوەستە تا لە نێوان هەردووکتاندا دادوەری بکەم. عەمار وەڵامی دایەوە ئەم کەسە ناتوانێت سکاڵام لەسەر بکات. ئەگەر ئەو خاوەنی مڵکە هیچ ڕەخنەیەکم لەسەری نییە، ئەگەر منیش خاوەن مڵکم ئەوە پێشکەشی ئەوم کرد، چونکە ئەم شوێنەی خەلیفە بە منی ڕەوابینیوە ئامادە نیم هەستم بۆ
پارچەیەک زەوی ئەم پلە و پایە بەرزە بەجێ بێڵم. پیاو بە پلە و پایە گەورە نابێت. هێز شایستەی بەو شوێنانە دەبەخشێت کە پاڵیان پێوە دەدرێت. لاوازی شایستەی خۆی لە ناو نیشان و پلە و پایە دەوێت کە پاڵیان پێوە دەدرێت. دەگەێڕنەوە ئەسکەندەر یەکێک لە گەورە پیاوەکانی خۆی لە پۆستەکەی دەکێشێتەوە و دەیخاتە نزمترین پۆستی وڵاتەوە. ڕۆژێک پیاوەکە دێتە کۆشک. ئەسکەندەر پێی دەڵێت هەستت چۆنە بەرامبەر بە پۆست و پلە و پایەکەت؟ پیاوەکە دەڵێت پاشا تەمەن درێژ بێت، پیاو بە پلە و پایەش کۆمەند نابێت، بەڵکو پلە و پایە بە پیاوەش کۆمەندە. ئەسکەندەر ئەم قسەیە گەلێک خۆشحاڵ دەبێت و هەر بۆیە دەیگەێنێتە گەورەترین پۆستی باڵا. ئەوانەی لاوازن هەڕەشە دەکەن و ئەوانەی لاوازترن گوێ بۆ ئەو هەڕەشەیە دەدەن. کاتی پەڕینەوە لە لیتاو چڵپاوەکە هەڕەشە لە مرۆڤ دەکات. ئەوەی خۆی دەدات بەدەستەوە لەو چڵپاوە پیسترە. نادر ئیبراهیمی. ترس و بیم. مەلا چوویە گوندێکەوە بینی چەند کەسێک دانیشتون. وتی بەپەلە خواردنم بۆ بێنن. ئەگەینا چ بەڵایەکم بەسەر گوندی سەرودا هێنا بەسەر ئێوەش دەیهێنم. گوندیە ساویلکەکان خواردنیان بۆ هێنا. کاتێ تێری خوارد بە ترس و لەرزەوە لێیان پرسی نۆشی گیانت بێت، ئێستا پێمان بڵێ چیت بۆ گوندی سەرو کرد؟ وتی داوای خواردنم کرد بۆیان نەهێنم، ناچار بووم بێم بۆ گوندەکەی ئێوە. ئێوەش ئەگەر خواردنتان پێ نەدابایەما دەچوومە گوندێکی دیکە. سەرنج. لاوازی ترسنۆکە. ئەم هەرەسانیە بە لۆبۆتەی هەڕەشە و زبریدا بەکار دەبات و دەی دەڕبڕێت. خۆی بە ناچار دەبینێت بۆ زاڵبوون بەسەر کەسانی تردا. لە چەکی زۆر و هەڕەشەکردن و کەڵک وەردەگرێت. کاتێک مۆسۆلینی لە ترۆپکی هێز و دەسەڵاتدا بوو، شەوێک ناچار بوو لە شارۆچکەیەکی بچووکدا بمێنێتەوە، چونکە ئۆتۆمبیلەکەی لە کار کەوتبوو. بۆ ئەوەی چەند سەعاتێک خۆی خەریک بات بە جۆرێکی نەناسرا و خۆی گۆڕی و چوو بۆ سینەما. کاتێک وێنەی لەسەر شاشە سینەماکە دەرکەوت، بینەران هەموویان هەستانە سەر پێ و تەنها ئەوە نەبێت دانیشتبوو بەڕێوەبەری سینەما کە بەم حاڵەوە ئەم کەسەی بینی لێی هاتە پێشەوە و دەستی خستە سەر شانەکانی و بە هێواشی پێیوت ئێمەش هەموومان هاوبیر و ڕای تۆین کە نابێت لەبەر خاوەنی ئەم وێنەیە هەستینە سەر پێ، بەڵام باشترە وەک هەموو بینەران تۆش هەستیت و چونکە پێدەچێت بەدەستی سیقڕەکانی مۆسۆلینی تووشی بەڵایەک ببیت. سیاسەتمەدار و دیکتاتۆری ئیتاڵی دامەزرێنەر و ڕێبەری حیزبی فاشیست لە ساڵی 1922 دەسەڵاتی گرتە دەست و لە جەنگی دووەمی جیهانیدا دوای شاڵاوی هاوپەیمانەکان و بۆ ئیتاڵیا لەگەڵ هیتلەر یەکیان گرت. مۆسۆلینی حکومەتێکی لە باکووری وڵات پێک هێنا، بەڵام لە ساڵی 1943 زاینی دەستگیر کرا و پاش ماوەیەک لە سێدارە درا. لەو جوغزەی لاوازی داماوی باڵا دەستە ئێمەی شاهد حاڵی ترس و لەرز، جوڕخانی بوون، بەدگومانی، نورداربوون و تاساندن ڕوحێکی خۆ بەزلزان دەبین. تاوای لێدێت ئەم جوغزە ماڵ ئیدارە کۆمەڵگە دەشێوێت بە باوان و ڕۆڵەکانیان بە هەڕەشە و وریایان دەکەنەوە. ڕۆڵەکان باوک و دایکیان لە ماڵوە دەردەنێن، عاشقان لێکدا دەبڕێن. ئەو کەسەی لە بەردەمتدا بترسێت لە پاشەملە نەفرەت لێ دەکات. کۆنفۆسیۆس بە دامێنی چیایەکدا دەڕۆیشت، ژنێکی بینی لەسەر گۆڕێک دانیشت و شین و زاری دەکات. بەرەو ژنەکە ڕۆشت، پاشان شاگردەکەی تیسلۆ نارد بۆ لای تا قسەی لەگەڵ بکات. تیسلۆ بە ژنەکەی وت ئەم گریان و زاریە تۆ لە گریانی کەسێک دەزێت خەم و پەژارەیەکی زۆری هەبێت. ژنەکە لە وەڵام داوتی هەروایە، جارێک باوکی مێردەکەم لێرەدا پڵنگ لێیدا و کوشتی، مێردەکەشم هەروە، کوڕەکەشم هەر بەو دەردە چوو. کۆنفۆسیۆس لێی چووە پێشەوە وتی ئەی تۆ لێرە چی دەکەیت، بۆ ناڕێت؟ ژنەکە لە وەڵام داوتی لێرە ستەمگەری فەرمانڕەوا نییە. پاشان مامۆستا وتی ڕۆڵەکان ئەمە لە بیر نەکەن، حکومەتی ستەمکار لە پڵنگ ترسناکتر نییە. تەنانەت ئەو کاتەی کەسانێک داواتان لێ دەکەن عیبەکانیان بۆ ئاشکرا بکەن، چاوەڕوانی وەسف و پیا هەڵگوتن دەکەن. سامریست موئام. بەرگەنەگرتنی ڕەخنە. ڕۆژێک حاکمێک شعرێکی بۆ مەلا نەسڕەدین وت. مەلاوتی شعرێکی لاواز بوو. حاکم زۆر دڵگران بوو. دەست بەجێ فەرمانی دا مەلات لە تەویلەی وڵاغدا ببەستنەوە، شەو و ڕۆژ برسی و تینووی بکەن. بۆ ڕۆژی دواتر حاکم ناردی بە شوێن مەلادا، شعرێکی دیکەی خوێندەوە. پاشان بیرروڕای مەلای پرسی. مەلا بێ ئەوەی متقەیەک بکات لە مەجلیسەکەی بەجێهێشت و حاکم ئەم جارە لۆمەی مەلای کرد و وتی بۆ کوێ دەڕۆیت؟ مەلا لە وەڵام داوتی بۆ تەویلەکە. سەرنج. کەسی خۆسەپێن و گەمژە لە ڕەخنەگرتن و بێزارە، بە هیچ جۆرێک سەرپێچی و بیرروڕای دژ بەخۆی وەرناگرێت. لە گوڵ ناسکتر هیچی پێناوترێت، هەرچی پێبووترێت خێرا لە دڵی دەگرێت. من ڕەخنەگرتن لە لاوازی بە پێخستنە سەر مینێک دەتوێنم.
تەنها بەسە بۆ لاوازی بڵێن پشتی چاوت برۆیە ئەو هێندە لە ڕقوقینەدا دەتەقێتەوە وەک ئەوەی گیانیت کێشا بێت یان گەورەترین درۆی دنیات داوەتە پاڵی ڕۆژێک ئاغایەک دەچێت بۆ گوندێک خەڵکی گوند لێی کۆ دەبنەوە ئاغا پێیان دەڵێت خەڵکی نەچیتان دەوێت حەسەن وتی ئاغا ئاو کوا نان کوا زەوی کوا دەوا کوا ئاغا وتی ئافەرین کوڕی خۆم فەرمان دەدەم هەموو ئامادە بکەیت بۆ ساڵی ئایندە ئاغا ڕۆشتەوە بۆ هەمان گوند و خەڵکی لێی کۆبوونەوە ئاغا وتی خەڵکی نەچیتان دەوێت کەس هیچ قسەیەکی نەکرد هەموویان بێدەنگ و واق بووبوون لەپڕ کەسێک لە ئاپۆڕاکە بەرز بوویە وتی ئاغا نان کوا ئاو کوا زەوی کوا دەوا کوا ڕاستی ئاغا ئەرێ حەسەن کوا لە ناوچەی لاوازی هیچ دەنگێکی دژ و پێچەوانە نابیسترێت کەش بە تەواوی تاکڕە و تاک دەنگە هەر سزایەکی پێچەوانە بە خێرایی خامۆش دەبێت هیچ کەس مافی دەربڕینی بیر و ڕاو بۆچوونی نییە لە مەلایان پرسی بۆچی سەرباری ئەوە هیچ شارەزایەکت لە نیشانەی شکێنی و تیر ئەندازیدا نییە هەمیشە هەر تیرێک دەهاوێژیت ئامانجێک دەپێکیت مەلاوتی زۆر ئاسانە یەکەم جار تیرەکە دەهاوێژم پاشان دەچم بازنەیەک بە دەوریدا دەکێشم لە ڕاستیدا هەر کارێک ئەنجامی دەدەین مەرج نییە تەواو بێت بەڵام کەسی سەرەڕۆ دەبێت دەری خات بەدەر لە هەر ناتەواوی کەم و کورتێک هەرچیەک ئەنجام دەدەیت بێشک و ڕاستی و درستە ئەو لە جیاتی ڕاستکردنەوەی هەڵەکانی کات و توانایەکی فرەخت بەخەرج دەدات تا بیسەلمێنێت ئەوەی کردوویەتی سەرچاوی حەقیقەتە و چونکە خۆی بە پێوەری ڕاستەقینەکان دەزانێت هەمیشە حەق بە بێکەسی و سەرەڕۆیی واتە لە زیاتی ئەوەی خۆی لەگەڵ حەقیقەتدا بگونجێت حەق لەگەڵ خۆیدا دەگونجێنێت لە هەلومەد مەرجێکی ئاواشدا زەمینە بۆ مەرایی پیا هەڵگوتن و دەڕەخسێت لە حاڵێکدا لە ناو چەور و ڕووبەر و دەسەڵات هێزدا ئازادیەکی ڕەها بوونی هەیە لەم ناوچەیەدا پەیوەندیەکان نەک هەر لەسەر بنەمای ڕۆحی و قەدر زانی و بێت بەڵکو لەسەر بنەمای ترسە بۆم سۆگەرکردنی شورایەکی ئارام یان بەدەستهێنانی مەقام و پلە و پایە بە زماننووسی پیا هەڵگوتن بێنە گۆڵ لە دەربڕینی هەر جۆرە ئیرادەیەک بەندەیی خۆ بردنە پێش درێغی نەکات مەرامیکردن بە ترۆپکی دوورەپەر هێزبوون لە ڕاستەقینە دەزانم چونکە کەسی زمانلووس ڕاستیەکان نەک وەک خۆی بەڵکو پێچەوانە دەکاتەوە کاتێک مامۆستاکەی لوی چواردەیەم کە لە سەردەمی مناڵیدا دەرسی کیمیایی پێدەوت بەم جۆرە لە حزوری جەنابتاندا ئۆکسجین و هایدرۆجین شانازی دەکەن کە لە حزوری مبارەکتاندا یەک بگرن و ئاو پێک بێنن مەدحی شاعیرانە کەسێک مەدحت بکات بە شتێک لە تۆدا نەبێت ڕخنەی لێ بگرە چونکە زەمێکی تۆ دەکات بە شتێک لە تۆدا بوونی نییە ڕۆژێک مەلا بە پەلە بەرەو پرسەی حاکم دەچوو یەکێک لەو دۆستەکانی پێیوت بۆ کوێ دەچیت مەلاوتی من لە سەفەر بووم تازە گەڕاومەتەوە ئێستا بیستم کە دایکی حاکم وەفاتی کردووە دۆستەکەی وتی بە هەڵەدا چوویت خودی حاکم خۆی وەفاتی کردووە مەلا بە بیستنی ئەم هەواڵە بە پەلە گەڕایەوە بەرەو ماڵ دۆستەکەی وتی بۆ کوێ مەلاوتی دەمویست بڕۆم بۆ پرسەی دایکی حاکم تاکو حاکم بمبینێت ئێستا کە خۆی وەفاتی کردووە دەڕۆم دایکی بمبینێت کەسێ متمانەی تەواوی بەخۆی هەبێت پێویستی بە وەسف و پیا هەڵگوتنی هیچ کەسێک نییە گۆستاو لوبوون تۆمەت مەلا سواری کەرەکەی بوو گوریسی لە ملی بزنەکەی کە زەنگۆڵەیەکی بەملەوە بوو لە کەلکی کەرەکەی بەستە بوو لە ڕێگە تووشی سێ دز بوو یەکیان وتی من بزنەکەم دەوێت دووەم وتی کەرەکەی سێم وتی جلەکانی بۆ من دزی یەکەم گوریسەکەی لە ملی بزنەکە کردەوە و زەنگوڵەکەی بەست بە کەلکی کەرەکەوە دزی دووەم وتی خەڵکی زەنگۆڵە دەکەن بە ملی کەرەوە کەچی تۆ بەستۆتە بە کلکیەوە مەلا ئاوڕێکی دایەوە بینی بزنەکەی نەماوە هاواری کرد کێ بزنەکەی منی دزیوە دزەکەوت تۆزێک پێش ئێستا پیاوێکم بینی بزنێکی پێبوو بۆ کۆڵانەدا ڕۆشت مەلا پیادە بوو تکای لە پیاوەکە کرد کەرەکەی بۆ بگرێت تا بچێت بە شوێن بزنەکەیدا دزەکە کەزانی مەلا دوورکەوتەوە سواری کەرەکە بوو ڕۆشت چونکە مەلا بزنەکەی نەدیتەوە گەڕایەوە بۆ شوێنی خۆی بینی کابرا و کەرەکەش نەماوە لەو نزیکانەشەوە پیاوێکی بینی لەسەر چاڵێک دانیشتەوە دەگری مەلالەی چوویە پێشەوە لەی پرسی بۆچی دەگری پیاوەکەوتی سندوقێکی زێڕینی حاکم بە من بوو کابرایەک شانی لێدام و کەوتە نێو ئەم چاڵەوە خۆشم نایەرم بچمە نێو چاڵەکەەوە 100 دینار دەدەم بەو کەسەی بۆم دەربێنێتەوە مەلا بە پەلە حسابێکی بۆ کرد لە دڵی خۆی داوتی بەم پارەی حەقی بزنەکە و کەرەکەش دەردێنمەوە بۆیە دەست بەجێ خۆی ڕوود کردەوە چوویە نێو چاڵەکەەوە بەڵام هەرچی سەیری کرد و گەڕا هیچی نەدیتەوە
هەرچی لە خوارەوە هاواری کرد کەس وەڵامی نەدایەوە. ناچار بە زەحمەتێکی زۆر سەرکەوتەوە، بەڵام نە کابرا مابوو نە جلەکانی. تێگەیشت ئەو پیاوە فێڵی لێ کردووە. بۆ دزینی جلەکانی ناچار دارێکی هەڵگرت و بە دەوری سەری خۆیدا سووڕی دەدا و بە بازاڕدا دەڕۆیشت و لێیان پرسی ئەم کارە چییە تۆ دەیکەیت؟ وتی بۆ ئەوەی خۆشم نەدزن، چونکە بزن و کەر و جلەکانیان دزیم. سەرنج تەنها هێندە بەسە یەک جار بەدەستی کەسێک زەبرێک بخۆین. بۆ نمونە یەک جار لە عاشقێکدا شکست بێنین، یان کەسێکی نزیکمان کڵاومان بکاتە سەر، یان درۆیەکمان لە تەکدا بکرێت، یان لە شەڕێکدا ڕەفتاریمان لە تەکدا بکرێت. چیتر دوورە پەرێز لە خەڵکی چەخماخی بێم تەمانایی بە دەوری سەری خۆماندا هەڵسوڕێنین. چیتر نەهێڵین هیچ کەسێک خوونمان بکەوێت. ترس و بێمتمانەی لە خەڵکیمان دوور دەخاتەوە. نیگەرانین لەوەی کەسایەتی و بوونەکانمان بکەوێتە بەر شاڵای و مەترسیەکانەوە. خاڵی سەرنج لەبارەی بەدبینیەوە ئەمەیە لە جیاتی ئەوەی بە دوای هەر نەگونجان و ناخوڵایەک لەلایەن خەڵکیەوە بەسەرمان دێت، بە زرنگی و هۆشیاریەکی زێدەتر و کاروانی ژیان بەڕێ بکەین. بە بەدگومانی بەڕەهاوە خەڵک بە چاوی دز و ڕانەقسان دەبینین. وا دەزانین هەموو تراویلکەیەک گۆماوێکە. مەلا دوو بزنی هەبوو، یەکیان لە دەستی هەڵات و مەلا بە غاردان شوێنی کەوت، هەرچی کرد بۆی نەگیرایەوە. ناچار ماندوو مرد و گەڕایەوە بۆ لای ئەم یەکەم ویتریان و کەوتە گیانی ئەو بەدبەختە. دۆستێکی پێگەیشت و زۆر بەزەی بە بزنەکە داهاتەوە. بە مەلایوت ئەم بەستە زمانە چی کردو تۆ ئاوا لێی دەدەیت؟ مەلاوری تۆ نازانیت، بەخوا ئەگەر ئەمیش نەبەسترایەتەوە لەوە خراپتر لە دەستم هەڵدەهات. هەمیشە لە چاکی کەسەکان دیوارێک بۆ خۆتان دروست بکەن. هەر کات خراپەیان بەرامبەرتان کرد تەنها خشتێکی لێ دەربێنن. بێویژدانی ئەگەر هەموو دیوارەکە بڕوخێنیت. سەرەڕۆیی و بەدبینی هەمیشە ئەوەی لە ناخی تۆدایە لە خەڵکیدا دەیبینیتەوە. کەسی بەم جۆرە کت و مت و وەکو کەسێک لەبەر شاڵا و دستەمدا بێت تەیمانێک بە دەوری خۆیدا دروست دەکات، هەرگیز ناهێڵێت هیچ کەسێک نزیکی ببێتەوە. ناتوانێت متمانە بە هیچ کەسێک بکات. هەموو کەس بە دز و جەردە دەزانێت. حەزکردن بە قۆڕخکردن و ترس لە قۆڕخکردن و هەمیشە لە بارودۆخێکی شلۆقدا دەیهێڵێتەوە. بەڵام ژان لە تاریکیدا بوو، شەمدانیەکەی بەدەستەوە بوو، بێ جوڵە واق وڕماوە، دوور لە پیرەمێردە نورانیەکە وەستا بوو، هەرگیز شتێکی بەم جۆرەی نەدیت بوو. ئەم متمانە یەش بێزاری کردبوو. جیهانی ئەخلاق نمایشێکی لە ئەمە مەزنتری نییە. وجدانێکی ئاڵۆز و شێواو لە ڕۆمانی بێ ئەوەنەوایاندا کە شاکاری هەرە بەرزی ڤیکتۆر هۆگۆیە، کاتێ ژان یخراپەکار پەنا بۆ ماڵی ئەسقەفیەک دەبات، ئەسقەف میوانداری لێ دەکات و دەهێڵێت شەو لەلای بمێنێتەوە. ڕیشەی متمانە و بێمتمانەیی وەک دەزانن ژان و ژان لە متمانەی ئەسقەفەکە کەڵکی خراپ دەبینێت و بە دزینی قاپە زیوەکە ئەوەی بەجێ دەهێڵێت. پۆلیس دەستگیری دەکەن و دەیبەنەوە بەردەمی ئەسقەفەکە. ئەسقەفەکەن کولی لە دزیەتی ئەو دەکات بۆ ئەوەی لە دەست پۆلیس ڕزگاری بکات. دەڵێت ئەها ئەوەی گەڕایتەوە لە دیدار گەلێک خۆشحاڵ بووم، بەڵام من شەم هەدانەکان کە وەکو شتەکانی دیکە زیون دەتوانن بە فرۆشتنی ئەوانەی لانی کەم 20 فرانکێکت دەست بکەوتە دەبووم بە تۆ ئەی بۆچی لەگەڵ قاپە زیوەکان نەتبردبوون؟ هێزی حشق ئاوایە. بۆچی ژان و ژان متمانەی پێکرد و پەسەندی کرد؟ لاوازی کاتێک متمانە دەکات کە متمانەی بە کەسی بەرامبەر بکات، کەچی هێز پێویستی بە متمانەکردن نییە، چونکە بێنیازە. ئەم بێنیازیەش تووشی دەردەسەری ناکات. هێز خاڵی لاوازی لە خۆی نەگرتووە. هێز هیچ شتێکی ناوێت. هێندە کاملە شتێکی نییە بۆ لە دەستدان و لە کیس چوون، بەتاڵی و چۆڵبوون لە فەرهەنگی ئەودا جێگەیەک نییە. بۆچی لە متمانەکردن بە خەڵکی دوو دڵ دەکەیت؟ چونکە لە زەبر و خواردن و دەردەسەرینی گەرانی دەترسین شتێک لە کیس بدەین، باجەکەی خۆمان بیدەین. گەر لەم ترسانە سەرفراز بین، خۆمان بە کەسی بەهێز بینین، دەتوانین متمانەش بە خەڵکی بکەین و لە ئامێزی خۆماندا جێگەیان بکەینەوە. کاتێک نیازمان بە متمانەکردن بە خەڵکی نابێت، دەتوانین متمانەیان پێ بکەین. کاتێکیش پێویستیمان پێیان نابێت کە بێ نیاز بین. کەسی بەدبینە کاتێک لێی دەپرسیت چۆنیت، لە وەڵامدا دەڵێت وەک تۆم. مەلا نەسڕەدین لە نیوە شەودا لە خەونی شیرینیدا بوو کە سەقفی ماڵەکەی ڕووخا. ماڵێکی یەکجار کۆن بوو، لە ڕاستیدا بوو بۆ وێرانە. مەلا هیچ شوێنێکی شک نەدەبرد ئەو قرەی تیا بگرێت. لە ناکاو بیرۆکەیەک خۆی کرد بە مێشکیدا. دەتوانێت بچێت بۆ لای دۆستێکی کوێخای کوند، ماوەیەک لای ئەو بژی. ئەم خەیاڵە تا ڕادەیەک ئارامیەکی پێبەخشی.
بەڵام لە ناکاو خەیاڵێکی دیکەی بۆ هات لە چ شتێک هێندە ڕادەبینێت کێ دەڵێت کوێخا پێشنیارەکەت پەسەند دەکات. مەلا بە گەرمیەوە لە هەمبەر ئەم خەیاڵەی داوەستا بوو، لە دڵی خۆیدا دەیوت بۆچی پێشنیارەکەم پەسەند ناکات. سەرنجام هەرچۆنێک بێت ئەوە من بووم لە دروستکردنی خانووەکەی ئەو دائیشم کرد و یارمەتیم دا. حتمەن ئەمە بچووکترین ئەرکە لەسەر شانی. ئەم خەیاڵە شێوری کردەوە، بەڵام دوای نان خواردنی ئێوارە دووبارە خەیاڵ شاڵاوی بۆ هێنایەوە. گریمان کوێخا بۆچی وەڵامی نائەداتەوە؟ ئەو لە هەموو شتێکدا قەرزاری منە. ئەوە من بووم لە تەنگە دەستیەکانیدا دەستیم گرت و هاوکاریم دەکرد و ئەوە من بووم ناساندم بە هاوسێکامان و کچی خۆیانیان پێدا و ئەو کچەش 3 مناڵی بۆ بێنێتە دنیاوە تا جێگەی شانازی خۆیان و بنەماڵەکەیان بێت. ئایا چی لەوە کەم دەبێتەوە بۆ ماوەی هەفتەیەک هۆدەیەکم پێ بدات؟ ناقەت شتی وا نابێت. بەڵام دووبارە هەمان خەیاڵ داگیری کردەوە، بەڵام هەر وای دابنێ ئەو وەڵامی نادەداتەوە. ئەی ئەو کاتە چی دەکەیت؟ ئەم مەسەلەیە بۆ مەلا گەلێک مای ماندووبوون بوو. کوڕەنا ئەو لەعنەتیە چۆن دەتوانێت وەڵامی نابداتەوە؟ بە من لە حاڵێکدا تووڕەبوون و خەشم و قینی بەرەو باڵا دەچوو. لەبەر خۆیەوە وتی ئەگەر کوێخا ئەمڕۆ بە زیندووی بەسەر دنیا دەژی، ئەوە لەبەر ئەوێ لە تەمەنی 30 ساڵیدا لە خنکاندن ڕزگارم کردووە. تۆ بڵێ ئەوەندە سپڵە و بێ ئەمەک بێ من لەم وێرانە سارد و سڕۆدا پشت گوێ بخات. بەڵام ئەو خەیاڵە هەرزەڵ بوو، گریمان وای دابنێ. مەلای بەدبەخت تا ئەو جێی توانی لەگەڵ بیرۆکە و خەیاڵەکانیدا ململانەی کرد. سەرنجام گەشتە بەر دەرگای ماڵی کوێخا. لە دەرگایدا کوێخا بەدەم خەوە بەسەر و چاوێکی خەواڵ و دەرگای لێ کردەوە بەسەر سامیەکە و وتی مەلا چی بووە؟ شتێک تۆی بمنیوە شەوە گەیاندۆتە ئێرە. مەلا کە بە ڕادەیەکی زۆر تووڕەبوو نەیتوانی لە هاوارکردنی خۆی بکەوێت و وتی ئێستا بە تۆ دەڵێم تشتێک لەم کاتە ناوەخەدا منی گەیاندۆتە لای تۆ. ئەگەر وا دەزانی داوات لێ دەکەم بۆ تاقە ڕۆژێک داڵدەم بدەیت و بمگریتە خۆ، دەبێت بڵێم لە هەڵەدایت. من هەرگیز نامەوێت خۆت و ژن و ماڵت کارێک بۆ من بکەن، هەمووتان بڕۆن بە جەهەنەم. پاشان گەڕایەوە لەوێ دوورکەوتەوە. من هێڵی تەلەفۆنی زەینم هەمیشە بۆ ئارامی گونجاندن و سەلامەتی عیشق کراوەیە. هەر بۆیە کاتێک نیگەرانی گومان ترس پەیوەندی بکەن، هەمیشەوە لە وەڵامدا پێیان دەوترێت بەداخەوە ئەو ژمارەی داوات کردو پەیوەندیتری لەگەڵدایان لە دەرەوەی بازنەیە. بۆیە بە خێرایی ژمارەکەی منتان بیر دەچێتەوە. ئازادی. ڕۆژێک باوکی مەلا کەروێشکێکی دا بە مەلا و فەرمانی پێکرد بیبات بۆ گوندی دراوسێیان. مەلا لە دڵی خۆی داوتی باشترە ناونیشانی ئەو کەسە بنووسم تاوەکو لە بیرم نەچێتەوە. ناونیشانەکەی کردە باخەڵی و ملی ڕێگەی گرت. هەرچەند خولەکێک جارێک سەیرێکی دەکرد و بە خۆی دەوت دەزانم بۆ کوێ دەڕۆیت. هەموو شتێک بە چاکی دەڕۆشت تا لە درێژایی ڕێگەکەدا کەرەکەی سەرسمێکی دا و مەلا و کەروێشکەکە کەوتنە خوارەوە. هەر لەگەڵ کەوتنە خوارەوەدا کەروێشکەکە لە دەست مەلا دەرچوو. مەلا هەڵوێستەیەکی کرد و دەستی کرد بە پێکەنین. ڕێبوارێک بەوێدا تێپەڕی و لێی پرسی بەچی پێ دەکەنیت؟ مەلاوتی بەو کەروێشکە گەمژەیە کە ڕادەکات، چونکە نازانێت بۆ کوێ بچێت. ناونیشانەکەی لە باخەڵی مندایە. سەرنج. ئەدرێسێک کە لە باخەڵی ئێمەدایە هیچ کەسێک پێی ناگاتە مەنزڵ. ئەگەر بڕواتنیا ئەوە کەسانی تر ئازاد بکە، بزانە ئایا ئامادەن دوای تۆ بکەونیان نا. ئەزموونی ڕێبەری. بۆچی دەمانەوێت دەوروبەری خۆمان پاوان بکەین و بەسەریاندا زاڵ بین؟ چونکە پێویستیمان پێیانە، پێویستی سۆزداری و مادی. هەر بڕێک لە ناوچەی نیاز دوور بکەوینەوە لە دەسەڵاتخوازی فاسی لێک دەگرینە بەر. کەسانی تریش مافی سەرپشک بوون و ئازادی ڕەها دەبەخشن. هێز. پێویستی بە هیچ کەس نییە، بۆیە هەموو کەسێک ئازاد دەکات بە مەیل و ئارەزووی خۆی ڕێگەی ژیانی بگرێتە بەر. سەرپشک بێت لەوەی دەیەوێت بۆ کوێ بڕوات، چی بپۆشێت، لەگەڵ کێدا هاوسەرگیری بکات، چ کارێک بکاتە پیشەی خۆی، چ مەرامێکی هەیە. هێز نیگەرانە بۆ خەڵکی و بەپەرۆشە بۆ کۆمەککردنیان. هێز نایەوێت خەڵکی بە زۆر ڕاپێچێ، بەهەشت بکاتە هێز وەکو تابلۆکانی هاتوچۆی ڕێگاوبان و ڕێنمایی شوفێران و گەشتیاران دەکات، بەڵام ناچار بە گۆڕینی ئاڕاستەی ڕێگەکانیان ناکات. لەلایەکی دیکەوە نیاز و سۆزداریەکانی لاوازی دەبنە هۆی ئەوەی ئەو خۆی بە کوێخا و ئاغای خەڵکی بزانێت. بەڕووکەش بانگەشەی ئەوە دەکات کە مرۆڤەکانی خۆش دەوێت، بەڵام خۆشەویستیەکەی خۆویستانەیە. ئەو خەڵکی لەبەر خۆی خۆش دەوێت، نەک لەبەر خودی خەڵکی. لە عشقی ڕاستەقینەدا ئێوە خێر و چاکەی خەڵکیتان دەوێت، بەڵام لە عشقی دەستکرددا ئێوە خودی خەڵکتان دەوێت. مارگرێت ئەندەرسۆن. ئەگەر ترسی ئەوت هەبوو کەسێک لە دەست بدەیت، ئەوە عاشقی نیت، چونکە ئەوت لەوەی ناوت ناوە عشق گەمارۆ داوە.
ئەگەر بە کەسێک بڵێیت بێ ئەوە ناتوانێت بژیت عاشقی ئەو نیت، ئەو تەواوی کەم و کورتیەکانت لەوە دەخوازێت بۆیە نابێت لە دەستی بدەیت. گەر تۆم هەبێت دەتوانم 100 ساڵ بە یەکگیان بژیم، بێتۆ گەر 100 گیانم هەبێت ناتوانم 1 سات بژیم. تەواوی بەدبینیەکان، خراپ تێگەیشتنەکان، ئاوانخوازیەکان، ئیرەییەکان، بەدبەختیەکان لێرەوە دەست پێ دەکەن. ئیرەی شەوێک بەر لە زەماوەندزاوە بەبووکی وت دەبێت ئەمەت پێ بڵێ من بێ هیچ بەڵگەیەک زۆر حەسوودم. بووکوتی نیگەران مەبە، لە ژیاندا من بەڵگەی زۆرم بۆ ئەم کارە پێیە لە کێشکردنی عیشقەوە تا پاڵنانی لاوازی. کچی کوێخوا بە دایکی وت من حەز ناکەم ژنی مەلا بم. ئەو کەسێکی بێ بڕوایە و بڕوای بە زۆری بە ڕۆژی ئاخیرەت نییە. دوێنێ دەیوت دۆزەخ بوونی نییە. ژنی کوێخاوتی قەیناکە دۆشوی پێ بکە پاش مانگێک دەزانیت لە هەڵەدا بووە. ئیمان بە هەبوونی دۆزەخ دێنێت. خۆویستی و سەرڕۆیی و لاوازی دۆزەخێکیان لا دروست دەکات. هیچ کەس مەیلی نزیک بوونەوەی نییە. کەسی سەرڕۆ ناچێتە دۆزەخ، بەڵکو دۆزەخەکە لەم لا بۆ ئەو لا لەگەڵ خۆی دەبات. هێز جوان و قەشەنگ، هێز بێ ئەوەی بێوێت لەبەر ئەو عیشق و ئازادیەی هەیەی لە ناخی خۆیدا خەڵکی لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. سعدی لە بوستانەدا کێشکردنی عیشق و هێز ڕوون دەکاتەوە. لە ڕێگەیەکدا تووشی بوو، تووشی جوامێرێکەوە. تەوقێکی کردبوویە ملی و بەرخێک و بە دوای خۆیدا کێشی دەکرد. سعدی بە جوامێرەکە دەڵێت ئەو تەوقەی تۆ کردوتە ملی ئەو بەرخە هەر ئەو تەوقەیە بە دوای تۆدا کێشی دەکات. جوامێرەکە دەست بە زنجیری لە ملی بەرخەکەدا دەماڵێت و بەڵام بەرخەکە بە پێچەوانەی کەروێشکەکە و مەلا بە دوای جوامێرەکەدا ڕادەکات، چونکە بەرخەکە ئەمەکدار و سۆز و خۆشەویستی خاوەنەکەیەتی. چیتر جوامێرەکە تێگەیشت سۆز و ئەوینداری بەرخەکە کێش دەکات، نەک تەوق و زنجیر. فاسیلەی هێز و لاوازی ئەمەیە. هێز نایەوێت خۆی بەسەر خەڵکی دابسەپێنێت، چونکە هەمووان لەبەر جوانی و قەشەنگیەکەی تامەزرۆن ملکەتی بۆکەن. کەچی لاوازی دەیەوێت بەسەر خەڵکی داخۆسەپێن و زاڵ بێت، بەڵام هەمووان لێی دوورەپەرێز دەبن. هەندێک کەس بە هەبوونی خۆیان پۆست و شوێنەکەیان دەڕازێتەوە، هەندێکی دیکە بە دوورکەوتنەوە لەو پۆست و شوێنە. مارک توین. فاکتەری لاوازی یەکێک لە ئەمیرەکان بە مەلای وت وەک دەزانی لە سەردەمی خەلیفەی عەباسیەکانداوا باو بوو. شاکان و ئەمیرەکان هەر یەکە لەقەبێکی هەبوو، وەک موفق بالله و محتەسم بالله و متەوەکیل عەلی الله. بەڕای تۆ چ لەقەبێک شایستەی منە؟ مەلا نەسڕەدین وتی باشترین لەقەبێک شایستەی تۆ بێت نەعوذ باللهە. خوداوەند ئازادی ئەفراندووە، مرۆڤیش بەندەیە. کەسێک مافی باوەڕ دەربڕین و ئەندێشەکانی نەبێت بوونەوەرێکی زیندوو هەژمار ناکرێت. مۆنتیسکۆ. من دوژمن و تۆ و بیر و باوەڕی تۆم، بەڵام ئامادەم لە ڕێی ئازادی بیر و باوەڕەکەت گیانی خۆم بەخت بکەم. ڤۆڵتێر. من ئەگەر لە بەهەشتدا بم پێم بڵێن مافی ئەوەت نییە دۆزەخ بەسەر بەهەشتەدا هەڵبژێریت، ئەوە لەو بەهەشتە دێمە دەرەوە. ژان ڕۆستان. لە هەر شوێنێک ئازادی بەرقەرار بێت ئەو شوێنە زێدی منە. شوپنهاوەر. من بە تەواوی هەواداری دەربڕینی ئازادیم و بەو مەرجەی زۆر بەتین لەژێر کۆنتڕۆڵ دابێت. ئالین بێند. گەورەترین سەرمایە گەلێک ئازادیە، ئەردەکی گەورە. یان ئازادیم پێ بدەن یان مەرگ. پاتریک هێنری. ئەگەر زنجیرێک بکەنە گردنی کەسێک سەرێکی ترتان ناوە بە گردنی خۆتانەوە. ڕالف وڵدر ئیمێرسۆن. لە ئازادیەوە تا ئازاد بوون. مەلا دەویست مانگاکەی لە ماڵی خۆیانەوە بەرێت بۆ مەزراکەی. سەری پەتێکی لە ملی ئاڵاند و سەرەکەی دیکەی بەدەستی خۆیەوە. لە ڕێگە چاوی بە کۆمەڵێک کەوت. یەکێک پێیوت ئایا تۆ بە مانگاکەوە بەستراویتەوە یان مانگاکە بە تۆ بەستراوەتەوە؟ مەلا دەست بەجێ وەڵامی داوە مانگاکە بە منەوە بەستراوەتەوە. بۆچی من بە مانگا دەبەسترێمەوە؟ لەم کاتەدا کابرا پەتەکەی لە ملی مانگاکە داماڵی و ئازادی کرد. مانگاکە دەست بەجێ دەرچوو. مەلا واخ بوو، بەڵام کاتی بە فیڕۆ نەدا، بە پەلە بە دوای مانگاکەدا ڕای کرد. کابراوتی مەلا وا دەزانیت مانگاکە بەدەستی ئەوەیە کەچی خۆی بەدەست مانگاکەوە دیلە. سەرنج. ئێمە خاوەنی مانگا و دارایی خۆمانین یان موڵکی ئەوانین کە هی خۆمانە. زۆر جار کە لە خەڵکی دەخوازرێت برێستی داراییەکانیان بنووسین، لە ڕاستیدا ئەوان شتانێک دەنووسن شتەکان خاوەنی ئەو کەسانن. سەروەتێک ئەگەر بۆ نەبوو تۆ بۆ ئەو بوویت، نە تۆ بۆ ئەو دەمێنیتەوە نە ئەویش بۆ تۆ دەمێنێتەوە، کەوا دەسوود لە داراییەکانت ببینە و بەر لەوەی ئەو سوود لە تۆ ببینێت. ئیمام حوسێن. کەسێک ئازادە لە ژێر فەرمان و ملکەتی کەسدا نەبێت، ئەوەی خاوەنی نەفسی خۆی بێت ئازاد نییە. ئیپیکتۆس. ئازادی کەسی ئازادی خوازەوە بەردێنێت بەدەر لە هەر جۆرە فەرمانڕەوایی و حکم بەسەر کەسانی تردا.
بە بیانووی دابینکردنی پێویستی کەسێتی، ئەوەی لە دنیای دەرەکیدا دەستی بە ئازادی بگات بۆ هاو جنسەکانی خۆشی ئازادی بە دیاری دێنێت، ئەوەی بەدەست خواستەکانی خۆی و هاواوی نەفسەوە گرفتارە ئازادی کەسانی تر سنووردار دەکات. بەشی سێم متمانە بەخۆبوون. سەروەت وابەستەی کەسێک نییە کە خاوەنیەتی، بەڵکو وابەستەی کەسێکە کە چێژی لێ دەبات. جیاوازی نێوان سەروەت و پارە. مەلا نەسڕەدین هەرچیەکی هەبوو فرۆشتی، هەمووی گۆڕیەوە بە زێر، لە چاڵێکدا شاردیەوە، هەمیشە سەری لێدەدا و سەر و ژێری دەکردن. ئەم کارەش یەکێک لە نۆکەرەکانی پێی زانی غوڵام کە دەیزانی خشل و زێڕەکانی مەلا لە ناو چاڵدایە. کاتێ مەلا لە ماڵ دەرچوو ئەمیش چاڵەکەی هەڵدایەوە هەمووی برد. کاتێ مەلا هاتەوە سەر چاڵەکە، چاڵی بە بەتاڵی بینی، دەستی کرد بە شیوەن و گریان، تووکی لە خۆی دەکردەوە، خۆی دەڕنی و بە سەر و چاوی خۆیدا دەکێشا. یەکێک لە هاوسێکانی کە لە مەسەلەکە ئاگادار بوو پێیوت: خۆت ناڕەحەت مەکە، بەردێک بخەرە چاڵەکە و وابزانە خشل و زێڕەکانە، چونکە ئەگەر بڕیارە تۆ سوودێکیان لێ نەبینیت ئەوە هیچ جیاوازیەکی نییە. سەرنج بەهای هەر شتێک لە هەبوونیدا نییە، بەڵکو لە سوودەکەیەتی. سەروەت مانایەکی فراوانتر لە پارەی هەیە. پێناسەی سەروەت. متمانە بەخۆبوون سەروەتە. کەسانی بەتوانە چونکە متمانەیان بە خۆیان هەیە دەوڵەمەند دەبن، بەڵام کەسانی لاواز چونکە خاوەن پارەن هەست بە متمانە بەخۆکردن دەکەن. تەندروستی سەروەتە. بوێری سەروەتە. هێزی بلیمەتی و خەلاقیەت سەروەتە. هێز هەرگیز بیرۆکەیەک ناخوڵقێنێت، ئەو ئەندێشەیە پارە دەخوڵقێنێت. WG کامرۆن هەبوونی ئامانج بە بەرنامە و مەبەست و سەروەتە. هەژارترین کەس ئەو کەسە نییە کە خاوەن پارە نییە، بەڵکو کەسێکە کە خەونەکان لەسەریدا ناپەروەرێنێت. دیڤید هاڵ. هەماهەنگی و پەیوەندی مرۆڤایەتیەکان سەروەتە. دەوڵەمەندترین کەسی دنیا کەسێک نییە کە پارەی هەبێت، بەڵکو کەسێکە خۆشەویستترین هاوڕێیەتی لەدەست نەداوە. مارتا تامسۆن. وابەستە نەبوون بە پارە سەروەتە. کاتی دەگەیتە ترۆپکی سەرکەوتن کە سەبارەت بە پارە، پیا هەڵگوتن، وەسفکردن یان ناو و شۆرەت خەمسارد بیت. تۆماس وۆڵز. ئەگەر هەموو ئاڵتوونی دنیا بتوێننەوە بیکەنە قاڵب، ئەندازەکەی هێندەی خانوویەکی هێشت هۆدەیی بێت و بدرێت بە یەک کەس، هێشتا ناتوانێت خۆشەویستی، کەسایەتی، ئارامی بیر و ویژدان یان مانەوەی هەتایی بکڕێت. چارلز باتینگ. مرۆڤ دوای ئەوەی دەبێتە دەوڵەمەندترین کەسی دنیا، حەز و ئارەزووی دواتری ئەمەیە دەوڵەمەندتر بێت. پندێکی ئەمریکی. سەروەت واتە بتوانی ژیانی تەواو و کامل ئەزموون بکەین. هێنری دیڤید سوود. نێوان دەوڵەمەند بوون و بە هەبوونی پارە زۆر جیاوازیەکی بەرینی هەیە. مارلین دیتریش. بەخشندەیی سەروەتە. ئەوەی بەدەستی دەهێنین دەوڵەمەندمان ناکات، بەڵکو ئەوەی دەیبەخشین دەمانکاتە سەروەتمەند. هێنری ڤارد بیچەر. ئەگەر پارە بێتە مایەی بێبەری، بوونمان لە ئارامی چێژ دەوڵەمەندی نین، چونکە ئارامی سەروەتە. تەنها کارێک کە سەروەت بۆ هەندێک کەسی دەکات ئەمەیە نیگەرانی لە کیسچوونی دەکات. ئانتۆنی ڕیڤارۆڵ. بیر و خەیاڵی چاک سەروەتە. خۆناسین سەروەتە. تەواوی ئەو سەیر و سەمەرانەی خۆونیان پێوە دەبینین لە ناخی خۆتاندا حەشار دراوە. سر تۆماس براون. دامپیانان بە حەقدا سەروەتە، لە شتێک وردبوونەوە خودای تێدا نەبینمەوە. ئەبوو عوسمانی حیری. ئەدەب سەروەتە. دڵێکی خاوەن سوپاسگوزاری سەروەتە. باشترین ڕێگەی بەختەوەری ئەمەیە نیعمەتەکانتان بژمێرن، نەک پارە و سەروەتەکانتان. کارین منکەزی. دوایین وتەش ئەمەیە: سەرکەوتن سەروەتی ڕاستەقینە، بریتیە لە توانینی ئەفراندنی هێز، عشق، شادی، هەستی بەختەوەری، ژیان کردن کاتێک دەتوانین سۆگەری بکەین کە بتوانین پێی بە مانای ڕاستەقینەی ژیان بەرین. کەسێک لێی پرسیم چ ئاستەنگێک لەسەر ڕێی شادی و بەختەوەریدا هەیە؟ وەڵامم دایەوە تەواوی ئاستەنگەکان بیر و باوەڕی ئێوەیە. بە هەبوونی ئاستەنگ لە ناخی ئێوەدایە. وین دایەت. ڕۆژێک مەلا و کوڕەکەی بە ڕێگادا دەڕۆشتن، جەنازەیەکیان بینی بەرەو گۆڕستانیان دەبرد. کوڕی مەلاوتی: لەم تابوتەدا چی هەیە؟ مەلاوتی: بەنی ئادەم. کوڕەکەوتی: بۆ کوێی دەبەن؟ مەلاکە فرسەتێکی بۆ پند و ئامۆژگاری دیت بۆیە. وتی: شوێنێک نە خواردنی تێدایە و نە پۆشاک، نە نان و نە ئاو، نە دار و نە ئاگر، نە زێڕ و نەزیو. کوڕەکە وتی: بابە، ئەو شوێنەی تۆ وەسفی دەکەیت تەنها هەر ماڵی خۆمانە، کەواتە بۆ ئەوەی دەبەن سەرنج. ئەندێشەی دروست سەروەتە، چونکە ژیان و چۆنیەتی ژیانکردن تەواوی لەسەر بنەمای ئەندێشەیە. باوەڕەکانی مرۆڤ شەقڵ دەگرێت و هەژاری و دەوڵەمەندی بەر لەوەی بە هەل و مەرجی دەرەکیەوە گرێ بدرێنەوە ناکامی بیرکردنەوەی هەژارانە یان دەوڵەمەندیە.
هەندێک وا بیر دەکەنەوە سازدانی ژیانێکی بەدڵ بەهۆی هەبوونی فاکتەرێکی ناوەکیەوە زۆر سەختە و مەحاڵەشە. جارێکیان لە دیپاک چوپرا یان پرسی ئایا ئێمە خاوەنی ئیرادەیەکی ڕەهەین یان لە ئەزەل و ئەبەدەوە لە چارەنووسمان نووسراوە. ئەو لە وەڵامداوتی هەردووکیان پەیوەستە بە ڕووبەری ئاگایی خۆتانەوە. هەموو شتەکان بەسراوە بە ڕووبەری ئاگایی خۆمانەوە. ئەگەر خۆتان بێدەسەڵاتتر لە هەڵ و مەرجی ناوەکی خۆتان بزانن ژیانێکی هەڕەمەکیتان دەبێت. لە حاڵێکدا خۆتان بە گەورەتر بزانن ئەوە بەسەر ژیاندا زاڵ دەبن. ئەگەر دەخوازن زاڵ بن بەسەر چارەنووسدا سەرەتا دەبێت بەسەر بیرکردنەوەکانتاندا زاڵ بن. دەمە و بەیانیەک دایکم دەیوت وەرزێکی چەند دڵگیرە. منیش پێم وت ژیان سێوێکە دەبێت قەپی لێ بگری. سوهراب سپێری. گۆرانی خود گرنگترە تا گۆرانی دەوروبەر. ڕۆژێک مەلا سکاڵا و گلەیی لە دەست هاوسێکەی لای دۆستێکی خۆی کرد. بزانە چەند ماڵ و مناڵێکی پیس و بێفەڕن. ئەمە مایەی نەنگیە. مرۆڤ لەم جۆرە هاوسەیەی هەبێت. تخوا تۆ سەیرێکی ئەو جلانە بکە. بەو تەنافەیدا هەڵیان خستووە. پەڵی ڕەش و پیسی بەسەر چەف و خاولەکانەوە دەبینین. دۆستەکەی مەلا چوویە لای پەنجەرەکەەوە وتی عەزیزم من بزانم جل و پۆشاکەکانی ئەوان پاکن و ئەو پیسی و پەڵەی پەنجەرەکەی تۆیە. سەرنج ئەگەر شوشەی پەنجەرەکانمان پاک و بێگەر بێت ئەوە جل و پۆشاکی هاوسەکانیشمان پاک و پێخەوش دەبێت. بیر و باوەڕ و ئەندێشەکان وەک چاویلکەیەکن. ئێمە لە چاوانمان کرد و ئێمە لەو دی و پەنجەرەوە دەرچوین. دەرچەی بیرکردنەوەی خۆمان و دنیا دەبینین. بۆیە ئەوەی دەیبینین پێچەوانەی جۆری ئەندێشەکانی خۆمانە هەڵمان بژاردوون. بۆ ئەوەی ئاوێنەی پاک بکەیتەوە ڕوخسارت پاک بکەرەوە. ئەگەر ئاوێنەی لە کەدار دەبینین هۆکارەکەی ئەمەیە ڕوخسارمان پاک نییە. پەرچەدانەوەی ناپاکیەکە لە ئاوێنەدا پێچەوانە دەبێتەوە. دنیا بەو جۆرە هەیە بەڵکو بەو جۆرەی ئێمە هەیە دەبینین. باشی و خراپی دەدەینە پاڵ ژیانی خۆمان. دەرەنجامی ئەندێشە و دادوەریەکانی خۆمان ئەگەر بەد نەبینین بەدنابینین. زیاتر لە جیاتی گۆڕانی خودی خۆمان پێشە و دۆستان و هاوڕێیانمان دەگۆڕین. دکتۆر بۆ نەخۆشیەکی خۆی کە کچێکی لاوی قەشەنگ بوو تووشی ئاڵۆزی و دەرونی و شاری دەرگاکان بوو چەند پارچە عەبێکی هێورکەرەوەی پێدا و پێیوت دوای 2 هەفتەی دیکە سەردانی بکاتەوە. دوای 2 هەفتە نەخۆشەکە سەردانی دکتۆرەکەی کرد و لێی پرسی ئایا کەمێک هەستی گۆڕانکاری لە خۆتدا دەکەیت؟ نەخۆشەکە وتی نا هەست ناکەم بەڵام دەزانم خەڵکی لە چاو جاراندا کەمێک ئارامتر دەردەکەون. چۆن؟ ئەم نەخۆشە هەستی بەوە کرد کە خەڵکی ئارامترن. خۆ لە ڕاستیدا هیچ شتێک لە دەوروبەری ئەو نەگۆڕابوو. تەنها گۆڕانکاریەکە خودی ئەو بوو. ئەگەر ئێمە باشتر بین دنیاش باشتر دەبێت. دنیا وەک شوێنێکی خۆشتر بۆ ژیان هەڵدەبژێرێت. هەموو گۆڕانکاریەکان لە گۆڕینی ئەندێشەکانی چاویلکە و خۆمانەوە دەست پێ دەکات. تاکو ئێمە نەگۆڕین هیچ شتێک لە گۆڕانکاری بەسەردا نایێت. چونکە دنیا هەر ئەوەیە کە ئێمە دەیبینین. هەموو گۆڕانکاریەکان لە ئێمەوە سەرچاوە دەگرێت. دێرماکارترین و پایدارترین گۆڕانکاریەکان لە ئەندێشەوە بیرکردنەوەی خۆمانەوە. ئەمەش واتای ئازادی هێز و ئازادی هەڵبژاردن زاڵبوونە بەسەر چارەنووس و ژیانماندا. بەهەشت تەنها چاویلکەیەکی سادەیە کە لە چاوی دەکەین. میجی ئەستوڕا. نەپێکانی ئامانج بەڵا نییە. نەبوونی ئامانج بێ بەڵایە. هەبوونی ئامانج و پلان سەروەتە. مەلا عادەتی نەبوو بەرامبەر بە کۆمەڵێک بدوێت. لە شوێنێک داوایان لێکرد ئامۆژگاری خەڵکی بکات. ئەویش بە منجێکەوە وتی خۆشەویستان کاتێ من ئەم شەو هاتم بۆ ئێرە تەنها خۆم و خودا دەمانزانی کە من و دەربارەی چ شتێک دەدوێم. بەڵام ئێستا تەنها خودا دەزانێت من دەمەوێت چی بڵێم. سەرنج جیاوازی دۆڕان و بردنەوە جیاوازی ئامانج و سەرگەردانیە. خەون و ئارەزوەکانمان هەرچەندە بەشکۆ و مەزنتر بن دەبێت بە شێوەی پلان و لە جوغزێکی شایستەدا بن تا لە ڕێگەی بەرنامەی گونجاوەوە مسۆگەریان بکەین. یاداشتکردنی ئەو شتە دەتەوێت مسۆگەری بکەیت یەکەمین هەنگاوی بەدەستهێنانیەتی. لویس هارد. ئامانج چییە؟ دەڵێ ڕۆژێک مەلا بە ڕێگەیەکدا دەڕوات دەبینێت پیاوێک دەمی خستۆتە جۆگەیەک و ئاو دەخواتەوە. مەلا دەڵێت کابرا ئاو بەم جۆرە ناخورێتەوە. پیاوەکە سەری هەڵدەبڕێت و دەڵێت بۆچی؟ مەلا دەڵێت چونکە کەم عەقڵ دەبی. پیاوەکە دەڵێت عەقڵ چییە؟ مەلا دەڵێت هیچ لەگەڵ تۆم نەبوو ئاوەکەت بخۆرەوە. لە حاڵێکدا کەسانێک بە متمانەیەکی بەتەوەوە سەرگەرمی ئامانجگەرایی خۆیانن کەسانی شکست خواردوو و دۆڕاو حەیران و سەرگەردان لە پێچ و پەنای ژیانی خۆیاندان. عاقڵ نابێت غافڵ، غافڵ نابێت عاقڵ. پەندی فارسی. ئەگەر لەوان دەربارەی ئامانج استراتیژیە بەرنامەی درێژخایەن بپرسیت بە سەرسامیەوە دەڵێن ئامانج چییە؟
ئەوان وەکو مەلا تەنانەت خۆشیان نازانن بڕیارە سبەینێ چ کارێک ئەنجام بدەن و ژیانیان چۆن دەبێت. تەنها خوددا دەزانێت چارەنووسیان بەکوێ دەگات. دنیا عادەتی وەهایە ڕێگەی بەڕووی کەسانێک داواڵا دەکات کەوتە و کرداریان وا دەری دەخات دەزانن دەیانەوێت بەرەو کوێ بڕۆن. ناپلیۆن هیل: ئەگەر دوو جار ئەندازە بگریت تەنها جارێک دەتوانیت بیبڕیت. بەرنامە ڕێژی: بە مەلایان وت جەنابی حەکیم، باشی ژنەکەت لەسەر بان کەوتە خوارەوە و مرد. مەلا دەست بەجێ ڕای کرد، لەپڕ هەڵوێستەیەکی کرد و وتی: ئەی بابە، خۆ من ماڵم نییە. دووبارە بەردەوام بوویەوە لە ڕاکردن. پاش مایە کۆستا وتی: خۆ من ژنم نییە. پاشان بەردەوام بوویەوە لە ڕاکردن. چەند ساتێک دواتر بەخۆی وت: ئەی بابە، خۆ من حەکیم نیم. سەرنج: ئەم جۆرە کردارە نمونەی کەسێکی دۆڕاو دەکەوێتە ڕێی تازە، بەخۆی دەزانێت چۆن بزوا و لەگەڵ چ کەسانێکدا ڕوبەڕوو بۆتەوە، دەیەوێت بۆ کوێ بچێت، چ ئامادە بکات. بە ئامادە نەبوون شکست ئامادە دەکەین. بیامین فرانکلین: ئامانج دەبێت بە قۆناغ بەرنامە و پلانی وردی جێبەجێ بکرێت تاکو کردداری بێت. بێ بیری و سەرسامی لە کاردا بێ و وردبوونەوەی مرۆڤ ناگەێنێتە مەنزڵ. پیاوێک سواری تاکسی دەبێت و داوای لە شوفێرەکە دەکات بە خێرایی لێخورێت. پاش ماوەیەک شوفێرەکە دەپرسێت: دەبێت بەرەو کوێ بڕۆم؟ پیاوەکە دەڵێت: مەسەلە ئەوە نییە بۆ کوێ بڕۆم، بەڵکو گرنگ ئەوەیە بە خێرایی بڕۆم. کاتێک جیاوازی لە نێوان مزاف و ئاراستەی بزانین، بەشی هەرە گەورەی ئاستەنگەکانی سەر ڕێگەی سەرکەوتن مەنلادا و بەڕاستی بۆچی بۆ هەندێک کەس مەسەلە ئەمە نییە، دەیانەوێت چ کارێک ئەنجام بدەن. مەسەلەی ئەوان کت و مت ئەمەیە، تەنها کارێک ئەنجام بدەن. دەڵێن دۆڕاوەکان دوو گروپن: ئەوانەی بیر دەکەنەوە بەڵام هەرگیز کاری پێ ناکەن، ئەوانەی کارێک دەکەن بەڵام هەرگیز بیر ناکەنەوە. بیرکردنەوە بەرنامە ڕێژی واتە قوڵبوونەوەی ئامانجی ئەو پرسیارانەی کە وەڵامدانەوەیان بەشی گرنگی بەرنامە ڕێژەکەیە پێک دێنێت. پرسیاری لەم بابەتانە: دەمەوێت بۆ کوێ بڕۆم؟ بۆ دەمەوێت بڕۆم؟ چ کاتێک دەبێت ببزووم؟ چۆن و لەگەڵ چ کەسانێک؟ من 6 خزمەتگوزاری چاکم هەیە. چەند؟ چۆن؟ چ کاتێک؟ لەکوێ؟ تا چەند؟ لەگەڵ کێ؟ پێم باشترە لەگەڵ 5 کەسدا کار بکەم بەوەی ئامان ئەنجامی دەدەن بڕوایان پێی هەبێت تا 50 کەس کە نازانن چی دەکەن و نازانن چی بکەن. پاتریک دیکنسۆن: بەدبەختترین مرۆڤ لە دنیادا کەسێکە خاوەن بیناییە بەڵام چاوی دیتنی ئامانجی لەدەست داوە. وردبینی مەلا نەسڕەدین لە ڕێگەی سەفەرێکی بازرگانیدا لەگەڵ هاوڕێکانی دوورکەوتەوە بۆ چەند ڕۆژێک لە بیابانێکی عەرەبستان سەرگەردان بوو. هەمیشە بە ملاو بەولادا دەچوو تا ڕۆژێک برسێتی و تێنوێتی هێزیان لێ بڕی و لە دوورەوە عەرەبێکی بیابانگەری بینی لە بەردەمی چادرێکدا وەستا بوو. بەرەولای کابرای چادرنشین ڕۆشت و وتی: کەمێک ئاوم پێ دەدەیت؟ کابراوتی: ببوورە، من ئاوم لا نییە، بەڵام حەز دەکەیت بۆینباخێکی ئاوریشمم لێ بکڕیت؟ مەلا بە تووڕەیی هاواری کرد: من خەریکە لە تێنوێتیدا دەمرم، من ئاوم پێویستە، نەک ئەو شتە پڕۆپوچەی تۆ دەیڵێیت بۆینباخ. عەرەبی بیابان نشین وتی: لەسەر ئەو تەپۆڵکەیە ئاو هەیە، دەتوانیت بڕۆیت بیخۆیتەوە. مەلا بە 4 پەل سەرکەوت بەسەر تەپۆڵکەکەدا. لە دوورەوە پیاوێکی بینی لە نزیک چادرێکە وەستا بوو، بەلای سەریەوە نووسرا بوو نشینگەی بیابانی. پیاوی چادرنشین کە قاتێک جلی ڕێک و پێکی لەبەردا بوو وتی: بەڕێز، دەتوانم هاوکاریت بکەم؟ مەلاوتی: ئاو، ئایا لێرە ئاو هەیە؟ پیاوەکە وتی: بەڵێ، بەڵام لێرە ئێمە پێشوازی لە کەسێک ناکەین بۆینباخی لە ملدا نەبێت. سەرنج: کەسانی بێبەرنامە هەمیشە مات و مەلوولن. بۆینباخێکی زۆر لە ژیانی ئەو جۆرە کەسانەدا هەیە، بەڵام کاتێک ڕوبەڕووی دەبنەوە دەڵێن بۆینباخ بە کەڵکی چی دێت؟ ژیان بۆ هێندە بێبەزەیی و دڵڕەقانە لە تەکمندا ڕەفتار دەکات. من شتێکی دیکەم دەوێت و ژیان شتێکی دیکەم پێدەدات. هەر شتێک خراپ بێت ڕۆژێک بەکار دێت. ڕۆژێک پیاوێکی گوندی لەگەڵ کوڕەکەی ویستیان لە گوندێکەوە بچن بۆ گوندێکی دیکە. باوکی تێشووی نانەبەری هەڵگرت و وتی: ئاو لە بیاباندا هەیە. کاتێ بەڕێکەوتن لە کەنار ڕێگەیەکدا ناڵێکی ئاسنیان بینی. باوکی وتی: کوڕم، ئەم ناڵە هەڵگرە و بەکارمان دێت. کوڕەکە وتی: ئەو پارچە ئاسنە شکاوە بە کەڵکی چی دێت؟ زەحمەتی پێوە بکێشین. باوک زانی ئەم کوڕە هێشتا لە ژیان نەگەیشتووە. هەر شتێکی بێبەها بە چاوی سووکەوە دەبینێت. چیتر قسەی نەکرد و خۆی ناڵەکەی هەڵگرتەوە. لە کۆتایی ئاواییەکەیاندا گەشتنە دوکانێکی ناڵبەند و باوکەکە ئەو ناڵەی فرۆشت بە ناڵبەندێک و لە بریتیدا لە بەرامبەردا 2 پولی لێوەرگرت. بەردەوام بوون و لە ڕێکردن لە ڕێگەشتن بە گلاس و فرۆشێک و باوکە 2 پولەکەیدا بە گڵاس و لە پارچە کاغەزێکەوە پێچاو دووبارە کەوتنەوە ڕێ.
ڕۆژی گەرمی خۆرەتاو بوو لە دەوروبەری ئاوی لێ نەبوو. کوڕەکە تینوێتی برسیەتی لێ بڕی بوو، توانای ڕێکردنی نەمابوو. باوکە لە پێشەوە ڕێی دەکرد و کوڕەکەش لە دوای. کوڕەکە وتی باوکە لەم نزیکانە ئاو نییە، گەرم وشک بوو. خەریکە دەخنکێن. باوکی وتی زۆرمان نەماوە بگەینە ئاو. کاتێ باوکی زانی کوڕەکەی تینوێتی و زۆری بۆ هێناوە، دەنگێک گێلاسی هەڵدایە سەر زەوی. کوڕەکەی بە پەلە خۆی گەیاندێ و بە هێواشی هەڵی گرتەوە و خستێ دەمیەوە. ئەو دەمەی لە تینوێتیدا وشک بوو تەڕ و تازە بوویەوە. سەرنجام گەشتنە سەرچاو ئاوێک لە بن درەختێکدا دانیشتن. ئەنجا باوکی وتی بیرتە وتم ئەو ناڵە هەڵگرە و تۆش وتت ئەو زەحمەتە ناهێنێت. کوڕە وتی بیرمە. باوک وتی بینیت من هەڵم گرتەوە، فرۆشتم بە پارەیەک، ئەو گێلاسەم کڕی، بە یەک جاری نەمهێشت بیخۆیت و بۆ ئەوەی عیبرەتی لێوەرگیت. گێلاسەکان 37 دەنگ بوون. تۆ جارێک نەچەمیتەوە ناڵەکە هەڵگریتەوە، بەڵام 37 جار چەمیتەوە، دەنگی گێلاسەکانت هەڵگرتەوە. خواردت بینیت ئەو ناڵەشکاوە لە بەرچاو چەند پڕ و پووچ بوو، بێبەها بوو، بەڵام چەند گرانبەها بوو لە ئاستی نوێتیەکەی تۆدا. بۆیە هەمیشە فەرامۆشی نەکەیت. هەر شتێک خراپ و بەکەڵک بوو هەر بە دەوری خۆیدا دەخوات. دەستپێکردن گرنگترین بەشی هەر کارێکە. ئەفلاتون. حەز و تامەزرۆیی گەورەترین سەروەتی دنیایە. ڕۆژێک مەلا بە ژنەکەی وت تا ئێستا من ئالیکم داوە بە وڵاخەکان، چیتر نۆبەی تۆیە ئالیکیان بدەیتێ. ژنەکەی ڕازی نەبوو تا کارگەیشتە شەڕ و ئاژاوە. پاشان ڕێککەوتن لەسەرەوەی هەر کەس لە قسەکردندا دەست پێشخەری کرد ئالیکدان لە ئەستۆی ئەو بێت. چەند سەعاتێک ڕابرد و هەردووکیان بێدەبوون تا سەرنجام ژنەکە حەوسەڵەی لەبەر بڕاو چووە بۆ لای هاوسێکەیان و ڕووداوەکەی بۆ گێڕایەوە. پاشان داوای لێکرد قاپێک چێشت بەرێت بۆ مەلا. بە هاوسێکەی وت مەلا گەلێکە لە ڕەقە، گەر لە برسانە بمرێت یەک وشە ناڵێت. هاوسێکەیان قاپێک چێشتی تێکرد و دای بە مناڵێک تابی بات بۆ مەلا. وا ڕێکەوت. دوای هاتنە دەرەوە. ژنەکە لە ماڵ چونکە دەرگای دانەخست بوو، دەست دەچێتە ماڵەکە و هەرچی شتی گرانبەها هەیە هەمووی کۆ دەکاتەوە. کە دەچێتە ژوورەکەی مەلا دەبینێت کەسێک بێدەنگ دانیشتووە، بە هیچ زۆرێک ناجوولێتەوە. وا دانێت داماوە و ئیفلیجە. دزەکە بە کەلوپەلەکانەوە لە ماڵ دەردەچێت و هاوکات مناڵەکەش بە قاپێک چێشتەوە خۆی دەکات بە ژووردا. دەبینێت مەلا وەکو بەرد ڕق دانیشتووە. قاپە چێشتەکە لە بەردەمی دادەنێت و دەڵێت ئەمەیان بۆ تۆ ناردووە. مەلا بە ئیشارەت مناڵەکە تێدەگەێنێت کە ماڵەکەیان تاڵان کراوە. پاشان 3 جار ئیشارەتی بۆ سەری خۆی کرد و کە عەمامەکەی سەریشی دزراوە با هەواڵ بە ژنەکەی بدات. مناڵەکەش وا تێدەگات. مەلا دەڵێت 3 جار قاپە چێشتەکە بە دەوری سەرمدا بگێڕەوە، پاشان بیڕێژە پێمدا. ئەویش گوێڕایەلی فەرمانەکە بوو. پاشان گەڕایەوە و ڕووداوەکەی بۆ ژنەکەی گێڕایەوە. ژنەکە کە زانی شتێکی گرنگ ڕوویداوە بە پەلە گەڕایەوە ماڵی پەچۆڵی بینی. مەلای بینی وەک تەخت ئەوشک بوو. هەموو سەر و دەم و چاوی هەر چێشتە هاواری کرد. چی بووە مەلا؟ وتی کەواتە دۆڕاندت بۆ بڕۆ ئالیکی وڵاغەکان بدە. سەرنج ئەو کەسانەی خاوەنی متمانن خاوەنی چالاکی و بزواندنن، بۆیە حەز و ئارەزووتیاندا شەپۆل دەدات. بە پێچەوانەشەوە کەسانی بێمتمانە هەمیشە لە حاڵەتی چەقبەستندان، لە ئاست چالاکی و بزافدا دەستەوەسان و هەر ڕۆژە و بیانوویەکیان هەیە ئەوەی دەبێت ئەمڕۆ ئەنجامی بدەن دەیسپێرن بە سبەی. بۆ دەستکەوتنی نیو کیلۆ هەنگوین مێشهەنگەکان دەبێت نزیکەی 2 ملیۆن گوڵ بمژن. خەمساردی سستی ئەمڕۆ و سبەیکردن و بێئیرادەیی لە خەسڵەتەکانی کەسانی دۆڕاوە. بەڵام پرسیاری گرنگ کە لێرەدا قوت دەبێتەوە ئەمەیە کە بۆچی هەندێک کەس پلانی گرنگ سیست و بێ وزەن بۆ گەیشتن بە وەڵام دەبێت سەرنجی 2 بنەمای سەرڕەسەنی ژیان بدەین. یاسا یەکەم، مەیل بە چێژوەرگرتن و دوورکەوتنەوە لە ئازار. یەکێک لە وزە بزوێنەرەکان لە مرۆڤدا و خاوەن کاریگەری لەسەر ڕەفتاری مرۆڤ مەیل و بە چێژوەرگرتن و دوورکەوتنەوەی ڕاکردنە لە ئازار. گریمان دەست دەدەیت بە تەنێکی گەرمی سوورەکراودا، بەردەوام و ناخود ئاگا دەستی خۆت دەکێشیتەوە بۆ دواوە. ئەمە ئەو یاسایە کە بەسەر مۆخی مرۆڤدا و فەرمانڕەوایە و سیستەمی دەمار و مرۆڤ بە جۆرێک دوورەپەرێزی دەکات و ئیش و ئازار و بەرەو کوێ و ڕەوانەی دەکات. یاسای دووەم، بەبێ ماندووبوون گەنجینە دەست ناکەوێت. یەکێک لە بنەماڕەسەنەکانی فەرمانڕەوایی ژیان خەرجکردنە. مرۆڤ دەبێت هەوڵ و تەقەڵا بدات، ببزوێت، هەنگاوەکانی هەڵگرێت و بەرگەی ئێش و ئازارەکان بگرێت تا بگاتە شوێنی مەبەست و ئاواتەکانی ئەم دوو یاسایەش دژە و پێچەوانە یەکترن. یاسایەک کە لە ناخی مرۆڤدا هەیە لە ئازار و دووری دەخاتەوە، کەچی یاسای بەرەو سەرکەوتن و بەرەو ڕەنج و ئازاری بۆ گەیشتن مەبەست دەبات. سەرنجامیش ئەمەیە مرۆڤ تووشی کۆسپ دەبێت. لەم کۆسپەشدا هەمیشە حەق بە یاسای یەکەمە، چونکە دێرماکیەکە
لە ناخی مرۆڤدا هەیە، زاڵیشە بەسەر سیستەمی دەمار و مۆغدا. دەبێت چی بکەین؟ ئەو وزەی بۆ دواخستنی کاری ئەمڕۆ بۆ سبەی بە فیڕۆ دەچێت، هەمان وزە بەسە بۆ ئەنجامدانی کارەکە. موعجیزەیەک بە ناوی ئایندە گەری. ئەو کەسانەی وروژاندنێک لە ناخیاندا هەیە کەسانێکن توانیویانە لە ڕێگەی ئایندەگەری کێشەی ئەو کۆسبوو نێوان هەردوو بنەماکە یەکلایی دەکەنەوە. ئەوان لە جیاتی گوێ بدەنە ڕەنج و ئازاری کار، سەرنج دەدەنە گەنجینە و گەوهەری سەرنجامەکەی. دوو زەمەن هەیە، ئێستا و ئایندە. هەر یەک لەم کاتانە دوو ناوچەی ئازار و دوو ڕووبەری چێژ لێخۆی گرتووە. ڕەنجی هەنووکەی، هەوڵ و کۆشش بە گیان کڕینەوەی زەحمەتەکان بۆ گەیشتن بە ئامانج. چێژی هەنووکەی، لە خۆنەگرتنی ئازارەکان ڕۆشتن بە دوای پشودان و ڕابواردن و خۆشگوزەرانی. ڕەنجی ئایندە، ڕۆژێک ئەوەی ئێمە ناوی لێدەنین سبەی دەبێت بە ئەمڕۆ. ئەگەر هەوڵ و ڕەنجمان بۆ نەدابێت ئەوە ئەنجامێکیشیان دەستگیر نابێت. ئەوەی تاقیمان کردەوە ڕەنج و شکست و ڕەنج و ناکامی بوو. چێژی ئایندە، شادی گەیشتن بە ئاوات و ئەزموونی کامەرانی ئایندەگەری واتە ڕۆشتن بەرەو ئایندە. چێژی بەدی هاتنی خەونەکان و ڕەنجی نەگەیشتن بە مەبەستەکان. کەسانی سست و تەمەڵ بێ ئیرادە کەسانێکن تەنها بیر لە ئەمڕۆیان دەکەنەوە، چاوی دووربینیان نییە، تەنها بیر لە چێژ و ڕەنجی هەنووکەییان دەکەنەوە. حاڵی ئەم کەسانە وەک ئەو کولانەن کە لە هاویندا نقومی خۆشی و ڕابواردن. بە مێرولەی ئایندەگەری کە زستان وەک ئێستا و هەنووکەی خۆیان پێبینی پێدەکەن. بێ ئاگا لەوەی ئایندەش ڕۆژێک دێتە پێش و دەبێت بە ئێستا ئەگەر ئەمڕۆ هەوڵ و کارێکمان ئەنجام نەدابێت سبەینێ بێمایە دەبین، چونکە ئەمەیە یاسای ژیان. وەک سامان کاتەکانتان بپارێزن. ژنەکەی مەلا تووشی دڵئێشە دەبێت، بەڵام مەلا بڕیار دەدات بچێت بە شوێن حەکیمدا. مەلا هێشتا کۆڵانەکەی بەجێ نەهێشتە بوو. ژنەکەی لە پەنجەرەکەوە سەرێکی کێشا وتی: دڵئێشەکەم چاک بوو، پێویست ناکات حەکیمم بۆ بێنین. مەلا گوێی پێنەدا، چوویە لای پزیشک وتی: ژنەکەم تووشی دڵئێشەیەکی بەتیم بووە، بەڵام کاتێ ویستم بێم بە شوێن تۆدا ئەو وتی چاک بوومەتەوە. پێویست ناکات، بەڵام ئێستا هاتووم پێت بڵێم مێیە. سەرنج پێویستی نەدەکرد مەلا بچێت و بڵێت پێویست بە هاتنی تۆ ناکات، بەڵام ئەو کارەی هەر کرد. ئەمەش کت و مت ئەو کارەیە کە زۆر کەس لە ژیانیاندا ئەنجامی دەدەن و پێویستیش ناکات. کات واتە ژیان، واتە تەمان. کاتێ بەسە لە بەڕێوەبردن دەکرێت مەبەستی سەرەکی بەڕێوەبردن تەنها ژیانە. گرنگترین کار ئەمەیە کە گرنگترین کار بە گرنگتر بزانین. ستیڤان کاوی. حەرام، مەکروه، واجب، مستەحەب. هەموو ئاینەکان بۆ هەوادارانی خۆیان یاساوبوون و نەبوونی داناوە. یەکەم واجب، ئەو چالاکیانەی کە ئەنجامیان دەدەین پێویستە و گرنگە بە شێوەیەک کە هەموو کەس دەبێت بابەت بێت پێیانەوە. دووەم مستەحەب، ئەو چالاکیانە باس لە ئەنجامیاندانیان دەکرێت، بەڵام پلەیەکی کەمتر لە واجبی هەیە. سێم مەکروه، ئەو چالاکیانن کە نابێت ئەنجام بدرێن یان هەر نەکرێ باشترە. چوارەم حەرام، ئەو چالاکیانن بە هیچ جۆرێک نابێت ئەنجام بدرێن. قەدەغا کراوێکی بەتینە، بەم شێوەیە هەرکەس دەتوانێت چالاکی و ڕەفتار و ئاکارەکانی خۆی لە ژیانی ڕۆژانەی خۆیدا بکات بە 4 بەشەوە. ناوچەی بردنەوە، واجب، مستەحەب، ناوچەی شکست، مەکروه، حەرام. ئەو کارانەی دەچێتە قالبی گونجاوە فەلسەفەی ژیانە و بەشێکن لەو چالاکیانەی واجب و مستەحەبەکان. هەر کارێکیش کاریگەری لە مسۆگەرکردنی ئامانج و مەبەستەکاندا نەبێت مەکروهە و هەر ئەو کارانەی کەسانی زرنگ کەسانێکن هەمیشە لە ناوچەی یەکەم و دووەمدا دەژین، واتە هەمیشە لە ئەنجامدانی کاری گرنگ و بەسووددان. کەسانی سکشتی خواردوش هەمیشە لە ناوچەی 3 و 4دا دەژین و هەمیشە لە ئەنجامدانی کاری نابەجێ و ناقوڵادان و نەک تەنها سوودێکی بۆ حاڵی خۆشیان نییە، بەڵکو ڕێگەیەک دەبڕن هیچ کاتێک ناگەنە مەنزڵ. پرێستی ئەو کارانەی نابێت ئەنجام بدرێن و زۆر باشتر و گرنگترە لە پرێستی ئەو کارانەی کە دەبێت ئەنجام بدرێن. ئەگەر کەسێک لە تۆ باشتر ئەنجامێکی بەدەستهێنا، لەبەر ئەوەیە ئەو شارەزای شتێکە تۆ شارەزانیت. کەلکوەرگرتن لە ئەزموونی خەڵک سەروەتە. حاکمی شار فەرمانیدا هەموو لایەک ئاگادار بکرێتەوە هەرکەس شارەزا لە بواری ئەزیدا بە یاساکانی بنووسێتەوە، ڕەوانەی لایەنەکان بەرپرسەکانی بکات، چونکە ئاشپەز باشی دەیەوێت کتێبێک دابنێت هەرچیەکی لەبارەی ئاشپەزیەوە زانی نووسی و نۆبەی مەلا هات. مەلاوتی من خواردنێکی نوێم داهێناوە، شیر و هەنگوین تێکەڵ بکرێت اینجا بقولێنرێت. حاکم کە داهێنانەکەی مەلای بیست و بۆ نان خواردن بیانی دەحوەتی مەلای کرد و نەختێک شیر و هەنگوینی تێکەڵ کراوی خستە بەردەمی. مەلاکەمێکی لێ خوارد و پاشان حاڵی تێک چوو، دەستی لە خواردن کێشایەوە. حاکم وتی بۆ ناخۆیت مەگەر خۆت ئەم خواردنت دانەهێناوە؟ مەلاوتی بەڵێ من دامهێناوە، بەڵام تاقیم نەکرد بوویەوە. سەرنج
ئاندریۆ ژێت بڕوای وایە تاقیکردنەوە باشترین قوتابخانەیە، هەرچەنە لە کارە مەعنەویەکاندا لایەنی زۆر هەمە جۆر هەن کە مرۆڤ دەبێت خۆی تاقییان بکاتەوە، چونکە پڕاوپڕ بەکاربردنی ئەزموونی خەڵک هێندە بە سوود نابێت، بەڵام لە بابەتگەلی لە ئاساییکردنەوەی مۆدیلسازی سوودبردن لە ئەزموونی کەسانی تر و کە ئەمەش دەکرێت بە 3 بەشە. دەستەی یەکەم لە ئەزموونی خۆیان فێر دەبن، ئەم کەسانە زرنگ و خاوەنی ئاوازن. دەستەی دووەم لە ئەزموونی کەسانی ترەوە فێر دەبن، ئەم دەستەیە دەستەی بەختەوەران پێک دێنن. دەستەی سێم ئەم دەستەیە نە لە ئەزموونی خۆیان نە لە ئەزموونی خەڵکی دیکەوە فێر دەبن، ئەم دەستەیەش دەستەی بێنەوایانی. هیچ کەس لە ئێمە هێندەی خۆمان زرنگ نییە، ئەوەی دەزانین دەتوانین تاقی بکەینەوە بەرامبەر بە تاقیکردنەوە و زرنگی تنۆکێک و بەرامبەر بە ئۆقیانوسێکە. وما ئوتیتم من علم إلا قليلا. ئێوە کەمێک لە زانیاریتان هەیە، کەسانی لێهاتوو بە توانا بە ئاگان لەم یاسایە، ئەوانە هەمیشە بە سینەیەکی فراوان و هۆشمەندانە ئامادەیان هەیە لە کەسانی بە ئەزمون و دنیا دیدا پند و ئامۆژگاری وەرگرن. دەزانن متمانە بەخۆبوون هەمیشە بە مانای کاری خۆسەریکردن و خۆبەزلزانی و بانگەشەی هەبوونی ئەزمون و لە هەموو کارێکدا نییە. زۆر جار بە توانایی ئەمەیە کە مرۆڤ دام بنێت بە توانایی و نەفامی خۆیدا. بۆ شارەزابوون لە ڕێگەی پرسیار لەو کەسانە بکە گەڕاونەتەوە. پەندی چینی: ئەزمون هەموو جارێک لە بەرژەوەندی مرۆڤ نییە، چونکە هیچ کاتێک ڕووداوێک دوو جار خۆی ڕووناداتەوە. چەرچڵ: لۆمەکردن لاسایی نائاگایانە. لە یەکێک لە سەفەرەکانیدا دەویست لە پانایی ڕووبارێک بپەڕێتەوە، نەیدەزانی قوڵای ڕووبارەکە چەندە و نەیدەزانی ئایا کەرەکەی دەتوانێت لێی بدات و بپەڕێتەوە یان دەست بەجێ دەچەقێت و نقوم دەبێت. بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک سەیرێکی دەوروبەری خۆی کرد. مناڵێکی لەو دوورەوە بینی، چارەیەکی نەبوو جگە لەوەی داوای یارمەتی لێ بکات. مناڵەکە سەرنجێکی کەرەکەیدا و پاشان کەمێک بیری کردەوە. بڕیاریدا مەلا دەتوانێت بەو کەرە زۆر بە ئاسانی بپەڕێتەوە. مەلا بە سواری کەرەکەوە کوپەی نایە ڕووبارەکە و کاتێک گەیشتە قوڵایی سەرنجیدا هێندەی نەماوە نقوم بێت و بە هەر دەردەسەریەک بوو خۆی دەرباز کرد. پاشان بە هاوارکردن بە دوای مناڵەکە ڕۆشت و هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لێ کرد. مناڵەکە واق بوو بە کەساسیەکەوە وتی: قوربان، من سەرنجم داوە مراویەکانی من ڕۆژانە بێ هیچ گرفتێک لەم بەر بۆ ئەو بەری ڕووبارەکە دەپەڕنەوە. خۆشتان چاک دەزان قاچی مراویەکانی من کورتترن لە قاچی کەرەکەی بەڕێز. سەرنج: کاتێک پێویستمان بە هاوکاری دەبێت، پێویستە لە کەسانێکی بخوازن هەست بە نیازەکانمان بکەن، بزانن لە چ هەوڵ و مەرجێکداین، بەر لەوەی کار بە بیر و ڕای کەسانی تر بکەین. پێویستە پێشتر شیکاری بکەین، هەرچەند کەڵک بینین لە ئەزموونی کەسانی تر بە مانای پەیڕەوی و لاسایی کوێرانە نییە. بە وتەی چەرچڵ، هیچ ڕووداوێک دوو جار بە یەک شێوەی چۆن یەک ڕووناداتەوە. کەسێک بە مەلا نەسڕەدینی وت: چاوم ژان دەکات. چارەم چییە؟ مەلاوتی: ماوەیەک ددانی منیش ژانی دەکرد، چووم دەرم کێشە. دەبێت مرۆڤ هێندە مەزن بێت و هەڵەکانی خۆی لە خۆی بگرێت، هێندە زرنگ بێت پەندیان لێوەربگرێت، هێندەش بەهێز بێت هەڵەکانی خۆی ڕاست بکاتەوە. هەڵەکردن بەشێکە لە ڕەوەندی فێربوون. یەکێک لە دۆستەکانی مەلا پزیشک بوو. ڕۆژێک پێکەوە بە گۆڕستانێکدا تێپەڕین. پزیشک دەستەکانی گرتبوو بە دەم و چاویەوە. مەلاوتی: خۆت لەکێ دەشاریتەوە؟ پزیشک وتی: شەرم لە مردووەکانی ئەم گۆڕستانە دەکەم، چونکە زۆربەی ئەم بەدبەختانە بە دەرمانی من کۆچی دواییان کردوە. سەرنج: هەڵەکانی پزیشک هۆکاری مردنی کۆمەڵێک بوو. دەستەیەک لە ژیاندا هێندە لە هەڵەکردن بێزاربوون، وەک بڵێ هەڵەکردن مەرگ بێت. سەرەتا عشق بە ئاسانی دەردەکەوێت، بەڵام دوای کێشەکان سەر هەڵدەدەن. حافز: دوای ئەنجامە و بەرنامە ڕێژی و بەڵێننامەی دەرونی و هەنگاو هەڵدەگرین و دەست بە سەفەرەکەمان دەکەین. هێشتا کەمێکمان نەبڕیوە، تووشی ئاستەنگ و لەمپەرەکان دەبین. هەوڵ دەدەین لێیان دەرباز بین و بیان بەزێنین. حتمما سەردەکەوین، جوولەی دوم دەست پێ دەکات. ئەم جارە کێشە و قەیرانی نوێ دێتە پێشەوە. لەم هەلوو مەرجەشدا کۆمەڵێک خۆیان دەدەن بەدەستەوە. ئەوان بێزار و تووڕە و نائومێد و لە هەبوونی ئاستەنگەکان هێندەی خەونەکانیان دەکەونە قوربانی. ئەوانەش خۆیان نادەن بەدەستەوە. نەفس و درێژ و ماندوونە ناسانە درێژە بە سەفەرەکەیان دەدەن، وەک بڵێ بڕیار نییە هەڵە و دەردەسەریەکانی دەست لە بەرۆکیان بکاتەوە. هەڵە و مەرجەکان زۆرێک دەچنە پێش، دەستەیەکی دیکەش دەستەکانیان بە هێمای خۆ بەدەستەوەدان هەڵدەبڕن. کەسانێک دەمێننەوە پڕشنگی متمانە بەخۆبوون لە ناخی خۆیاندا بەڕووناکی دەهێڵنەوە. ئەمانە درێژە بە بەرخودا دەدەن و بەڵام چاک دەزانن تا کاتی گەیشتن بە مەبەست کۆسپ و لەمپەری فری هەیە کە دەبێت بیان بەزێنین. ئەمەش خود و سروشتی بەختەوەریە. دوو هەنگاو بۆ پێشەوە، هەنگاوێک بۆ دواوە. ئەزموونی ساتە سەخت و
هێوابڕاوەکان بەرگری و ئاشکرابوونی دووبارەی هەڵومەرجی هیوابەخش و دڵخۆشکەر دوای ساڵانێک موتەلا و ڕووماڵکردنی چارەنووسی کەسانی سەرکەوتوو گەیشتمە ئەو ئاکامەی زۆرینەی ئەوانەی بە مەبەست و ئاواتەکانیان نەگەیشتوون هۆکارەکەی ئەمە بووە لە هەڵومەرجەکاندا لە کاروانی ژیاندا ئاشنایەتێکی ئەوتۆیان نەبووە. هەنگاوی جێگیر و تەواو بۆ ڕێگاکانی سەرکەوتن حەوت پلەی سەخت و گرانە. هەر کەسێک بێوێت مسۆگەری بکات دەبێت بەسەریاندا سەرکەوت تا خەونەکانی بێتە دی. چونکە عاشق بووم تێکەوتم وتم گەوهەری مەقسەدم دەستکەوت نەمزانی ئەمە دەریایەکە و هەموو شەپۆلەکانی شەپۆل دەخوێنینە. ئەم حەوت پلەیە بریتین لە کات، ئارامگرتن، ئەزموون، بەدەستهێنانی دانایی و زانیاری و قاڵبوون، کێشەکان، هەڵەکان، شکستەکان، تەنیایی، وزەخەرجکردن و بزواندن بە پێچەوانەی ئاڕاستەی ئاوەوە، هەڵومەرجی چاوەڕوان نەکرات. هەر کەسێک دەیەوێ ئەنجامەکانی بپێکێت سەرنج بدات کە ئەزموونی دەیان قەیرانی شکست هەڵە ڕەتکراونەوە. ڕوبەڕوو بوونەوەی بەلافا و ڕێژنەی ڕخنە بەشێکە لەو واقیعانەی کە 100% لەو کاروانە بەرخودانەدا ڕوبەڕووی دەبێتەوە. ئەو کەسانەی خاوەنی متمانن بە چاکی لەم مەرجانەی بە ئاگان، لە حاڵێکدا کەسانی ناکام بە بێدرکردن بە هەڵومەرج بە تاقیکردنەوەی سەرەتایی ترین کۆسپەکان و هەموو شتەکان دەدەنەوە. پاڵ بە ئیقبالی هیوابڕا و دەسەوەسان دەست لە بەرخۆدان دەکێشنەوە. من هەرگیز دڵسارد نابمەوە چونکە بۆ من هەر هەوڵێکی ناکامل کە دەستبەرداری دەبووم وتایە هەنگاوێک بۆ پێشەوە. هەڵەکان هەڵەکردن بەشێکی سروشتی برینی ئەو ڕێگایەیە کە دەمانگەیەنێتە بەبەست. بێگومان هیچ مناڵێک لە یەکەمین هەوڵیدا بۆ ئاخاوتن بەبێ هەڵە نایەتە بۆ. هیچ باڵندەیەک بەبێ هەڵە فێری فڕین نابێت. هیچ دانایەک بەبێ هەڵە ناتوانێت شتێک دابنێت یان بیدۆزێتەوە. هیچ وەرزشکارێک بەبێ هەڵە نابێتە ڕاهێنەرێکی لێهاتوو بلیمە. ئەو کەسانی خاوەنی متمانن چاک دەزانن کە هەڵەکردن واتە فێربوون. ئەوانە لە هەڵەکردن ناسڵەمێنەوە، بواریش نادەن هەڵەکان دووچاری ساردبوونەوە و لاوازیان بکات، چونکە ئیمانیان بەوە هەیە بە هەڵەکردن دووربینیەکانیان فراوان دەبێت. فێری کارامایی لە بنوشتی نوێ دێنەکایەوە. هەڵەکان پردێکی پتە و سەنگی محەکی نێوان بێ ئەزموونی و زرنگی ئێوەیە. فیلیس تور. ترساندن لە هەڵەکردن گەورەترین هەڵەیە. یەکێک لە نیگارکێشەکان پیشەی نیگارکێشی گۆڕی بۆ کاری پزیشکی. کەسێک لێی پرسی چ دەستکەوتێکتم سۆگەر کرد وا دنیای هونەرت تەرک کرد. وتی ئەم دەستکەوتەم سۆگەر کرد کار هەڵەیەکم لێ بۆشێتەوە خاک دەیشارێتەوە. ئەلێکساندەر پۆپ. پیام نابێت لە چاو خشانەوە بە هەڵەکانی ڕابردووی خۆیدا شەرمەزار بێت، چونکە ئەمە بەومانایەت ئەو ئەمڕۆ بە ئەزموونتر و زیرەکتر لە دوێنێ خۆیەتی. ئەلبەرت ئەنیشتاین. هەر کەسێک هەرگیز هەڵەیەکی ئەنجام نەدابێت هەرگیز هیچ شتێکی نوێی تاقی نەکردوێتەوە. دیزیت بتنس. کەسێک کە هەرگیز هەڵە ناکات هەمیشە ملکەتی کەسێکە کە هەڵە دەکات. هەڵەکردن لە کاتێکدا خراپە کە پەندێکی لێ وەرنەگریت. بیری داهێنەرانە و سەروەتە. ڕۆژێک مەلا کوڕەکەی مەلا دەکەوێتە نێو چاڵێکەوە. مەلا دێت سەر چاڵەکە و هاوار دەکات کوڕی خۆم بۆ هیچ کوێ مەڕۆ تا ئەچم گوریسێک دێنم سەرنج. کوڕەکەی مەلا هیچ شوێنێک نییە بۆی بچێت. ئەو لە ڕاستیدا هیچ چارەیەکی نییە جگە لە چاوەڕوانی خۆ بەدەستەوەدا. بۆ زۆرێک لە خەڵکی ژیان وەک چاڵێکی قوڵە. ئەوان هەستی ئەوە دەکەن لەو قوڵایەدا پەکیان کەوتووە، دەستیان لە هەموو لایەک بڕاوە، هیچ چارەیەکی دەربازبوونیشیان نییە. ئەوەی لە زۆربەی کاتەکاندا ئەزموونی دەکەن هەستی داماوی و ناتوانایی لاوازی و سنووردار بوونە. پێشتر وتمان کێشە و گرفتەکانی وەک کۆسپ و ئاستەنگ لەلایەک و لەلایەکی دیکەشەوە ژیانێکی ڕاستەقینەوە بەردێنن. لە ژیانی هەر کەسێکدا چاڵی قوڵی کێشەگەلێک و هەن مەسەلەکەش ئەمەیەکە ئێمە چۆن ڕەفتار بکەین تا لە چاڵ نەکەوین. لە حاڵەتی کەوتنە چاڵەوە چۆن بینە دەرەوە. هاتنە دەرەوە لە چاڵی کێشەکان وابەستەی هەبوونی ئەوە دەرونیە کە هەر کێشەیەک ڕێگەچارەیەکی خۆی هەیە. مرۆڤ دەتوانێت بە کۆمەکی هێزی ئەندێشەوە خەلافەتی خۆی ڕێگەچارەی گونجاو بۆ دەربازبوون لە بنبەستەکانی ژیان دابنێت. بیر لە مەترسیەکان مەکەرەوە. هیچ مەترسیەک تا ئەو ڕادەیە گەورە نییە کە بێتە ڕێگری لە ئەنجامدانی کاری پێویستەکان. چاک پێگر. پرسیشک گەشتە ئەو ئەنجامەی کە چیتر کاتی ئەوە هاتووە تا ڕاستیەکە بە مەلا بڵێ. هەر بۆیە پێیوت من هەست دەکەم کە دەبێت ڕاستی کارەکەت پێ بڵێ. تۆ نەخۆشیەکی مەترسیدارتە، پێدەچێت 2 ڕۆژی تر نەژیت و بمریت. دەکرێت لە خواستەکانت بڵێیت ئایا کەسێک هەیە حەز بکەیت بیبینیت. مەلا بە بەدەنگێکی لاوازە وتی بەڵێ. پزیشکوتی ئەو کەسەکەیە. مەلاوتی یەک پزیشکی تر. یەک پزیشکی تر، یەک ڕێگەچارەی دیکە، هەوڵێکی دیکە، دەستپێکی نوێ.
ئەمە دروشمی کەسی خۆ باوەڕە کە دەتوانێت بە دوورە پەرێز بوون لە بێهیوایی خۆ بەدەستەوەنەدان، نەفس درێژی، بێوچانی، نەوەستن، ئەوەی دەیانەوێ مسۆگەری بکەن. تەنها ئەمەیە باوەڕ بێنن شتێکی پێ ڕێگە چارەی وجودی نییە. متمانە بە خۆت کێشەیەک نییە ئاسان نەبێت، لاوازی کێشە لە دوای کێشە لە دوای کێشە. کاتێک نوێخوازی دەکەن دەبێت ئامادەی بیستنی هەر وشەیەک و ئەوەی کەسانی تر بەشێت هەژمارتان دەکەن ببن. لیری ئەلیسۆن. گەورەترین داهێنان لەو کەسانە دەوەشێتەوە بە دیدگای جیاواز لە پێگەی ئاسایی دەڕوانن. ئارا ئەروین. من ئەوم پێ باشە مشتریەکم هەبێت کە هاتە فرۆشگاوە بڵێت خودایە تا ئێستا شتی وام نەدیتووە، تا ئەوەی بڵێت ئەی خوایە ئەمانە چەند گۆڕاون و لە بازاڕدا نمایش کراون. ئەگەر من سێوێکم هەبێت و تۆش سێوێک، سێوەکانمان بگۆڕنەوە ئەو کاتە هەر یەکەمان خاوەنی سێوێکی. بەڵام ئەگەر هەر یەک لە ئێمە خاوەنی ئایدیایەک بین و ئایدیایەکانمان بگۆڕنەوە ئەو کاتە هەر یەکەمان خاوەنی دوو ئایدیای دەبین. جۆرج برنارد شۆ. ژیان سەرانسەر ئەزموون و بیر و باوەڕە بۆ ئەوەی بزانین دەگەینە مەنزڵ یان نا. براد ری. کاتێ دەنگێکی نوێ لە جیهان دەنگ دەداتەوە سەدان بەرپەرزدانەوەی لێ دەکەوێتەوە، لەبەر ئەوەی مرۆڤ تەڵە مشکی باشتر دابنێت سروشت مشکی چاکتر و وەبەردێنێت. جیمز کارزۆل. باشترین ڕێبەران کەسانێکن کە دژەبا و بەشی سەرەکی کەسایەتیانە، ئەوان دژی نوێخوازی نین بەڵکو خودی نوێخوازین. دیڤید ئۆگلۆی. کردنی پرسیارێکی گەمژانە یەکەمین هێما و نیشانەی شەقل و گیری ئایدیایەکی تەواو نوێیە. ئەلفرێد وایت. لە ڕاستیدا دامەزراوەی ئێمە بە شێوەیەکی ڕێکەوت لەو بەرهێنانی نوێکاندا سەرکەوتنی بەدەستهێنا، بەڵام هەرگیز فەرامۆشی نەکەن کە مرۆڤەکان تەنها کاتێک دەتوانن سەرکەوتوو بن کە هەمیشە لە هەوڵدا بن. ڕیچارد کارلستۆن. من ناتوانم لەوە بگەم کە بۆچی مرۆڤەکان لە ئایدیای نوێ دەترسن. هاوکات خودی خۆم لە ئایدیای کۆن دەترسێم. جان کیچ. شەقڵگیری ئایدیایەکە لە زەینیدا وەک دانیشتنە لەسەر بزمار، زۆرێک ببێ هۆی بپەڕیت و دەست بەکار بیت. ئیل سیمپسۆن. یەک بیرۆکەی چاک بە درێژایی ڕۆژ بە بێداری دەتانهێڵێتەوە، بەڵام بیرۆکەیەکی نەشاز و بەرز شەوێک تا بەیانی بە بێداری دەتانهێڵێتەوە. مێرلین واتسۆن. زیرەکی دەرهێنراوی ناخڵ زێڕێکی دەرهێنراوی کانزابە بەهاترە. ناپلیۆن هێڵ. شتێک بە ناوی کێشەی بێچارەسەر نییە. ڕۆژێک مەلا لە کەنار ڕووبارێک دانیشتە و بە کەوچک ماستی دەکردە ئاوەکەوە. ڕێبوارێک بەلایدا ڕابرد و وتی مەلا دەتەوێت چ کارێک بکەیت؟ مەلاوتی دەمەوێت دۆ دروست بکەم. پیاوەکەوتی مەگەر دەکرێت بە چەند کەوچێک ماست لەم ڕووبارە دۆ دروست بکرێت؟ مەلاوتی نابێت، بەڵام ئەگەر ببێت چ دۆیەک دەردەچێت؟ سەرنج. فاسیلەی نێوان متمانە و نەبوونی متمانە چڕبوونەوەیە لەسەر مومکین و نامومکین. کەسانی خەلاق و خاوەن متمانە بیر لە گریمانە و محاڵەکان دەکەنەوە. ئەوان کاتێ بیر لە دەرەنجامی نەرێنی دەکەنەوە ئەگەر ببێت ورەی بەهێزتر بۆ دۆزینەوەی ڕێگەی گونجاو لە خۆیان دابەدی دەکەن. هاوکات کەسانی شکست خواردوو زیاتر بیر لە محاڵەکان و نەبوونەکان دەکەنەوە. چیرۆکی سەردەمی مناڵی کوفی عەدنان. کوفی عەدنان ئەمینداری گشتی نەتەوەیە گرتووەکان براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتیە. لێیان پرسی گرنگترین بیرەوەری تۆ لە سەردەمی خوێندکاریدا چییە؟ لە وەڵامدا وتی ڕۆژێک مامۆستای زانستەکان هاتە پۆلەکەمان و پارچەیەک قوماشی سپیل کاند بە تەختە ڕەشەکەوە کە لە ناویدا پەڵەیەکی ڕەش هەبوو. لە قوتابیەکانی پرسی قوتابیەکان چی دەبینن؟ هەموو وتیان یەک پەڵەی ڕەش. مامۆستا بیرمەندانە چەند ساتێک بە بەردەم تەختە ڕەشەکەدا هات و چۆی کرد و پاشان بەدەستی خۆی ئاماژەی بە دەوری پەڵە ڕەشەکەدا کرد و وتی مناڵە خۆشەویستەکان بۆچی ئەم هەموو سپیەتی و دەوری ئەم پەڵە ڕەشە نابینن؟ کوفی عەدنان دەڵێت هەر لەو ڕۆژەوە تەواوی هەوڵەکانم ئەمە بوو یەکەم سەرنجی سپیەتی چاکەکان خاڵی ئەرێنی ڕۆژناییەکان بدەم. پێویستە خەلاقیەت ئەندێشەی ئەرێنیە، هەبوونی مێشک و زەینێکی کراوە بۆ دۆزینەوەی دیتنی ئەوەی لە نینگای خەڵکی شارەوەی و نادیدە نییە و بەرجەستە نییە. بە کورتی دەڵێن بۆ هەر کارێک کوێری بینا باشترە تا بینایی کوێر. هەندێک خاچ هەڵدەواستن و بە مەزارەکانیانەوە، هەندێکی دیکە خاچ دەکەن بە لەنگەری گەشتیەکانیان. ئەگەر ناخداخرابێ چاو بێسوودە. لە نێوان بربەست و فرسەتدا چ جیاوازیەک هەیە؟ دیدگای ئێمە
هەر فرسەتێک وابەستەی دژواریەکە و هەر دژواریەک فرسەتێکی لەبەردەمدایە. کاتێک لە ئەلبرت ئەنیشتاینیان پرسی دەربارەی فاکتەرێک باشترین هاوکاری کردبێ چی بووە بۆ داهێنانی تیۆری نیسبی، لە وەڵامدا دەڵێت تێگەیشتن لەوەی دەربارەی کێشەیەک چۆن بیری بکرێتەوە. خەلاقیەت واتە بتوانیت شتێک ببینیت هیچ کەس نەیدیت بێت، بیر لە شتێک بکەیتەوە کەس بیری لێ نەکردبێتەوە، تا بتوانیت کارێکت لێ بۆشێتەوە هیچ کەسێ لێی نەوەشابێتەوە. مەهێڵە کەس ڕێگر بێن لە خەلاقیەتی تۆدا، وەک ئەوەی بهێڵیت خەڵکی هەوا و هەناست لێ بگێڕنەوە. ئەگەر هەڵومەرج دەرگایەکت لێدا بخات، ڕێگە چارەی 3% جار زیاتر ئەو دەرگایە دەکاتەوە. ئەم هەموو شەهد و شەکرەی لەوتەکانم دەڕژێت پاداشتی ئارامیە کە شاخی نەباتم لە پێناوی پێدراوە. حافزی شیرازی. ئارامگری خۆڕاگری سەروەتە. ڕۆژێک مەلا نەسڕەدین لە گۆشەی مزگەوتێک دانیشتە بوو. لەژێر لێەوە موناجاتی دەکرد لە ناکاو پیاوێکی هەژار دێتە ژوورەوە، ئەو نەیدەزانی کەسێک لەو مزگەوتدا بێت. سەرێکی بۆ ئاسمان هەڵبڕی وتی: خودایە 1000 ساڵ لای تۆ چەندە؟ مەلا بە ئەسپایی خۆی خزاندە بەن پایەیەکی بە دەنگێکی سەیر و غەریبەوە، وتی: 1000 ساڵ بەلای منەوە یەک چرکەیە. کابرای هەژار دڵخۆش بوو بەوەی خوا وەڵامی داوەتەوە، وتی: خودایە 10,000 دیناری بەلای تۆ چەندە؟ مەلا وتی: ئەی بەندەی من، 10,000 دینار بەلای منەوە 1 دینارە. کابرا وتی: خودایە ئێستا کەوا 1 دینار بە بەندەی داماوت ڕەحمەت بفەرموو. مەلا وتی: باشە، بەڵام 1 چرکە ئارام بگرە. سەرنج. دواندنی مناڵەکەم شایەن فێر کردووم کە هیچ کەس هێندەی ئەو مناڵە بزێ و سەرکێش نییە. مناڵان حەز دەکەن هەرچیەکیان دەوێت دەست بەجێ بێتە بەردەمیان. ئەگەر لە پڕ حەزیان لە میوە کرد، هەرگیز گوێ لە قسەی دایکیان ناگرن کە باوکیان دەخولەکی دیکە بەو میوەیە ئەو حەزەی لێتی دێتەوە. ئەوان دەیانەوێ هەر ئێستا بیخۆن. ئەمەش کت و مت نمونەی ناخی کەسی دۆڕاوە. ئەوان بەلێیانە بێ هۆقرن، حەز دەکەن بەردەوام خواستەکانیان بێتە دی. غافڵ لەوەی کە دێرماڵک ئەمەیە. هەر شتێک هێندە دەخایەنێت کە پێویستە. ئەگەر واژوویەک بتوانێت جیاوازی نێوان پیاوێک و مناڵێک شرۆڤە بکات، بێگومان ئەو واژووە ئارامیە. لینسن ئارامسترانگ. توێژەرێک لە زانکۆی فلۆریدا گەشتە ئەو ئاکامەی گەیشتن بە پلەی پسپۆری لە بوارێکی تایبەتمەند دەبێت لانی کەم 10 ساڵ لەو بوارەدا عاقڵ ببێت. ئەمەش مانای ئارامی لە ڕاددەبەدەرە. ساڵانێک شەمعی دڵی گرگرتوم سوتان تا لە پەروانە فێری عاشق بووم. بۆ دەستکەوتنی ئەنجام دەبێت خۆڕاگر بین. ئارامگرتن واتە زرنگی واقع گریانە. ڕەفتارکردن زرنگی واتە دەرکی ئەم ڕاستەقینەیە کە نێوان خۆمان و خواستەکانمان هەمیشە فاسیلەیەک هەیە. فاسیلەیەک دەبێت تەی بکرێت. فاسیلە واتە زەمن. زەمنێک و لەوانەیە ساڵانێک درێژ بکێشێت. ئەلبرت ئەنیشتاین دەڵێت: چەندین مانگ و چەندین ساڵ بیر دەکەمەوە، 199 ئەنجامەکان بە هەڵە خۆیان دەدەن بەدەستەوە، بەڵام لە سەدەمین جاردا هەموو شتێک ڕێک دەبێتەوە. سەرکەوتن واتە درەختکاری. من سەرکەوتن بە ناشتنی درەختێک دەچوێنم. بۆ هەبوونی درەختێک سەرەتا دەبێت دەنکەکانی تۆکەی لە خاکدا بۆشێنین، ئاوی بدەین، پاش ماوەیەک دەپشکوێت، پاشان بە ناسکی سەر لە خاک دەردێنێت. دەبێت پارێزگاری لەو نەورەسە بکرێت تا دەبێتە نەمام. پاشان خاک و خۆڵی بە پیت و پەین بکرێتە ژێری، چاودێری بکرێت لە جانەوەری گیا و درەخت. دەخۆن و زیان بە نەمامەکان نەگەێنن. ئەم چاودێری و هەوڵدانە ئەو نەمامە ناسکە دەبێتە درەختێکی بەهێز. درەختێک دەتوانین لە ژێر سایەدا پشوو بدەین، لە بەروبوومەکەشی سوودمەند بین. بەڵام مرۆڤی ناکام لە بەختەوەری وەکو ناشتنی دەنگ کە لۆبیایەک بێ هێز و جیاوازن و زوو بەسەر دەچن. ئەوان حەز دەکەن بۆ ڕۆژی دوایی ناشتن بێتە درەختێکی مەزن و خاوەن بەروبووم. غافڵ لەوەی کە ئەم داستان و دیدگایانە تەنها لە ئەفسانەیەکدا هەیە. لە دنیای واقعدا بۆ هەبوونی درەختی سەرکەوتن دەبێت ماندوو بین، ئارەق بڕێژین، خۆڕاگر بین. ئارامگرتن و چاوەڕوانی لەوانەیە باڵاترین زرنگی و بێت بۆ کەسێک دەنگ کە تۆیەک دەچێنێت و مۆڵەت دەدات درەختەکەی بێتە بەر. ئینا ڕڵتی. من بۆ تاقیکردنەوەی پیاوێک لە ئاوێنەوە سەیری دەکەم، لێی دەخوازم شێوەی خۆی بگۆڕێت، یان ڕوونتر دەڵێم ئەگەر بتەوێت دنیا بە جۆرێکی دیکە بگۆڕیت، سەرنجێکی خۆت بدە، پاشان گۆڕانی پێویست ئەنجام بدە. سیواگارد گڵن باڵڕاد. بەرپرسیارەتی سەروەتە. تا ئێوە نەگۆڕێن هیچ شتێک ناگۆڕێن.
مەلا لە سەرمەرگدا وەسیەتی کرد کە گیانم دەرچوو لە قەبرێکی کۆندا بمێژن وتیان بۆچی؟ وتی لەبەرەوەی کاتێک نەکیر و منکەر دێنە سەرم دەبینن قەبرەکەم کۆنە چیتر سین و جیمم لەگەڵ ناکەن. سەرنج کەسی لاواز بە سەرنجدان لە لێنەهاتووی خۆی لەبارەی پرسیاری وەڵامەوە خۆی فریو دەدات. لە ڕاستیدا پەیوەندیەکی ڕاستەوانە لە نێوان هەستی و خۆباوەڕی و بەرپرسیارەتیدا هەیە. بۆیە هەرچەند ئێوە هەستی بە توانایی و بەهێزی بکەن پشکێکی زیاتر لە بەرپرسیارەتی ژیان وەردەگرن. هەرچەندیش هەست لە ناچاری و ناتەواوی ناخی خۆتاندا بکەن زیاتر لە خۆتان ماندوو دەکەن. پەیوەندی بەرپرسیارەتی و ئازادی کەسی بێمتمانەوە دەزانێت بە هەڵاتن لە بەرپرسیارەتی ئارامی و ئاسایش زیاتر مسۆگەر کردووە. خۆی لەو بەڕێوەبردنە خراپەی ژیان کێشاوەتەوە. ئەمە لەلایەکی تریشەوە چۆن ژێرباری بەرپرسیارەتی هەرچەندە تاڵ و گران بێت لە بەرامبەردا ئازادی مافی بڕیاردان ئیرادە دێنێتە گۆڕێ. ئەم هەڵومەرجانەش وامان لێ دەکەن جاری وایە هەزار و یەک پاساو دێنینەوە تا خۆمان لە بەرپرسیارەتی ژیانی خۆمان هەڵبوێرین. ناخود ئاگا هێزی هەڵبژاردنمان بۆ دۆزینەوەی گۆڕانکاری خوازراو لە ژیان دەتاسێنین. وەک بڵێ ژیانی ئەمڕۆمان بە بەرئەنجامی هەڵبژاردنێک دەزانین کە لە ڕابردوودا ئەنجاممان دابێت. ڕۆڵ و ئیرادەی خۆمان بە گۆڕانی هەلومەرج سەلماند بێت. بیانوو مەلا بانگەشەی فرەی بۆ ئازایەتی خۆی دەکرد و ڕۆشتن بەرەو جەنگ. ڕۆژەکانی سەرەتا هەموو هاوڕێکانی خرۆشاو بوون. سات ژمێریان دەکرد زوو شەڕدەست پێ بکات تا شاهێدی هونەرەکانی مەلا بن. سەرنجام شەڕدەستی پێکرد مەلا بە قەڵغان و شمشێر چوویە مەیدانی شەڕەوە. دوژمن بە ئاسانی مەلایان بەزان. لە حاڵێکدا مەلا فرمێسکی دەڕۆشت پرسیاریان لێکرد بۆچی تۆ بچووکترین بەرگریت نەکرد و وەڵامی هێرشەکانی دوژمنت نەدایەوە. وتی ئاخر دەستێکم بە قەڵغانەکەوە و دەستەکەی ترم بە شمشێرەکەوە. من هەردوو دەستم گیرا بوو. خۆ بەددانەکانم شەڕ ناکرێت. سەرنج کرێکاری خراپ ڕەخنە لە کەلوپەلەکانی خۆی دەگرێت. پندێکی ئینگلیزیە. مەلا لە جیاتی تێکۆشان و ئەنجامدانی ئەرکەکەی دەستی کرد بە بیانوگرتن و پاساوهێنانەوە بۆ دۆڕاندن و بەزینەکەی. ئەو لەو توانایانەی لە بەردەستیدا بوو نەک هەر کەلکی لێ نەبینی بەڵکو بە هۆکاری بەزینی هەژمار دەکرد. ئەمەش هەر ئەو خەونەیە کە ئاسانی شکست خواردوو بەکاری دەبەن. لە سەڵتانەوەتنەوەی دۆڕاوەکان لە کەسانێکەوەن کە خۆیان بە بیانووەوە گرتووە. جۆرج واشنتن خاڵی گرنگ لە پاساو هێنانەوە ئەمەیە کە تەنانەت مرۆڤ گەر شیاوترین پاساوی هەبێت بۆ ناکامیەکانی هیچ کاریگەریەکی نییە. جەوهری بابەتەکەش ئەمەیە. ئێمە یان بە ئاکامی لە خوازراو دەگەینیان ناگەین. هێنانەوەی پاساو بە ڕووکەش بۆ ئەمەیە. بۆچی سەر نەکەوتین یان نەمان بردەوە؟ هیچ کات تۆز قاڵێک لە گۆڕانی ئەنجامدا یان بێ ئەنجامیدا کاریگەری نییە. پاداش بە ئەنجام دەدرێت نەک بە بەڵگەکان. ویستۆن چەرچڵ من لە سەرکەوتنەکانمدا خۆم بە قەرزاری ئەو دەزانم هیچ کاتێک پاساو بۆ بیانوویەکم نەبووە بۆ هیچ شتێک. هەرگیز ورم نەگرتووە. فلۆرانس نایتیگڵ بنیاتنەری پیشەی پەرستاری. ئەبوو سەعید ئەبولخەیر دەفەرموێت بەهەشت بە بەها دەدەن نەک بە بیانوو. گەر چاوەڕوان بین هەموو شتێک 100% فەراهم بێت هەرگیز دەست بەکارێک ناکەین. ئیڤان تۆرپینگ هەرگیز لە ئەگەردا مەمێنەرەوە. نیوە شەو مەلا لە خەو ڕاپەڕی ژنەکەی بێدار کردەوە و داوای لێ کرد شقارتەیەک لێ بدات و مۆمەکە داگیرسێنێت. دوای ئەوەی مۆمەکەدا نەگیرسا ئەو کردیە بە دەنگە دەنگ. ژنی مەلاوتی ئێرە هێندە تاریکە ناتوانم شقارتەکە بدۆزمەوە. ئەگەر تۆ مۆمەکە داگیرسێنیت منیش شقارتەکە دەدۆزمەوە. سەرنج ئایا بەم دەستەواژانە ئاشنایت؟ ئەگەر لە خێزانێکی دیکە دەهاتمەوە دنیاوە، ئەگەر لە وڵاتێکی دیکە دەبوو، ئەگەر تۆ فلانە کارت بکردبایە، ئەگەر فلانە بارودۆخ لەبار دەبوو، زیاتر کەسانی ناکەم ئەم دەستەواژانە بەکار دەبن کە بە وشەی ئەگەر دەست پێ دەکات. هاوکات بۆ گەیشتن بە مەبەست دەبێت هەرچی ئەگەر و مەگەرە هەمووی وەلاوە بنرێت. بە ئەزموونی گشتمە ئەو بڕوای ئەگەر هەمیشە چاوەڕوانی ساتی ئایدیالیست واتە کاتی هەموو شتەکان و خواز و کامل بن پێدەچێت هەرگیز کارێک ئەنجام نەدەین. لەم حاڵەشدا هیچ کێوێک بە ئاسانی ناگرێت، هیچ پێشبڕکەیەک سەرکەوتوو نابێت، هیچ خۆشێک پایەدار نابێت. مۆریس شوالیە ئەگەر دەڵێن کاری کەسانی سست و بێ ئیرادە ئەمەیە بۆ کەم و کوڕی شکستەکانیان چارەیەکیان نییە جگە لە هێنانەوەی پاسا و لیستێک لە بیانووی بەنی ئیسرائیل، ئەوان زەمینە و زەمان بارودۆخی نالەبار بۆ هۆکاری شکستی خۆیان دەزانن. بۆ دەستپێکردن و ئەنجامدانی هەر کارێک چاوەڕوانی بارودۆخی گونجاو و بێئاگان.
لەوەی بارودۆخ هاوکاریکی شتێکە لە زۆربەی کاتەکان بەرپرسیارەتی خۆیانە. ئەوانەی بەدەست بێنن بۆ بەرهەمەندبوون لە خۆشیەکانی ژیان دەبێت بەرپرسیارانە هەوڵبدرێت و ئەگەر و مەگەرەکان پشتگوێ بخرێن. گەورەترین دوژمنی مرۆڤ لە دڵی خودی خۆیدا لە کەمینەدایە. دۆست و دوژمن شەوێک مەلا شەیتانی لە خەودا بینی و ڕیشی گرت و وتی تۆ دوژمنی مرۆڤایەتیت. مای هەموو ناتەبایی و ئاژاوەکان و بێداربوویەوەی ڕیشی خۆی بەدەستەوە بوو. سەرنج کاتێک بەرپرسیاریتی تەواوی چاکە و خراپەکانی سەرکەوتن و ناکامیەکان بەرەوکی خودی مرۆڤ بگرێتەوە، بەو مانای کە مرۆڤ بێجگە لە خودی خۆی دۆست و دوژمنێکی دیکەی نییە. هەرچیەکی بەسەردێت چ چاکە چ خراپە لە خودی خۆیەوە سەرچاوە دەگرێت. پەیامنێرێک دیمانەیەکی ساز کرد لەگەڵ مایکل دێڵ، سەرۆکی کۆمپانیای دێڵ، کە یەکێکە لە گەورەترین کۆمپانیاوەبەرهێنەرەکانی کۆمپیوتەر لە جیهاندا. لێی پرسی کام ڕکابەر گەورەترین مەترسی و ڕوبەڕووی کۆمپانیاکەتان کردوتەوە؟ لە وەڵامدا دەڵێت گەورەترین مەترسی و هەڕەشە بۆ سەر ئێمە تەنها لەلایەن کارمەندەکانی خۆمانەوەیە. مایکل دێڵ. ئامادەبوون بۆ گۆڕان سەروەتە. مەلا لە بەیانیەکدا خەریکی هەڵکەندنی زەویەک بوو. کەسێک خەڵکی گوندەکەیان لێی پرسی خەریکی چیت؟ مەلاوتی شتێکم لەژێر ئەم زەویەدا شاردەوەتەوە، ئێستا هەرچی ئەکەم بۆم نادۆزێتەوە. پیاوەکەوتی نیشانت کردووە؟ مەلاوتی بەڵێ. پیاوەکەوتی چ نیشانەیەکت کردووە؟ مەلا سەرێکی هەڵبڕی بۆ ئاسمان وتی لێرەدا پەڵە هەورێک هەبوو، ئێستا نازانم چی لێ هاتووە. سەرنج مەلا پەڵە هەورێکی کرد بۆ نیشانەی شوێنەکەی، هەورێک کە بە هیچ جۆرێک لە ئاسماندا نامێنێتەوە. بەر لە ئەوەی بەگێڵی مەلا پێ بکەنین دەبێت لە خۆمان بپرسین ئێمە خۆمان خاوەن چ گۆڕانکاریەکەین لە ژیاندا. هەوری زۆر هەن، هەوری بارودۆخ و هەوری گۆڕان و هەوری فرستەکان و هەوری ڕێگە چارەکان. ئێوە ناتوانن کێشەکانتان بە ڕێگە چارەی دوێنێک لای بکەنەوە. هەورەکان لە حاڵەتی جوولاندا، بارودۆخەکان لە حاڵەی گۆڕاودان، فرسەتگەلێک لە حاڵەتی لەکیستووندا، ڕێگە چارەیەک لە حاڵەتی کۆن و بنیادی ئێمە لە زۆوە ڕووە کە ئاگامان لەم گۆڕانکاریانە نییە. بۆ نمونە دیتگای دوێنێمان و بیر و لەمڕۆ سبەی و دەکەینەوە کە چیتر وەک دوێنێ نین و تەواوی بەدبەختیەکانیش هەر لێرەوێ دەست پێ دەکەن. کەسێک بۆ ڕاوی باڵندە بچێت دەبێت جوولە و گۆڕانکاریەکانی بەردەوام بێت، وەک ڕەسەنایەتیەک وەربگرێت. ئەم دەستەواژەیە کە گۆڕانی ئێوە بنەمای سەرەکی ژیانە گۆڕاوە بۆ پندێک گۆڕان، شتێک کە مرۆڤ هەر لە بەرەبەیانی مێژووە شاهێدی ڕوودانی بووە. بەڵام گۆڕانکاریەکان لە سەردەمی ئێمەدا خاوەنی چەمکی تایبەتن. گۆڕان و گۆڕانکاریەکان خێرا و خێراتر بوون. لە کۆڕە و زانیاریەکاندا قسە و باس لەسەر ئەمەیە کە زانیاری مرۆڤ هەرچەند ساڵێک کەمتر لە ساڵێک لە حاڵی دوو بەرامبەر بوونەدایە، ئەمەش بەو مانایەیە زانیاری مرۆڤ لە 10 ساڵێکدا مسۆگەری دەکات بەرامبەر بە سەرتاپای مێژووی مرۆڤایەتیە. ئینتەرنێت لە حاڵەتی گۆڕینی مێژوو چارەنووسی جیهانیاندایە. سیمای کۆمەلگا وڵاتەکان، پەیوەندی ئاڵوگۆڕەکان، ستراتیژی و دیدگای مرۆیی لە ڕووبەرێکی هێندە خێرادان کە ئەگەر کەسێک چەند ساڵێک پێشتر سەرنجێکی ئێستای کۆمەلگای بدابایە واقع دەبوو. لە چاخێکی گۆڕانکاری خێرا و مەزندا ژیان دەکەین. ئەمەش بۆ مانایەکە لە هەر ساتێکدا دەبێت بە ئەمڕۆیەک کاتەیدا دەژین بیر لێی بکەینەوە. هاوکات دەبێت چاومان لە ئایندەیەک بێت کە بە خێرایی لە حاڵی گۆڕانکاریدا بەمڕۆ. وەک کۆمپیوتەرێک کە بەرنامەکانی بەسەر دەچن پێویستی بە نوێکردنەوەیە. ئەپدەیت دەبێت ڕۆژانە بیر، باوەڕ و ئەندێشەکانمان ئەپدەیت بکەینەوە. گۆڕان شتێکە ئێستا لە حاڵەتی ڕووداندایە. کەسێک ئاگای لێ نەبێت ناتوانێت لە سبەینەیەکدا لەگەڵ ئەمڕۆ جیاوازی هەیە بژیت. دەبێت پێشبینی بۆ گۆڕانکاریەکان بکرێت، بچینە ئایندەگەری. ئێمە دەبێت خۆمان لە گۆڕانکاریەکاندا هاوجووت بکەین. بنچینەی وەرچەرخان بۆ هاوجووت بوون لەگەڵ گۆڕان و دەبێت ڕۆژانە فێربین کامل بوون بکەینە پیشە بچینە کامل بوون. مرۆڤە کۆنەکان زەمانەی نوێ وەستاندن لە گۆڕان واتە وەستاندن لە ژیان. برۆس بارتۆن. بۆمانەوە دەبێت گۆڕانکاری بکەین. پیرل بیڵی. هەبوون واتە گۆڕان، گۆڕان واتە پێگەیشتن، پێگەیشتن واتە بەردەوامی و ئەفراندنی دووبارە. تەنها دوو دەستە ناتوانن بیر و باوەڕی خۆیان بگۆڕن: مردووەکانی گۆڕستان و شێتەکانی شێتخانە. واین دایر. لە سەردەمی گۆڕاندا ئەوانەی هەواداری فێربوونن و وارسی سەرزەمینن. ئەریک هاڤەر. هەر وەک جل و پۆشاکە کۆنەکانتم دەگۆڕن، هەمان شێوە ئەندێشە و کۆنەکانیشتان بگۆڕن. سەعید نەفیسی. بەردەوام بەهای گۆڕان بێدەنگ گەرە. بەهای گۆڕان ئەوە دەبێت بەهای نەگۆڕان بدەن. لە گۆڕان مەترسن.
جووتێک تووتیم هەبوو بە دەگمەن لە قەفەسەکەیان دەهاتنە دەرەوە. کاتێکیش دەهاتنە دەرەوە زیاتر کاتەکەیان لەسەر قەفەسەکە و دەوروبەری بەسەر دەبرد. ئەو ژوورە بچووکە هەموو دنیای ئەوان بوو. منیش نەمدەویست بە زۆر دەریان بێنم، چونکە ئەو کەش و ڕەهایی بێزاری دەکردن بە جۆرێک پێی تووڕە ناڕەحەت دەبووم. ڕۆژێکی ساردی زستان بۆ ئەوەی خواردنی گەڵای کاهوویان بدەمێ زۆرم پەلە بوو. چاکەت و کڵاوم لەسەر کردبوو. هەرکە چوومە لای قەفەسەکەیانەوە هەردووکیان لە ترساندا وشک بوو بوون و پەڕەکانیان دەلەرزی، چاویان ئەبلەق بوو بوو، هیچ جوولەیەکیان نەدەکرد. پێم سەیر بوو چی دەتوانێت لە دنیای باڵندەکاندا بێتە مای تووڕەبوونیان. جوولەیەکی ترم کرد، باڵندەکان وەک شێت هەڵدەفڕین، بەڵام کەمێک خۆم کەناردا دووبارە نیشتنەوە. بەڵام سەرنجی بەدگومانی منیان دەدا، لە پڕ گومانم کرد ئەبێت شتێک تا ئەم ڕادەیە هەستیار و بێزاری کردبن. ئەم دوو تووتیە هەرگیز منیان بە کڵاوەوە نەدیتبوو. ئاگای مرۆڤیش کت و مت وەک ئیشی ئەم دوو تووتیانەیە لە گۆڕان و گۆڕانکاری دەڕەنجێن و لە شتە نامۆکان دەترسن. پێشبینی ڕۆژێک مەلا نەسڕەدین دەچێت بۆ بازاڕ و قۆریەکی جوان دەکڕێت. لە ڕێگا کەمێک بیری کردەوە وتی باشە بێت و ئەم قۆریە بکەوێتە خوارەوە بشکێت چی دەبێت. پاشان خۆی وەڵامی خۆی دایەوە، چارەیەکم نابێت جگە لەوەی دەبێت بیبەم و بۆ شوشە و بەند و پارچەکانم بۆ بداتەوە لە یەک و پاشان زیاتر مێشکی خەریک کردووتی ئەبێت بڕۆم دووبارە بێمەوە. ئەم هەویرە ئاوی زۆر دەکێشێت و پێویستە خۆم خاتر جەم بکەم. مەلا هەرچی بیری کردەوە ڕێگەیەک لەوە باشتری نەدۆزیەوە. قۆریەکەی کێشا بە زەویدا و شکاندی. پاشان پارچە شکاوەکانی کۆ کردەوە و بردی بۆ لای شوشەبەند و بۆ چاکردنەوە. سەرنج پێشبینی وەک ئەوەی مەلا بە قۆریەکەی کرد بە گریمانە ڕوویدا. کارکردن لەسەر بنەمای ئەگەری ڕوودانی ڕووداوێک مەرج نییە، بەڵکو ئامادەبوون و جوولان و ڕوبەڕووبوونەوەی بارودۆخەکە کە ئێستا پێشبینی بۆ دەکەین. پێشبینی و ئایندەگەری ئامادەی وەبەردێنێت. ئامادەبوون بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر بارودۆخێک پێویستە سەرکەوتنەکانی ژیانە. مەولانا جەلالەددینی ڕۆمی لە مەسنەویدا دەفەرمێت زەڕەنگر و پیرەمێرد دەکاتە نمونە. پیرەمێردێک دەچێتە لای زێڕەنگرێک و دەڵێت تەرازوەکەتم پێ بدە، دەمەوێت زێڕەکەم بکێشم. زێڕەنگر دەڵێت من بێژنگم نییە. پیرەمێرد دەڵێت گاڵتە و شۆخی کردن بەسە، من تەرازوەکەتم دەوێت. کێ باسی بێژنگی کردووە؟ زێڕەنگرەکە دەڵێت گەسکم نییە. پیرەمێرد ئەم جارە زۆر تووڕە دەبێت دەڵێت مەگەر تۆ کەری، من تەرازوم دەوێت. زێڕەنگر دەڵێت هەر یەکەم جار کەوت بیستم بزانم من کەر نیم. تۆ پیاوێکی بە ساڵات و پیری، دەستەکانت دەلەرزن، لە زێڕەکەی تۆدا وردە و درشتی فرەی تێدایە. لە کاتی کێشاندا زۆرتر زێڕەکە دەڕژێتە سەر زەوی. پاشان داوام لێ دەکەیت گەسکت پێ بدەم. ئەویش تێکەڵی خاک دەبێت لە کۆکردنەوەدا. پاشان داوای بێژنگم لێ دەکەیت. منیش چونکە گەسک و بێژنگم نییە وشەی کۆتاییم لە سەرەتادا پێوتیت گۆڕانی مەزانە، لەژێر دەسەڵاتدا ڕەها دەکات. ئەگەر بەرەو گۆڕان نەبزوێن دەبینە قۆچی قوربانی. جۆن کەنەدی. بۆ لە بەرچاوگرتنی ڕەسەنایەتی وەک تاشەبەر ڕق و مەحکەم بن، بەڵام بۆ هەڵبژاردنی ڕەوش لەگەڵ ئاراستەی ئاودامەلە بکەن. تۆماس جیڤرسۆن. چەمینەوە و یەکسانبوون. لە مەلایان پرسی گێڵترین کەسێک لە ژیاندا دیتبێتت کێیە؟ مەلاوتی ڕۆژێک دارتاشێک دەبەن بۆ ئەندازەگرتنی دەرگایەک، چونکە مەترەکەی بیرچوو بوو. دەستەکانی بە ملا و بەولادا درێژ کردبوو. کاتێ ویستی بچێتەوە بۆ ماڵەوە بەرپێی خۆی نەدەبینی. کەوتە چاڵێکەوە. خەڵکی هاتن بەهانایەوە، پێیان وت دەستمان پێ بدە با لە ئەو چاڵە دەردبێنین. دارتاشەکەوتی ناتوانم ئەندازەی دەستم تێک بدەم، چونکە ئەندازەی دەرگاکە تێک دەچێت، بەڵام دەتوانن ڕیشم بگرن و دەرم بهێنن. سەرنج وەرچەرخانیان لە چەمینەوە دیارمان دەکات کە بچینە پاڵ گەمژە و گێڵەکان یان هۆشیار و هەژمار بکرین. چەمینەوە وەرچەرخان بەمانای واقعبینیە. واقعبینی بریتیە لە هاوجود کردن و پێوانەی خود بۆ ڕاستەقینەیەک کە نکوڵی لێ نەکرێت، بە شێوەیەک بە خاوەنی نەخشەسازی و کارایی خود بێنینە هەژمار. گۆڕانی ڕاستەقینە گەورەی هەژیانە. کەسانی بەتوانا دەزانن دەبێت خۆیان لە تەک ڕاستەقینەیەکدا بگونجێن. سایە سێبەر. ئێستا کە سەرگەرمی خوێندنەوەی ئەم کتێبەی لە حاڵێکدا هەڵ و مەرج و بوارد بۆ بڕەخسێنێت.
کتێبەکە دانیت و لەبەر ڕووناکیەکدا هەتاو یان تیشکی لامپایەک بوەستیت، سەرنجێکی سێبەرەکەی خۆت بدەیت، پاشان دەستەکانت هەڵبڕیت، دەبینیت سێبەرەکەی دەستەکانت بەرەو باڵا دەچێت، سەری خۆت ڕاوەشێنیت، دەبینیت سێبەرەکەی سەرتان دەجوڵێت، ئەگەر پێیەکانت هەڵبڕیت دەبینیت سێبەرەکەی دەجوڵێت. هەمان شێوە کە دەبینیت سێبەرەکەت تەواو یەکسان و هاوزوود خودی خۆتە، بە هەر گۆڕانی جوولەیەک سێبەرەکەش دەگۆڕێت، کەواتە تۆ ڕاستەقینەیەکیت، سێبەرەکە ناڕاستەقینەیە. بەم هۆیەش سێبەرەکە هاوزوودی خۆت دەکەیت. گەورەترین و بەهێزترین بوونەوەر ناتوانێت بەردەوامی بمانەوەی خۆی بدات. بوونەوەرێک دەتوانێت بەردەوامی بمانەوەی خۆی بدات، بتوانێت خۆی لەگەڵ دەوروبەردا بگونجێنێت. بۆ هەر شوێنێک بچیت سێبەرەکەت بە دوات دێت. دەبێت وەک سێبەر بە دوای حەقیقەتدا بڕۆیت. حەقیقەت گۆڕانە، هەر وەک چۆن سێبەر بەبێ نیوە ئێوە ناسنامەیەکی نییە. ئێمەش بەبێ حەقیقەت هیچ نین. خۆت بگۆڕە، با لە چاڵی کێشە و گرفتەکان بێتە دەرەوە. با لە ژێر ڕەهێڵەی باراندا بگەڕین، گفتوگۆیەکی نەبیستراو بکەین، نوێ بڵێین، بیری نوێ بکەینەوە، با و نەریتی کۆن پشتگوێ بخەین، گەمێک فێری بارینی باران بین، چۆن ببارین، کەم بدوێین. پێنووسی ژیان بەدەستی دڵە، با جوانترین چارەنووسێک بۆ ژیان هەڵبڕێژین. مجتەبای کاشانی. پێگەیشتن و کاملبوون سەروەتە. لە کۆڕێکدا قسە و باس لەسەر پیری و گەنجی بوو. هەموو کۆک بوون لەسەر ئەوەی کە توانای مرۆڤ بە تێپەڕبوونی تەمەن لاواز دەبێت. بەڵام مەلا نەسڕەدین ئەم قسەیەی بەدڵ نەبوو. وتی من لە تەمەنی پیریدام و هەر تین و تواناکەی سەردەمی گەنجیشم هەیە. یەکێک وتی مەبەستت چییە مەلا؟ دەتوانیت بیسەلمێنیت؟ مەلاوتی لە حەوشەکەماندا بەردێکی زۆر گەورەی لێیە. کاتێک کە گەنج بووم زۆر هەوڵمدا بیجوڵێنم، بەڵام نەمدەتوانی، ئێستاش هەر ناتوانم. سەرنج. هەر ڕۆژێکمان لە دوێنێمان باشتر بین؟ هەر ڕۆژێکمان لە دوێنێمان باشتر بین؟ چ کارگەلێک هەبوون لە ڕابردوودا نەتانتوانیوە ئەنجامی بدەن، ئەمڕۆژ هەر ناتوان ئەنجامیان بدەن. چ کارێکتان لە ڕابردوودا ئەنجام نەداوە، بەڵام ئەمڕۆ توانای ئەنجامدانتان هەیە. ئەگەر کارگەلێک لە ڕابردوودا نەتوانیوە ئەنجامی بدەیت، ئەمڕۆ بە ئاسانی توانات هەیە ئەنجامی بدەیت. ئەوە بێگومانم تۆ گەیشتوویتە قۆناغی ترۆقی و کاملبوون. ئەگەر کۆمەڵێک کارت هەبوو ئەنجامی نەداون تا ئێستا و ئێستاش هەر ناتوانیت ئەنجامیان بدەیت. ئەوە بێگومان بە نەگۆڕاویت، لە قۆناغی چەقبەستندا ماویتەوە. لەسەر پێوەری تەرازووی کاملبوون، فێربوون، گۆڕان دەتوانرێت ژیانی هەر کەسێک بکرێت بە سێ بەشەوە: پێشڕەوی، وەستان و دواکەوتن. ئەگەر هەمیشە کارێک هەمان شێوە ئەنجام بدەیتەوە کە پێشتر ئەنجامت داوە، ئەوە بێگومان بە هەمان ئەنجامت دەست دەکەوێت و هیچی دیکەت دەستگیر نابێت، چونکە دنیا لە گۆڕاندایە. دنیا چەقبەست و وەستاو نییە، بەڵکو لە گەشە و گۆڕاندایە. گەشە واتەوە هاوتابوون بە دنیایەک کە بەرەو پێش دەچێت. کەسێک کە لە گەشەوە پێگەیشتنە دوابکەوێت واتە لە پێشڕەوی ژیاندا دواکەوتووە. ئەوەی مردوو لە زیندوو جیا دەکاتەوە گەشە و پێگەیشتنە. ماوەیەک لەمە و بەرکورتە نامەیەکم بەرچاو کەوت، خۆشم دەوێت، زیاتر لە دوێنێ کەمتر لە سبەی. واتە گەشەی بەردەوام لە خۆشەویستی. کەسانی بەرز لە عشق، لە کار، فێربوون، گۆڕانی دەرونی هەمیشە لە حاڵەتی گەشەدان. ئەوان لە ئێستای ژیاندا زیاتر لە دوێنێ کەمتر لە سبەی دەزانن، کار دەکەن، خۆشەویستی دەبەخشن. دوو ڕۆژیان چوون یەک نییە، ئەمڕۆیان لە دوێنێ باشترە. دەیانەوێت سپێدەیەک دروست بکەن باشتر بێت لە ئەمڕۆیان. بەڕێوبەرێکی خانەنشین کراو دەیوت من بچووک نەبوومەتەوە، دنیا گەورە بووە. مامۆستای گەورە کەسێکە فێرخوازێکی گەورە بێت. جیهان بە خێرایی لە حاڵەتی گەشە و گۆڕاندایە. پێوەرەکان، ستاندەرەکان، زانیاریەکان پێشترمان چیتر کارایی و بەهایەکی ئەو تۆی لەم جوغزە نوێدا نییە. بازاڕەکان خێراتر لە زانیاری و بازارسازی ئێمە دەگۆڕێت. فرانک لوید ڕایت، تەلارسازی گەورە و ناودار لە تەمەنی 83 ساڵیدا لێیان پرسی لە هەموو کارە مەزنەکانت کامیانت زیاتر خۆش دەوتی کاری دواتر. کاری دواترتان ڕۆژی دواترتان سبەینێتان دەبێت باشتر و گەورەتر لە کاری ڕۆژی ئەمڕۆتان بێت. چونکە ژیان و سەرکەوتنتان تەنها مەبەستێک نییە، سەفەرێکە. سەفەرێک تا کۆتایی تەمەن درێژە، دەکێشێت و پێشڕەوی بەردەوامە، نەک بەگەیشتن. بە خاڵی کۆتایی گرتنی قەڵا و سەرکەوتنی دووبارە بۆ گرتنی قەڵای بلندتری ژیان. سەرکەوتن یەکسان نییە بەگەیشتن بە ئامان، بەڵکو خودی سەفەرە. ئەگەر تۆ ئامۆژگاریەکت هێشتا دەرسی خۆت نەداوە، ئەگەر تەلارسازیت و هێشتا باشترین تەلاری خۆت دروست نەکردووە،
ئەگەر بازرگانی تو هێشتا باشترین گرێبەست بۆ خۆت نەبەستووە کەواتە کاتی ئەوەت هاتووە بەرەو ئومێدەواری خۆت بچیت پێوانەبوونەکانتان فراوانتر بکەن بۆ ئەوەی پێگەی دواتر ئامادە بن. باشترین ڕۆژتان لە بەردەمدایە هێشتا باشترین ڕۆژتان بەسەر نەبردووە. جوئێل ئەستین. لە کەسێکیان پرسی حەز دەکەیت ببیت بە پاشا وتی نەخێر وتیان بۆچی وتی چونکە جێگەی پێشڕەوی تیا بەدی ناکرێت. زوو پیر دەبین درەنگ ئاقڵ. لە مەلایان پرسی تۆ گەورەتریت یان براکەت وتی من ساڵێک لەو گەورەترم بەڵام ساڵێکی تر ئەو بە قەدەری منی لێدێت. سەرنج وا دەردەکەوێت شتێکی وا نەبێت بەڵام ڕاستی ئەمەیە ئێمە سەبارەت بە ساڵانی پێشتری خۆمان شتێکی نوێ فێر نەبووین زانیاری زیاترمان نەبێت زیرەکتر نەبین کەواتە تەمەنمان تێپەڕاندوو هەمیشە پیر دەبین بەڵام کەس نییە زیرەک بێت. کەسێک لە تەمەنی 50 ساڵی داوتی تەمەنی 20 ساڵی لە دنیا بڕوانیت و تێبگەیت 30 ساڵی تەمەنی بە فێڕۆ داوە. محەممەد عەلی کلای. لە عەباسی مامی پێغەمبەر درودی خوایان لێبێ پرسی تۆ گەورەتریت یان پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی من بە تەمەنترم بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ گەورەترە. دیپاک چوپڕا بڕوای وایە تەمەن ژمارەیەکە لە ڕاستیدا هەرکەس خاوەنی سێ تەمەنە: تەمەنی ناسنامەیی، تەمەنی فیسیۆلۆژی، تەمەنی ئەزموونی و عاقڵانی. تەمەنی ناسنامەیی هەرکەس دیاری کراوە لەسەر ئەو بنەمای کەسەکە خۆی بە تەمەن یان لاواز دەزانێت. تەمەنی فیسیۆلۆژی ئاماژەیە بۆ کاری فیزیایی و جەستەی هاوسەنگی و سەلامەتی و تەندروستی کەسێکە. پێدەچێت کەسێک تەمەنی 50 ساڵ بێت بەڵام لە دیدگای پزیشکیەوە جەستەی وەک جەستەی کەسێکی 80 ساڵ بێت. تەمەنی ڕاستەقینە هەر کەسێک پەیوەستە بە زرنگی ئاگایی دیدگا و بۆچوون کە لە درێژەی تەمەنێکدا بەدەستی هێناوە. هەندێک لە مردنەکان تەمەنێک درێژە دەکێشێت. قوتابیەک لە مامۆستاکەی دەپرسێت سعدی لە ساڵێکدا وەفاتی کرد؟ مامۆستا وەڵامی دایەوە مردنی ئەو لە نێوان ساڵانی 690 تا 694 هیجری هەتاوی بووە. قوتابی وتی کەواتە بەدبەختە بە 4 ساڵ گیانی دەرچووە. ژیانی هەندێک یەک تەمەن هەوڵدان و باڵابوون پێشڕەویە ژیانی هەندێکیش تەمەنێک بێهودەیی و گیان کێشانە. لە تاکەتاکەی ئێمەدا توانایەکی لە ڕاددەبەدەر هەیە بەڵام لە زۆر ڕۆ هەرگیز یان زۆر بەکەمی لێی بەهرەمەند نەبین. تراژیدیای ئێمەی مرۆڤ ئەمەیە هەمیشە فاسیلەیەکی قوڵ لە نێوان ئەوەی هەین و ئەوەی دەتوانین ببین هەیە. چیرۆکی ژیانی ئێمە داستانی کەسانێکە کە خاوەنی ملیۆنان سەروەتی بانکی خۆتی بێ ئاگا لەوەی لە حەسرەت و پەژارەدا ژیان بەسەر دەبەن ئازار دەتوێژن بەرگەی فشارگەلێکی زۆری دارایی دەگرن بەڵام غافڵ لەوەی خاوەنی سەرمایەکی مەزنن. تەواوی فشار و سەختیەکانی ئێمە لە بێ ئاگاییەوە غافڵ لەوەی گەورەترین دارایی توانای خودی پێداوە نەی چاوەڕوانی دەرخستنی خۆیانن. لە کتێبی تەمەن کورت نییە ئێمە کورتی دەکەین. داستانێک لە نووسراوی مارک توین دەگێڕمەوە. پیاوێک دەمرێت لە دەروازەی بەهەشت تووشی سن پیتر دەبێت کە یەکێک لە قەشە مەسیحیەکان بەردەوام دێتەوە یادی کە سن پیتر پیاوێکی لێهاتوو بوو پێی دەڵێت من ساڵانێک سەرۆکاریم لەگەڵ مێژوودا هەبوو پێم بڵێ گەورەترین ژەنەڕاڵ هەموو سەردەمەکان کێ بووە؟ سن پیتر لە وەڵامدا دەڵێت پرسیارێکی گەلێک سادەیە. ئەو پیاوەی لەوێ وەستاوە. پیاوەکە دەڵێت لە هەڵەدای من ئەو کەسەی تۆ دەیڵێیت لەسەر زەوی ناسیومە و ئەو کارێکی ئاسایی بوو. سن پیتر لە وەڵامدا دەڵێت بەڵێ ڕاست دەکەیت ئەگەر ئەو ژەنەڕاڵ بووایە گەورەترین ژەنەڕاڵی مێژوو دەبوو. دۆزەخ بۆ ئێمە لە ڕۆژێکەوە دەست پێ دەکات کە خوداوەند دیدێکمان پێدەبەخشێت کە ئەوەی لە تواناماندایە بیگۆڕین بەوە ئەوەی لە تواناماندایە بگەین بەوە ئەوەی کردومانە هەموو ئەوەی دەتوانین بە ئەنجامی بگەینین. ئەو توانایانەی هەمانە هیچ کەلکی بۆ ئێمە نییە بەڵکو ڕەوشی سوودمەندبوون لە توانایەکانمان بەهایەکی بۆ دیاری دەکات. کاتێک دەتوانین ببینە کەسێکی بەکەڵکتر لەوەی کە هەین، کاتێک دەتوانین ببینە دایک و باوکێکی باشتر لەوەی کە هەین، کاتێک دەتوانین ببینە مامۆستایەکی باشتر لەوەی کە هەین، کاتێک دەتوانین زیاتر کاراو لێ هاتوو بین لەوەی کە هەین، کاتێک دەتوانین شتگەلێکی لەوەی ئێستا زیاتر فێر بین، کاتێک دەتوانین هاوسەر، هاوکار، هاوسێ، دۆستێکی باشتر لەوەی ئێستا بین، کاتێک دەتوانین ببینە باشترین کەسێک و نابین بەو مانایی لە دۆزەخدا دەژین. دۆزەخ واتە هەڵە خرچی لە خوددا. دۆزەخ واتە ژیانکردن لە نزمترین شوێن و بەرتواناییەک کە خوداوەند بە مرۆڤی بەخشیوە. پێم خۆشە کاتێک لە قیامەت لە بەردەم پەروەردیگاردا دەوەستم تۆز قاڵێک بەرتوانایی دەست لێنە دراو بووم بتوانم بڵێم پەروەردیگار
من لە تەواوی ئەو توانایانەی تۆ پێت بەخشیم کەڵکم وەرگرت ئەمە بام بک. ئەگەر هەموو ئەو کارانەی کە توانای ئەنجامدانیمان هەیە ئەنجاممان بدابایە واق دەبووین. ئەدیسۆن. پێگەیاندن سەروەتە. ڕۆژێک دۆستەکانی مەلایان بینی دەستێک و قاچێک یەک چاو یەک گوێی خۆی بەستە بوو، وایان زانی نەخۆشە، بۆیە بە هەموویان کۆبوونەوە چوون بۆ دیدەنی. پێیان وت خودا خراپتر نەدات جەنابی مەلا، چی ڕوویداوە؟ بۆچی یەک دەست و یەک پێ و یەک چاو یەک گوێت بەستووە؟ مەلا پێکەنی وتی من ساغم، بەڵام بۆ ئەوەی پارێز بکەم هەموو ئەندامەکانم بەبێ هۆکار نەکەون، بۆیە نیویان هەڵگرتووە بەستوومن و سەرنج. لەوانەیە ئەم کارە تا ڕادەیەک گێلانە بێت کە کەسێک بۆ پارێزیکردن یان کەم بەکارهێنان نیوەی جەستەی خۆی هەڵگرێت، بەڵام کاتێک کورتتر سەرنج بدەین دەبینین ئەمە کارێکە زۆرێک لە ئێمە لە ژیاندا بەکارمان بردووە. ئێمە مرۆڤ بە شێوەیەکی باش لە توانە و بەرهەکانمان سووری تەواو نابینین. بەهرەکانمان تا کۆتایی تەمەن بەدەست لێنەدراوی دەهێڵینەوە. مرۆڤ بۆ ئەوەی دروست نەکراوە تا لە سەرتاسەری ژیانیدا بە مناڵی بمێنێتەوە. ژان ژاک ڕۆسۆ. باوک و دایکی خۆم جیهانگەرێک لە درێژی گەڕانەکەیاندا کاریدا دەچێتە گوندەکەی. مەلا نەسڕەدین دەیەوێت دوای گەڕانەوەی لە گەشتەکانی یادەوەریەکانی یادداشت بکات، بۆیە هەوڵی دەدا پرسیار لە خەڵکی جۆراوجۆر بکات و بیر و باوەڕی خەڵکی هەر ناوچەیەک کۆبکاتەوە. جیهانگیری چەند ڕۆژێک میوانی مەلا بوو. ڕۆژێک کە بەناو گوندەکەدا دەگەڕا جیهانگیر لە مەلای پرسی ئایا لە گوندەکەی ئێوەدا پیاوانی گەورە و ناودار هاتوونەتە دنیاوە؟ مەلا پاش ماوەیەک بیرکردنەوە وتی بەڕێز لە گوندەکەی ئێمەدا تەنها مناڵ لەدایک دەبن. سەرنج. خۆت بڵێ دەتەوێت چ جۆرە کەسێک بیت؟ هەر کارێک پێویستە ئەنجامی بدا تا ئەوەی خوازیاری پێی بگەیت. پندێکی باو هەیە دەڵێت گەورەکان لەدایک نابن، دروست دەبن. گەورەترین ئەرکی هەر کەس پەروەردە و کەڵک وەرگرتنە لە بەهرە و زەکانی ناخی خۆی. باوک و دایک گەورەمان دەکەن، بەڵام هەر کەس خۆی دەبێت ئەرکی خۆی وەکو باوکێک لە پەیوەندی خۆی خودی خۆیدا جێبەجێ بکات. باوک و دایکی خۆتەنیمان بین بۆ خودی خۆمان. دوایین وتە لە باوکی دەروونناس ئەبراهام مزلوو لە بیردۆزەکەی خۆیدا دەڵێت مەبەستی سەرەکی مرۆڤ دەبێت ئەمە بێت هۆکاری سەرکەوتنی مرۆڤ توانایەک نییە بەوە هاتبێتە دنیاوە. هۆکاری سەرکەوتنی مرۆڤایەتیە کە لە خودی خۆیدا دروستی دەکات.